بەڕێزان لارکیۆن سلااوان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر بەدارتان شادە بمەوە ئینشاءڵڵا ئەم پرۆگرامی کە چەند هەفتەیەکە بەردەوام تێچۆن و نامە تایبەتەکانتانە نێرن بۆ ڕوودا و تایبەتە بە مافی کرێکاران لە کەرتی تایبەتدا هەڵبەتە کاتێکاڵم کرێکاران و هەموو ڕشتە و هەموو پیشە جیاوازەکان لە کەرتی تایبەتدا هەڵبەتە برادرێ بۆی نووسی بووم اینجا کاکە ڕەنج بۆچی باسی مافەکەی لە کەرتی تایبەتە بۆ لە کەرتی حکومیە مۆزەفی ئەم وڵاتە مافی زۆر پارێزراوە هەڵبەتە بەهۆی هەلومەرج و زروفی سیاسیەوە ئەو قسەش ڕاستی تێدایە کە بەداخەوە مافەکانی ئینسان بەگشتی لە سەرە و لێژبوونەوەیکی خراپە ئەمەش بەشێکی پەیوەندی بەو شەڕەیە کە بە هەرێمی کوردستان ئەفرۆشن بەشەکەی تری پەیوەندی بە جۆرێتی و چۆنێتی خۆبەڕێوەبردننی خۆمانەوە هەیە. سپاس بۆ نامەکانتان بەڵام بەداخەوە کە زۆرێک لەو خەڵکانەی کە نزیکی هزار تێچێن و هزار وتاریان بۆ ژانرەکانی ڕوودا و ناردووە بە تایبەتی ئەوانەی کە لە کەرتی تایبەتان زۆریان ئەڵێن تکایە ناومان پارێزراو بێ و بێگومان ناویان پارێزراوە لەبەرچی ناویان پارێزراو بێ لەبەرەوەی مافەکانیان پێشێ لەکرێت بەڵام ئەگەر باسی پێشەلکردنی مافەکانیان بکرێت ئەوە ئەبێ بەهۆی دەرکردنیان ئەبێ بەهۆی سەرگەردانکردنیان من یاسای کاری ئەم وڵاتەم خوێندەوە ئەگەرچی کارسازان و ڕێکخراوە سربەخۆکانی بەرگریکردن لە مافی کرێکاران باوەڕیان وایە بەراورد بە دنیای پێشکەوتوو دنیای خۆرئاوا دنیای دیموکراسی دنیای مافی مرۆڤ دنیای مافی کرێکار هێشتا ئەم یاسایانە زۆر کەل و کۆمیان تێدایە زۆر کەمبودی و نادادیان تێدا و ئەبێ هێشتا هەموار بکرێتەوە بەڵام خۆزگە بەو یاسایی پێشووتری حکوومەتی عراقیش کار بکرا هێشتا لە سەدا هەشتای مافەکانی ئینسانی و کرێکاران و ئیشکەرانی ئەم وڵاتەی دەستەبەرە کرد بەڵام مافەکان بە هیچ جۆرێک جێبەجێ ناکرێ کەمێکی تر بۆ زانیاری کۆی هاونیشتیمانیان ئەو مافانەی کە یاسای کاری هەرێمی کوردستان دەستەبەری کردووە بە گرافیک لەسەر شاشەکە دەیبین و خۆشم جارێکی تری خوێنمە و جەنابی وەزیرش قسەی لەسەر ئەکات بە سپاسەوە بۆ گوێگرتن لە ئێوە هەر کاتێ من داوا لە جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیەکەم ڕاستی دێ لەگەڵ خەڵکدا دەنیشێ لە ناویان ناگویان لێ دەگرێ ئەگەر چی زۆر جار من نامەوێت زۆر گیر بم زۆر سەر بکەمە سەر وەزیرەکانی کوردستان لەبەرەوەی کە ئەزانم هەندێکیان چاویان نەبینێ بەڵام دەستیان کورتە بەڵام هەندێک شتیشەیە کە پێکرێ ئینشاءڵڵا لەم بەرنمەیەدا هەندێ مژدەی خۆش و هەندێک قسەی خۆشی لە بیستین ئەوە خات و کوێستانە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ئەوە کاک چالاک ڕەوف سەرۆکی لقی سەندیکای کرێکارانی کوردستان دکتۆر ئومێد عەزیز مامۆستا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کۆلێژی تەکنیکی کارگەڕی پرۆفیسۆر دکتۆر ژیا عەباس سەرۆکی بەشی کاری کۆمەڵایەتی لە زانکۆی سلێمانی و کاک مامۆستا نەوزاد بابانی بەڕێز وەکو هەڵسوڕایەکی مافەکانی کرێکاران هەروەها هەندێک ڕێکخراوی سربەخۆی خۆشەویستی ئەم وڵاتەشی کرێکاران و ئەم مرۆڤە بەڕێز و مەزنانە کە هەندێکیان لە کۆمپانیاکانیش کار ناکەن بەڵام کاری ڕۆژانە دەکەن بەخێراتن سەرچاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان جەنابی وەزیر جەنابەت بەخێربەی هاتووی گوێ لەوان بگریت لەبەرەوە بە لەوانەوە دەست پێ بکەم بە ئیجازەی بەڕێستان سەرەتا شنۆخان سەردانی مەیدانی هەیە بینەرانی بەڕێز ئەگەر ویستە لە مافی کرێکار تێبگەی ئەوەی کە لە یاسای کارە مافەکان دەستنیشان کراوە پێچەوانەکەی بڵێ ڕێک ئەوە ڕاستە ئەم قسەی من زێدەڕەوی تێدایە یعنی من ئەڵێم ئەو مافانە بڕگەی یەک ئەڵێ دوو ڕۆژکارکردن عەکسەکەی ڕاستە مەسەن ئەڵێ مۆڵەتی دایکایەتی عەکسەکەی ڕاستە تۆ سەردانەکەی ئەگەر ئەم قسانەی من زێدەگۆیی تێدایە حاڵ و مەسەلەکەمان بۆ بگەڕەوە چۆنە چی ئەبینیت سەرەتا ئەم کاتتان باش خۆشمان پێ بناسێنە خات شنۆ عومەر حەسەن نوێنەری سەندیکای کرێکاران لقی سلێمانی لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی سلێمانی دەستخۆشی لێکم بۆ بەرنامەیە کاگڕان نیشانەی دڵسۆزیتە بۆ کرێکاران ڕۆژانە بەڕاستی ئێمە لەگەڵ مفەتیشە بەڕێزەکانە سەردانی مەیدانیمان هەیە بۆ شوێنکارەکان
بە هیچ جۆرێک بەڕاستی من وەکو ژن باسی ژن بکەم باجارێ ژن دوو جارە چەوسێتەوە هەمووکو کرێکار هەمووکو ژن دایکە هاوسەرە کرێکارە بەڕاستی هیچ مافێکی نەدراوەتێ جارێ ئیجازەی دایکاتی بکە بەڕێز ئاماژەت پێ بوونی هەر نییە ینی ئەوی من بزانم بوونی نییە ڕۆژی هەفتەی دو ڕۆژ پشوو هەر نییە مەگەر جمعانە جارێ مارکێتەکان بەڕاستی سۆپەر مارکێتەکان ناویان ناهێنم هەندێک شوێنان هەیە تەنانەت دەڵێ جەژنەکان بۆنەکان ینی بە هیچ جۆرە ئیجازەمان نایەتێ جمعانیشیان نییە شوێن کاری یعنی بەڕاستی ژن زۆر ئەچەوسێتەوە زۆر بەداخەوە ژنمان هەیە لە کۆمپانیاکانی دروستکردنی خانوبەرە ئەمانە ئەوانیش بۆی مودەکەیان تەواو بێ هەر دیسان بەردەوام بەبێ پشوو کاریان پێکەن بەڵێ کارگەیانی تریمان هەیە لە سلێمانی چەند کارگەمان هەیە بەڕاستی لە سعات حوتی بەیانی و هەتا 5-6 ئێوارە ئیش بەم ژنانەکەن زۆربەی ئەم ژنانە قسەمان لەگەڵکردن خەڵکی هەڵەب جەندەرەوەی شارن سێ سایقن عربەتن مانگی 150,000 هەیە کرێکارەکە ژنەکە ناوێرێ داوای مافی ساعات کار بە 150,000 بە 150,000 ئەڵێن بۆ داوای مافناکەی ئەڵێ ئەمڕۆ داوا بکەم ئەڵێ بەیانی مێرەوە ئەڵێ بەیانی مێرەوە ئەو ئەزانێت کەمترینە بێ 350 بێ بەڵام لەبەرەوەی کە دەری نەکا بۆ 150 ڕازیە بە 150 ڕازیە کوردی لە هەڵەبجەوە ساعت 5 بێ دەشم حوت بگەمە ئێرە لە هەڵەبجەوە دێ بۆ سلێمانی 150,000 ڕۆژی 10 ساعت کار بەڵێ بەڕاستی شوێنمان هەبووە من خۆم گدواندوومە ئەی ئەنجومەنی خانمان ئێوە لە کوێن ئەی هەموو ئەو کەسانەی کە لە وڵاتەدا هەمووی هەر گوڵی سوور بڵاوەکاتەوە لە 8 مارسا و کردویانە بە بۆنەیەکی نازانم احتیفالی زۆر گەورە وڵای من وەکو خۆمەوەی تێبینیم کرد بە کەساکەی لە کرێکاران نێ بە تایبەتی ژنان منەوەی یعنی بەڕاستی ئەمە ئەچینە شوێنەکانەوە ئەی ئەو ڕۆژانەی کە مناڵەکانیان پشووی نیشتیمانیە دایک و باوکەکە هەر ئیشیان پێکەن لە کۆمپانیاکان پێکەن و داوامەکەن بەڵێ یعنی مناڵەکان سەرگەردانە بێ بپاڕیتەوە لە مولە ئەو مناڵەم بۆ وەربگرا جا شوێن هەبووە ینی ئافرەتێکی گەنج ژنێک بووە بینیمە قسەم لەگەڵا کردو دواندوومە کە تۆ خاوەنکارەکە بۆ کارێک تۆ وەرئەگرێ دوایی ئیشی زیادت پێیەکە مەسەلا ئەو ژنە ئەڵێ ینی شتی قورسی ئەوەنە پێڵگرتوم ڕێزمێ تووشی نەخۆشی ژنانە بووە ئەڵێ مۆرە ئەچین بۆ دادگای کار ئەڵێ ئیشەکەم لە دەزێن پێویستم بەپارە ئەڵێ مۆرە چین بۆ سندیکا لە قیسلەمانی هاوکاریت ئەکەن ئەڵێ ناتوانم بە هیچ جۆرە ناوم مەهێنە یعنی بەڕاستی نازانم کێ بەرپرسە لەم شتانە ناخۆشترین شت کە لە دەروون تا ماوەتەوە چی بوو بینیت هەر ئەوەی ئەم ژنە کە ئاڵم تووشی نەخۆشی ژنانە بۆ کە ئیشی قورسیان پێکردو هەندێک شتێ بە لە توانای ئەوانە بەوە ینی ئەڵێ بۆ کارێکی تر وەرگیراوە مەسەلا مارکێتێ بووە من بۆ وەرگیراوم کەشت بفرۆشم دو ئەوە ئەم شتانە کە ئەم ماوادانەیە بۆ مارکێتە بە ئێمە ئێهێنە سەرەوە اینجا ئەوەنە متاسیر بم بەوە کە نەیوێرا ینی ناویشی بێنی نەیوێرا دیفاعی لێ بکەیت وتومەوەرەچین بۆ سندیکا بۆ لە قیسلەمانی هاوکاری دەکەم توی ناوەرم تومە بچۆ هاوکاری دەکەن لە دادگای کارتوی ناتوانم دەرەکرێم پێویستم بەم پارێ من ئیشەکەم لە دەستەیە بەڕاستی ئەو خەڵکانەی کە لە کارەکە فەرموو ئەوە مێوە باسکەم ئەمە گەرماوە گەرمام 2004 کچێک لە شوێن کارەکە ئیشەکە 2000 دەسەبەریان بۆ کردبوو دوایی تووشی جەڵدە بۆ گۆجی ئیفلیت بۆ ئەبێ بەدەست ئەم دێوەدی بکرێ باوکێکی نەخۆشی هەیە برانی ئیشەکەش ینی لە زمانی ئیشەکە کە زانی وانە جەڵدە لێ یا وەزعی ئاوایە ڕێک کوژانیانەتەوە بەڕاستی ئێمە لەگەڵ مەفەتیشە بەڕێزەکانە لیجنە بووی سەردانمان کردوون ئەوێ ئێوە حەقتان نەبێ ئەمانەوەتانین بە دادگایی خۆمە لەگەڵ یان ڕێەکەوین یعنی بە مەبلەغی پارە هەچەند کچەکە سەربەرزانە وتی من پارە قبوڵ ناکەم ینی کە تووشی جەڵتە بوو بە پەلە چوون کوژانیان بەڵێ کوژان بیانەوە لە دەستبەر کوژانیانەتەوە ئیتر کچەکەشم خۆی لە دادگا سکاڵای کردو هەم ئێمە ژوکو لیجنەکە وەکو بەڕێبەراتی دەسەبەر وەکو ئێمە نەنەراتی یامەنە بە دادگای بەڕێز بە کچەکەی وتووە بچۆ محامی بگرە یعنی ئەو کچە توانای محامیگرتنی نییە حەقەکەی وازحە مافەکەی وازحە غەدری لێکراوە نابێ محامی ئەوان بێ ئیتر شتەکە ڕوبەرووی دادگا سندیکای کرێکاران نابێ محامی ئەوان بێت ئێمە تا ئێستا شتە نەچۆتە لای سندیکای کرێکارانەکەمە تازەیە بەڕاستی من دوێنێ بەربەتام لەگەڵ کاک چالاک بەڵام ئەو شتانەی تر من پێم وا بێ مامەسا چالاک دایان چیرۆکی ئاواهی لە ئەگەر شتی وامە زۆر ئەوەی قبول بکات بەڕاستی بگەینی لای کاک چالاک بەدڵنیایەوە حەلێکرێ بە ئەگەر وا بڕوا مەسەلەن یعنی کەرتی تایبەت لە وڵاتەیە بووە بە شوێنی نادادی یعنی وەکو سەردەمی کۆیلایەتی لێ هاتووە لە هەندێک بەتەکیدی وایە بەتەکیت بە تایبەتی بۆ ژنان من زۆر غەدوڕە بینم کە ئەسەفەکە ئەوەیە ناوێت داوای مافەکەی خۆی بکە لەبەروی پێویستی بۆ پارەیە پیاویش ئێستا شوێن هەبوو چوین مەسەلا پەیوەندی بە
کەتەر و بەعزێشتەوە هەر نەبەوە شوێنە چون خاوەنکار لێ هەنە بەوکو لیجنەکە کوڕێکی لێ بۆ پرسیمانوتی خاوەنکار درەنگێت و ئێستا لە خەوایە ئەمانە وتومانە تەلەفۆنی بکەین وەکو ڕێزێک بیدایەت حەزەکەین سەدانێکی خاوەنکار بکەین وەکو ینی لیجنەکە دوایی قسەگەڵ کرێکارەکانە کەنی نایوانە نووسین وتی خاوەنکار ئێستا تەلەفۆنیشی بۆ کەم خەوتۆ هەڵناسێتەوە ئەمانە وتمان کێ لێرە ئیشەکە وتی من ناومان نووسی وتمان ئەکێتی برادێکی ترم لێرە ئیشەکە وتمان ئەی لە کوێتی بە کەتەر دەستی براوە لە ماڵەوەە منیش یەکسەر پێستیمتم باشە میشی ئەوە هیچ پەیوەندێکی بە کەتەرەوە نییە وتی خاوەنکارەکە بردوویتێ لە ماڵەوە ئیشی پێ کردو باخوشتی پێ کردووە دەستی بەر کەتەر کەوتۆ کە برینار بووە خوازن ئەوان دەستی شەر لێ بوو بێتەوە ئیتر من نازانێ ئەو شتە چۆنە ئیتر کرێکارەکە پێڵی دەڵێ وەرە ئەدمەم بۆ سندیکا قبوڵی ناکە ئەڵێ وەرە ئەچنی هاوکاری دەکەم لە دادگای کار قبوڵی ناکاڵێ کارەکەم لە دەستێن پێویستی پێێتی بەڕاستی لەم زڵفەیە خەڵک زۆرە بینی 10 ساڵ و 15 ساڵ کارەکە لە شوێنە بە مەزاجی دەرێکەن و تا ساڵی خزمەتی ڕۆی ئەی شۆن خەڵک هەبووە چین پرسیارمان لێ کرد خاوەنکاری ئەمەتی پێ 6 ساڵە لێرە نامان نووسێ بە دەرچاوی ئێمە خاوەنکارەتی هەر ئێستا دەرە دەکەم بالفعل واش بۆ بەیانی هاتوو شکاتی کردو لە بەڕێوەبەراتی دەستەبەر وتێتی دوای ئێوە دەری کردو یعنی تۆ ئێستا لیژنەکانی حکوومەت نەچن باشترە کارەسات دروست دەکەن وڵای ئەگەر حەلی بۆ نەکرێ من بەڕێی منیش وایە ئەگەر ینی بەڕاستی اینجا مەوزوعێک کاگرانج ئێمە ئەچێتە دادگای کار بە ساڵ ئێستا ئێمە کێشەیەکمان هەیە لە پار مانگی هەشتەوە 2 جار چوین بۆ دادگا ئێستا دیشان هەتا ئێستا مانگی چواردەی هەش دیسانە بێ بچینە بۆ دادگا ئێمە 2 جار چوین لەگەڵ کەیسەکان یەکلایی ناکرێتەوە هیچ جوابێکی نییە خەڵک هەیە مەسەڵەن بەهۆی کارەکەیەوە کەیسەکەی هەر یەکلا نەبووە عەمەلیاتیش کرا برایە دەرەوە هێنرایەوە هێشتا هەر دادگاتوە بەڵێ من پێتەڵێم ئەو ساڵێکە زیاترە ئەو کەسە یەکلایی نەبووەوە 2 جار چوین وتەمان ناوە ڕێی خۆمانمان ناوە کابرای خاوەنکاریە بەڕۆڕی کردوینەوە ڕوبەڕوو قسەمان کردووە تازە بە تازە ئێستا کتابێکی تر هاتووە ئێمە بێ 14 هەشت هەم دیزی لیژنەکان بچینەوە لەوێ وتەی ترمان لێ وەرگیری ئێتر شتەکە وازەحە ینی تۆ خاوەنکارەکە خۆی هاتووەتی و تۆ ئێمە یەک بەیەک لەگەڵ مەفەتیشە بەڕێزەکانە قسەی خۆمانمان کرد و ینی زۆر بەداخەوە ینی ئیشەکان ئاوا هی ئەوەیە کە خەڵک هەمووی هەڵپەی لای حکوومەتەکە ئەگەر مافەکان هەبووە لەوێش وڵا بەتەچیت مافی پارێزراو نیە لە کەرتی تایبەتە بەهیچ جۆرێک ئەنجا بەڕاستی خۆم خاوەنکارم بینەوە لێجنە بووین چوین دانیشتوین ئێستا مەسەلا لە دەرەوە مەجموعەیە کرێکارمان بینەوە تۆمان لێ وتێ بۆی وتێ 5 ساڵە لێرەم نووسیمانەوەتی ناوم مێنە دوایی وەکو ڕێزێک ویستۆمانە بچین ڕوونکردەوە بە خاوەنکار بین کچی ڕێکوپێکم بینیوە جامعەی تەواو کردووە ژن بووە بە ئیشێک هاتووە ینی ئێمە دانیشتوینیم تاڵمان لێ بە چای چیەکی بەڕێز هاتووە ئاوی گێڕاوە کوڕ بووە بۆ هەمووی ژنێکم بینیوە بە تاقی تەنیا ینی ئەمانە بەڕاستی جێگەی ئەسەفە خاوەنکارەکە بەرامبەر ئێمە لەسەر مێژە دانیشتووە ئێمە مەجموعەیەکی لەسەر قەنەفەکان دانیشتین بەرامبەری ئەو ئەم ئافرەتە بەڕێزە پیاڵەکەی ئاوا بڕوا بکە کاکرۆنج بە چاوی خۆم بینیومە ئاوا پیاڵەکەی بەدانا بۆشی تێگا و جەخسێتی بەردەمی خاوەنکارەکەی چەستی بەوە نەکرد بەڵێ ژەمێ مەلیجنەیەەکە یعنی ئەمە نمونەیەکە لە دەرینەڵێ خەرمانە یعنی ئێوە لیژنن لە بەردەمی ئێوە سوکاتی بە ئینسانەکە بە چاوی خۆم بینیومە جامیعەشی تەواو کردو بزانی وشمە کە ئیشەکەی ئەو ئیشە نییە یعنی وەکو کۆیلە بەکاری یعنی تۆ پێزەکە چاکە تۆ ینی هەر بۆ ڕێزێک بۆ لیژنەکە دیارە لەوە زۆر خراپتری لەگەڵەکە وەکوتر ئەمانە ئەبینین ئێمە بەس ئایا ڕوو باشە گەنجەکان مەسەڵەن خەڵکەکان پێتانەڵێن ئێمە لەبەرەوەی هیچ ئۆپشنێکی تر نییە بۆیە قوبڵی ئەمە بەڵێ بەتەکیدی وایە سپاس پێشەکی بە خێراتنی هەموو لایەکەکەم ئێمە قسە لەسەر سندیکای کرێکارانەکەین کرێکاری حۆڕی کۆمپانیانی نێمە کەرتی تایبەت نین کرێکاری تایە بەمانێک مریشێکی بۆ ناکڕێ بە 6 مان کیلۆی گۆشتی بۆ ناکڕێ بەمان یەک ڕۆژی ئیشی دەست ناکەوێ کەسێک نییە لەسەر کرێکار هەڵباتێ ئەو کەناڵانە 10 ڕۆژ مەعاش دواکەوێ هەموو کەناڵەکان باسی دواکەوتنی مەعاشەکەیەکەن کەناڵێ نییە باسی کرێکار بکە هەمووی مەحرومی ئێستا لەم جەماعەتە کە ئێمە تیایەتی گورچیلەیەکی هەیە کوڕی هەیە شەلەر دەماخێتی مانی یەک ڕۆژیشی ئیش دەست ناکەوێت نەخانە نشینی خانەنشینی ئێستا تعداکەم دەم ناوە مەجموعەیەکمان هەیەی بە پەنجەی دەست ئەژمێرێت بەس مەجموعەیەکی زۆرمان نیەتی ئێستا تایەتی هەر لە پاڵ خۆمە لەم ناوە ئایلەیشی هەیە نەخۆشە توانە ئیشیشینەوە موچەیشی نییە ئای ئەم زامە چۆن خۆی بژێنێ سندیکا دیفاعی لێ ناکە تا ئێستا سندیکامان هەبووە سندیکا بە هیچ شێوەیە نەهاتوە دیفاع لەو کرێکارە حڕانەکە
وەسای گەچکاریە وەسای کاشیە وەسای لەبغا وەسای مەغریبیە ئەمە زۆربەی زۆرمان لەو بابەتەیە کەسێ نییە دیفاع لەم کرێکارانە بکە خاڵۆگیان ئەتەیە قسە بکەی فەرموو یاخوا بەخێر بێ سەرەتا بە خێرەتنی کەناڵەکەتانەکەم بڵێ سەرەتا بە خێرەتنی کەناڵەکەتانەکەم ئێمە من وەکو خۆم کە باسی شخصی خۆم تان بۆ بکەم من وەختی خۆی کە کەوتمە خوارەوانێ تقریبان ساڵێک و 6 دانەمانگ هەردوو قاچم ئیشی نەکرد کە کەوتمە خوارەوە لە بیناوە یەک بە شەریخوا هەر سەردانی نەکردم کە پێم بڵێ ئەرێ حاڵی چۆنە وەسعی چۆنە چی پێویستە سەردانیان بە هیچ شێوەیەک نەکردوم هەتا کرێکاری ڕۆژانە بووی بەڵێ ئیشی ڕۆژانە بەیشی ڕۆژانەمان بڵێ کەوتمە خوارەوانێ تقریبان ساڵێک و 6 مانگ 7 مانگ قاچم ئیشی ناکرد کوڕەکان هەرزەکار بوون ئەیانتوانی هاتن شمشەی ئاسنیان ئایا ژێر باڵم بۆ ئەی وردە وردە قاچم با لە ئەرزەکە و بکەوێتەوە ئیش قاچم بەم شیوە منیانیانە ئێمە بۆ خەستەخانەیەکمان نییە ئەگەر کەوینە خوارەوانێ یا شتێکمان لێبێ بۆچی ئێمە خەستەخانەیەکمان نەبێ بە تایبەتی ئەو خەستەخانەیە بتوانێ بەڕەسمی تەداوی ئێمە بکە بەڕەسمی ئەو شکاوی ئەو شوێنانەمان بۆ بێنێتەوە جێگەی خۆی تا ڕادێ بڵێ داوای لێبوردنتان لێ یەکەمی تر ئەگەر من هیچی کەم نییە وەڵام من داوای لێبوردن لە تۆ کەم بۆچی فەرموو برا سڵاتان لێبێ لە خێراتناکەم بۆ کناڵی سلێمانی بۆ شاری سلێمانی وەڵای ئەمە وەکو کارمەندی کەرتی تایبەت یەک دوو کێشەمان هەیە لە هەموو ینی کەرتی تایبەتە ئەمە بەدیەکەم یەکەم ئەوەیە کە هەر گەنجێک بە کوڕ بێ یا بە کەجەچێ ینی بە 1000 گەڕان و سیفی نردنەوەانە تا ئیشێکی دەست دەکەوێت باشە کە ئیشێکی دەست دەکەوێت ئەم دامەزراوی گرێبەستی کاری بۆ ناکە ینی کارمند کە لە شوێنێکا وەرئگیرێت بە پێی یاسای کار ئەبێ گرێبەستێک هەبێت لە نێوان کارمەندەکە و لە نێوان شوێنی ئەو شوێنی کە کاری تیاگە بۆی مەسەلەن سبێ ڕۆژ ئەم کارمەندە بزانێ ئەو ئیلتیزاماتی کە لەسەرێتی چییە وە سبێ ڕۆژ کە ئەو شوێنە ئیشی بەم کارمەندە نەما یا خودوەکو بڵێ وتیان بە میزاجی بەڕێوبەری شوێنەکە یا خاوەنکارەکە ئیزنین وەکڵێ نەدا ئەو کارمەندە ئیزنی نەدا ئەمە یەکێک لە کێشکان دووە هەژمارنەکردنی مۆڵەتەکانە هەژمارکردنی مۆڵەتەکانە لە ماوەی ساڵێکە ئێمە بە پێی یاسا لە مانگێکە هەموو کارمەندێ ئەوەی کە یاسا وەکو ماف دیاری کردووە بەڵێ لە سەدا چەندی جێبەجێکرێ لە وڵاتەیە لە کەرتی تایبەتە وڵا ئەتوان بڵێم لە سادەی جێبەجێکرێت لە مەسلحەتی خاوەنکارەوەی کە غرامی کارمەند دێفکارەوەی کە یعنی لێ پیچنەوەکە زیاتر بێ محاسبەکەم زیاتر مافی نادات ئەو بڕگانەی کە لە زیانی بۆ کرێکارێ جێبەجێکرێ بە دڵنیایەوە ئەوە نمونەت زۆرە لەوە دنیایەک نمونە هەیە هەر بە سەردانی مێدانێمە ئەو کاتە لە ئەنجومەن یەکبوونی کۆمەڵاتی ڕاپرسیمان کرد ینی کۆمەڵێک شت هەیە ینی تراژیدیایە ینی ناتوانانی باسی کەون کە زوڵم لەو کرێکارە وەکو چی کارمەند هەیە 16 سعادی ژەکە بە 10,000 کارمەند هەیە بەسەر یەکەوە لە مانگەکەیە دەوامەکە ماڵەتێکی نایەنێ ئۆفێکی نادەنێ ئەگەر بیشی دێنێ پاری ئەو ڕۆژی لێ ئەبڕن ئەو 16 ساعتە بە 10,000 چ بوارێکە ئیشە ئێمە ڕاپرسیمان کرد ینی کوڕێکی هەرچەندە من شۆک نابم من خۆم چوومەتە ڕانیە پیشانی شمە ئەندازیارە قەڵاتزێ و ڕانیە و ئەوانە ڕاستی بۆیە زۆریان لەو قوربانیانەی کە ئاخنکێن خەڵکی دەڤەری سەربەرزی ڕاپەڕینن بە 150,000 شەکە ئەندازیارێک بەڵێ پاشە یەکێک لەو نمونانی کە هەبوو مێرمناڵێک بوو وتی ئەمە چی وتمامە ڕاپرسێ لەسەر بابەتی مافی کارمەند و ئەوانە جارەوە هەر نەیە زانی مافوشت چییە سەرەتای بوو لێشان وتی وەڵای من ئەوەنی کە بزانم لە چواری بەیانیە چم بۆ نانەوە خانە تا 8 ئێوارە بە 10,000 ئەگەر بۆ نوە ڕۆژانی جەژن بێت تا ساعت دەیشەوە ئەمان هێڵێتەوە دیسان ساعت چواری بەیانێ بێ بینەوە بۆ دەوام یعنی ئەمە ینی بەڕاستی ئەو پەڕی ناڕەحەتێ بە 10,000 مناڵێکە هیچ پێویستێکی پڕ ناکاتەوە بەڵام ئێمە مەسە من کێشکەم لەگەڵەوەیانێ مەسەن خۆی بەپێی یاسا کە کەسێک لە گریمان لە مارکێتێکەوە ئیشێ بکا بێ گرێبەستی هەبێت ئەمە کێشەمانەوە نیە خەڵک زۆرە بەبێ گرێبەست مەسەلەن کار بکە من کێشکەمەوەیە کە کارمەند لە موسسەیەکی زۆر گەورەیە کە ناوێکی زۆر گەوری لە خۆی ناوە کە موسسەیەکە ینی احتیمال دەکرێت لە ناو نەک موسسێک دیان موسسەی گەورە لە ئوتێل ئەڵێ لە نەخۆشخانە ئەڵێ لە هەر بوارێکا بێت ینی لە ناو هەموو عێراقا ناسراوە ئەم کێشەکە ئەوە کێشە گەورەکەیەوە ئەم گرێبەستی نیە لەگەڵ کارمەندەکەیە من ینی
کێشم نییە ینی مارکێتێکە هەفتە بازاری کە شوێنیش هەیە چووی بۆ ئەوی کە تەڕوشک پێکەوە نەسووتێنن شوێنیش هەیە چووی بەڕاستی ئینسانانە مامەڵاکە بەڕاستی گرێبەستی هەیە بەڕاستی بە ڕێکوپێکی مافی کرێکار و کارمەندانە پارێزێ بەڵێ دەیان شوێنی کەش هەیە ینی منە ترسمەگەر ناوێنم ببێت ڕکنا بەڵام شانی خۆیەتی مەسەرن ئێمە ئەو کاتەکە لە زانکۆ بووین بۆ خلی هاوینەکە بۆ ئەوەی دەوری سەیفی نردێن بۆ کۆمپانیای کۆڕکتیلیکۆم من لە چل ڕۆژ لە بەشی ئێجارا داوام کرد بەڕاستی کۆمەڵێک سیفاتی جوان کۆمەڵێک یانی وەکو بڵێ مافی کارمەندە گەێڕن کە لەوانەوە من زۆر شتم زانی و کە من مافی کارمەندە بێمە سەر خاڵی دووەم ئەوەی هەژمارنەکردنی مۆڵەتە ژمارەی هەژمارنەکردنی ڕۆژەکانی مۆڵەتە لە ماوەی ساڵێکە بەپێی یاسا هەمووتان نەزان لە ماوەی مانگێکە کارمەند بۆی هەیە جگە لە ئۆفی خۆی مۆڵەت وەرگێ باشە من سپاس بۆ قسە جوانەکانت سپاس کە لەگەڵمان بووی بینەرانی بەڕێز هیوادارم جەنابی وەزیر لەم عاجز نەبێت دڵنیام عاجزیش نابێت دڵی گەورەیە بەڕاستی ئەم کۆی لە خانەیە پێویستمان بەوەیە خات و کوێستان سپارتاکۆسانە بێتە ناو و سنوورێک دابنێ بڵێ تا ئێرە و بەس بزانین دوای ناوبڕەکە چییە فەرمێ ئەو سنوورەدانێ قوبوڵێکات وەکو ژنێک بە تایبەتی خۆی لە بزوتنەوەی گۆڕانەوە هاتووە دەنگێکی زۆری ژنان گیراوە بەم لەبەری متمانیان پێی بووە ئومێدیان پێی بووە پێشووتر کە پەرلەمانتاریش بووە هەڵبەتە منیش کە دەعوەتم کردووە وەکو ئەو ژنانە ئومێدم بە کوێستان خانەیە بزانم دوای ئەم ناوبڕا ئەڵێ چی بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێت بەڕاستی ئەوەی کە لەم بەرنامەیە گێڕایەنەوە کارەساتێکی گەورەیە بزانم جەنابی وەزیر ئەو هەموو غەدرا قوبوڵێکات چەنی ئەتوانێت ڕابگرێت فەرموو جەنابی وەزیر بە خێراتی سەرچاوم زۆر سوپاس بەخێراتنی هەمولایەک و بە ڕێزانەیەکەم من ئەمەوێ ئەوە بڵێم کە ئێمە بە یاسای ساڵی 1970 کاری عێراق ئێستا بەرکارە لە هەرێمی کوردستان طبعا ئەم یاسایە کۆمەڵێک مافیاوە بە کرێکار بەڵام کەمتر بە ژن کەمتر بە کرێکاری نەوجەوان ئێمە یاسایەکمان ئامادە کرد ڕەنگە زۆرێک لێەوە بەشداریتان کردێت لە داڕاشتنی یاساکەیە یاساکە پەسەند کرا نێررا بۆ سەرۆکایەتی هەرێم دواتر پەرلەمان ئەبوو بینێرێ بۆ وەقایع بەڵام بەداخەوەنیان ناردووە هەرچەنە من پێم وایە بابەتیشی لە پشتەوەی کە نەیان ناردووە ئێستا خۆمان وەک ئەنجومەنی وەزیران ئەمانوێ بینێرین بۆ وەقایع چونکە کۆمەڵێک مافی زۆری تایە بۆ کرێکار بە تایبەتی ژن و نەوجەوان من ئەمەوێ ئەوە بڵێم کە من هاتوومەتە ئەم وەزارەتە زۆر دەپەراوێزا بووە بە تایبەتی بەڕێوەبەرایەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لە جێی نەبووان بووە حەزەکەم ئێوە ئەوە بزانن کە پێشەوەی ئێمە بین کەس نێزانی دەستەبەر چییە و زەمان چییە و خانەنشینی کرێکار چییە ئێمە هاتوون ئیشمان لەسەر هەموو ئەم بابەتانە کردووە بە پێی و ئامارانی کە لەبەر دەستی منایە ئەوەی ئێمە ئەم 5 ساڵە کردومانە 3 بەرابەری هەموو کابینەکانی پێشخۆمانە چ لە ڕووی خانەنشینی کرێکار لە هینی کۆمپانیا داهاتی سندوق سەردانی شوێنکارەکان هەموو ئەمانە 3 بەرابەری هەموو کابینەکانی پێش ئێمەیە ئەمە بە جوود و ماندووبوونی ئێمە ستافی وەزارەت کراوە ئەمە جگە لەوەی کە پێش ئێمە شتێک نەبووە بە ناوی تەندروستی و سەلامی پیشەیی بۆ یەکەم جارە وەزارەتی کار ڕێنمایی تەندروستی و سەلامی پیشەیی داناوە لە وەقایع بڵاو کرۆتەوە تعمیممان کردو بۆ هەموو وەزارەتەکان یەکەم جارە لە تەمەنی حکومڕانی کووردا پشکنەری کار هەبێ کە پشکنەری کارە ئەتوانێ بچێتە شوێنکار ئەتوانێ داوای یاسایی لەسەر شوێنکارەکەی تۆمار بکات ئەوە ئێمە بووین کە پشکنەری کارمان دامەزراندووە بۆ بەڕێوەبەرایەتیەکانمان لە زۆربەی لە هەڵەبجە کە پارێزگایە بەڕێوەبەرایەتی کار نەبووە لە زۆرێک لە ئیدارە سەربەخۆکان بەڕێوەبەرایەتی کار هەر نەبووە ئێمە دامان مەزراندووە کرێکار
خاوەنکارەکەی پێوت پارەی دەستەبەر مەیە مەسەرانەیە ئێمەی وامان لە کرێکار کردووە بزانێ کە دەستەبەر نەخێر مافی خۆیەتی ئەبێ خاوەنکارەکەی بۆی بکات. ئێمە خەڵکمان ناردووە بۆ یەکێک لە قەزاکان لیژنەکەمان کە چووە بۆ ئەوێ بۆی هاوکاری بکەن بچێت بۆ کارگەیەک بۆ شوێنێک کە ڕێیان پێنەیاوە. سەرۆکی وەحدەی ئیداری وتێتی دەستەبەر چیەوە هەمووی سەرانەیە لە خەڵکی سەرن. سەرۆکی وەحدەی ئیداری قایم قامێک وای بە مۆزەفەکانی ئێمە وتووە. پێتان وانە بێ ئیشەکەی ئێمە زۆر ئاسان بێت. لە یەکێ لە قەزاکان لیژنەی ئێمە چووە بۆ شوێنکارێک کرێکارەکان دەستەبەر بکە. خاوەنکار و کرێکارەکانی ئەوەنەیان لە مۆزەفێکی ئێمەیا بوو هەتا ئاستی مردن بەداخەوە خاوەنکارەکە مفەوەزی ئاسایشیشە. مانگێک چارەسەری مۆزەفەکەمانمان کردووە. ئێمە بە بەردەوامی لیژنەکانمان لیژنەی کار لیژنەی دەستەبەر لەگەڵ سەندیکای کرێکاران شوێنکارەکان بەسەرەکەنەوە. بەسەریانەکەنەوە بۆ کۆمەڵێک شت بزانێ موچەکەی چەنە چەند کارەکە ئەو پێداویستیانەی کە ئەبێت خاوەنکار بەکار دابینی بکە بۆ کرێکارەکەی دابینی کردووە ئەی کرێکارەکەی ئەو شیاری هەیە بەکاری بێنێت چکە ئەمانە هەمووی پێویستی بە ڕێکار و سەردانە. ئەوەی پێمان کرا بێ ئێمە لە سەردان لە سزادانی شوێنکار بە هەزاران دۆسیەمان هەیە لە دادگای کار. بەڵام لە سلەیمانی یەک دادوەر هەیە، لە هەولێر یەک دادوەر هەیە، لە دهۆک یەک دادوەر هەیە. تا ئێستا هەڵەبجە بەڕێوەبەرایەتی کاریە دادوەری کاری لێ نییە. ئەی لەکوێ سزا تۆمار بکە؟ لە گەرمیان یەک دادوەر هەیە. چەندین جار نووسراومان کردووە بۆ ئەنجومەنی دادوەری کە ژمارەی دادوەرەکان زیاد بکەن بۆ ئیدارە سەربەخۆکانیش بۆ هەڵەبجەی شەید دادوەر دابنێن. خۆم چووم لەگەڵ هەردوو سەرۆکی ئەنجومەنی دادوەری دانیشتوم کۆن و تازە پێم وتون پێویستمان بە دادوەری کار هەیە بۆ ئەوەی ئەم دۆسیانەیەک لای بکرێتەوە. یەکێک لە دادوەری پارێزگاکان کە 5,000 دۆسیەی لایە ئەڵێ من مانگی 10 دۆسیەیەک لاکەمەوە. 5,000 دۆسیە مانگی 10 دۆسیە چەند یەک لاکاتەوە؟ ئەمانە هەمووی ڕەبتی بەیەکەوە هەیە. ئەمە بەتەنها بێمە نییە. بەڵام بە یارمەتی و کاگڕنج من نازام شنۆخان لە لیژنەی کوێیە کە سەردانی و شوێنکارانەی کردو. جارێ یەکەم کرێکار خۆی ئەبێ ئەوەنە وەعی هەبێ گرێبەست بکە گرێبەست بکات کە خاوەنکارەکەی دەرەکە گرێبەستی نەبوو یاسا ناتوانێت بیپارێزێ. یاسای کاریش تایەتی کە ئەبێ گرێبەست بکە کە نەی کردووە دوایی یاسا ناتوانێت دیفاعی لێ بکات. هەموو کۆمپانیەکانتان ناچار کردووە ئەبێ گرێبەستی کار هەبێ؟ یاسا هەیە. یاساکە تەعمیم کراوە بۆ هەموو خاوەنکارێک کرێکاریش ئەبێەوە نەوەعی هەبێ پێشەوەی دەست بکە بەکار گرێبەست بکە. گرێبەستیش بە زمانی خۆی بێت لە بەرژەوەندی خاوەنکاریش نەبێت. جوان جاری وایە خاوەنکار گرێبەستەکە خاتە بەردەستی سەر ئیمزایەکە بین. خەڵک کە بەدوای ئیشاگەڕێ لەم وڵاتەیە ئەتوانێت ئەم مەرجدا بنێ لەسەر خاوەنکار؟ هەتاکو بڕیاری 172 جێبەجێ نەکرێت. خاوەنکارەکان ناچار نەکرێن کە لە 175 کرێکارەکانی خۆماڵی بن لە 175ەکە گەنجی دانەمەزراو بێت فعلەن خەڵک کاری دەست ناکەوێت. مەسەڵەن ئەو ڕۆژانەی ئێرانیەک سووریەک یەکێکی ناوەڕاست و باشوورێنێ 200,000 یاتێ دەستەبەری ناکات. ئەگەر ئەم خاوەنکارت چاوچونۆکانە بەو شێوەیە کار بکەن گەنجێمە دەستی ناکەوێت. ئێمە دوژمنی میلەتی خۆمان. کەمترین موچابێت چەند بێت خاتو کوێستان؟ طبعا ئێمە کە هاتوین کەمترین موچە 275,000 بووە. ئێمە ئێستا کەمترین موچە بۆ کرێکاری ناکارامە واتێ ئەوەی کە یەکەم جارێتی ئیشەکە هیچ پسپۆڕێکی نییە نابێت لە 350,000 کەمتر بێ. ئەم خاوەنکارە کە ئەچێ بۆ دەستەبەر پاکتاوی دەستەبەرەکە تەبەن ئیشی لە هەردام و دەستگایەکە بێ ئەبێ پاکتاوی دەستەبەری پێبێ ئەچێت سجلەکەیە بعد ئەگەر یەک کرێکاری لە 350 کەمتر بێت پاکتاوی دەستەبەری بۆ ناکا بەڕێوەبەرایەتەکەی ئێمە. جگەلەوە ئەوانەی کە لە بەڕێوەبەرایەتەکەی ئێمە سەیری ناوەکانەکە ئەزانێ ژمێریارێک ئەندازیارێک بە 350,000 ئیش ناکە پێی زیاکە ئەنجا پاکتاوی دەستەبەری ئەیاتێ. من نازام شنۆخان و سکاڵایانەی بردووەتە سەندیکای کرێکاران
هێناوێتە بەڕێوەبەرایەتی کاری ئێمە ڕۆژانە بوو. بەڵێ ئێمە بە دوواداچوونەکەین بە ڕۆژانە لیژنەکانمان لەسەر سکاڵای کرێکار کە هێڵی گەرمی 5500مان هەیە. من خۆم ڕۆژانە بەدەیان کرێکار پەیوەندیم پێوەکە یەکسەر لیژنانێرم. دوێنێ و پێری عوتڵی ئاشورا بوو. قەنەعەت وایە چەنی کۆمپانیاکان کردویانە بە پشوو بۆ حەقە تۆ بێڵی من جوابی ئەو بە ڕێزانە بەمە چکە ئەوان هاتوون من جوابیان بەمەوە ئەجا جوابی تۆ ئێمەوە بەڵێ ئەویشیایە بەڵێ ئەویشی تایە وەش بازەکە ئەنجا من قسەی تریشم زۆرە لەبەر حرمەتی قسەکانی تۆ نەمکرد چونکە ڕاستەکەی لەسەر وەرەقەعی بینێ و شتانێکیڵی بەس من باسی تەطبیقەکەم. بەڵێ ئێمە کاڵین ئامارمان هەیە سندوقەکەمان بۆتە 3 ئەوە نەونیوی پێش هەموو کابینەکانی کە یعنی 3 ئەوە نەونی و کرێکارمان دەستەبەر کردومە ڕقەمە تۆ ناتوانی دەستکاری بکەیت. بابەتی خانەنشینبوونی کرێکار تا دەستەبەر نەکرێ خانەنشین نابێت. ئەو ئیمتیازانەی لە یاسای خانەنشین و دەستیبەری کرێکاران هەیە ئەبێ دەستەبەر کرابێ. کرێکار هەبووە ساڵی 2020 لە دووکان بوو بە ژێر سیارەی خۆڵەکەەوە کرێکار بوو 2 مانگ دەستکار بوو. من خۆم چوومەتە تازیەکەی ئێستا خانەنشینی هەیە ژنەکەی و مناڵەکانی لە هەر شوێنێک کرێکارێک بەربوو بێتەوە تووشی پێکان بوو بێت بە پێی ڕێژەی پێکانەکەی خانەنشینی هەیە. ئێستا یاسای تازەی خانەنشینی بۆەوەی بۆ کرێکارانەی کە ئیشی کاری ناڕێکخراوەکەن کرێکاری ڕۆژانن. ئێمە یاسایەکمان ئامادە کردبوو یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان چارەسەری هەموو ئەو کرێکارانەمان کردو کە خاوەنکاری نییە بە تایبەتی کرێکاری بیناسازی. بەڵام بەداخەوە هۆکار هەبوو کە ئەم یاسایە نەگاتە پەرلەمان ئەگەرنا ئەو لە سا 12 کە کرێکارەیە ئەبێت بە پێی یاسای خانەنشینی تازە ئەبێت چێبیە حکوومەدەیە. ئێستا ئێمە هیچ بە یاسای ساڵی 1970 خانەنشینی عێراقەکەین بەڵام لە عێراق یاسای 2014یان هەیە 2013یان هەیە ئێم سیانزە بەڵێ. ئێستا بۆ داهاتوو من داواکەم لەو پەرلەمانتارە تازانە داوا بکەن یەکسەر یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی عێراق ئینفاس بکرێت لەبەر ئەوەی یەک دوو یەکسەم هەیە بێ زەحمەت. جەناب تو ئەو کاکەی وتان لە یاسای کار بەس ئەو مادانە جێبەجێکرێ کە لە زیانی کرێکارە یەک مادەژنیە نە لە یاسای کار نە لە یاسای خانەنشینی لە دژی کرێکار بێت چکە یاسای کار دانراوە تەنها و تەنها بۆ پاراستنی کرێکار بۆیە هیچ مادەیەشی تیان نییە دژی کرێکار بێت بە مۆڵەت کرێکار مافی خۆیەتی. ئێستا ئێمە کەیسێکمان لایە کرێکارەکە مۆڵەتی کۆکراوەی هەیە مۆڵەتی وەرنەگرتووە. ئێستا ئێمە وەک بەڕێوەبەرایەتی کار لە سەیمانی وەک وەزارەت لەسەر خەتین ئەبێ پارەی هەموو مۆڵەتە کۆکراوەکانیشی باتێ کە وازی لە کارەکەی هێنراوە. مهمە ئەوە چۆتە هینەوە ینی ئێستا بەڕێوەبەرایەتی کاری ئێمە خەریکی دانوستانن لەگەڵ کرێکار و خاوەنکارەکە ئەبێ هەموو ئەو ڕۆژانەی کە مۆڵەتی وەرگرتووە چەندێکە پارەکەی باتێ خاوەنکارەکە نەیاتێ بە خاوەنکارەکە ماوتووە لە دادگا داوات لەسەر تۆمارەکەین ئەو پارێت لێ سەنینەوە بۆ ئەو ئەی مەسەڵەن 10 ساعات کارکردن بە 150,000 ژنێک لە هەڵەبجەوە بێ هەموو ڕۆژە ئەی 16 ساعات کارکردن. من وەکو باسم کرد ئەگەر ئەمانە دەستەبەریان هەیە هەموو خاوەنکارێک ئێستا لە هەرێمی کوردستان پێویستی بە دەستەبەرە کە چێتە بەڕێوەبەرایەتیەکەی ئێمە ئەگەر نووسی بێتی 150 پاکتاوی بۆ ناکە. من بە پتان خەمە ئینەکەوە هەر مەکتەبێکی ئەهلی هەر باخچەیەکی ئەهلی ساڵانە مۆڵەتی هەیە تازەیە کاتەوە ئەچێتە دەستەبەر بۆ لای ئێمە ئەبێ پاکتاو بەرێت ئەنجا مۆڵەتەکەی تازە کاتەوە ئەژین بۆی تازە ناکەنەوە. لە لای ئێمە لیژنەی پشکنین هەیە سەیرێکە یەکێک لە کرێکارەکانی لە 350 کەمتریە بێت پاکتاوی بۆ ناکە. ئەمە بۆ هەموو کارگەیەک مۆڵەتەکەی تازە کاتەوە ئەبێت بەم شێوەیە بێت
یەکێک لە کۆمپانیا زەبەلاحەکان لەم شارە من خۆم هەواڵێکم بۆ هات کە ئەو موچانەی کە نووسیوێتی ڕاستە 350 نووسیوە بە زۆر لەوە زیاتری ئەیاتێ بەڵاس ئەو هەرڵێ نووسێ 350 لیژنەمان ناردووە. یەکەم ژمارەی کرێکارەکانی زۆر کەم نووسی و پێمان ڕاست کردەوە. دووەم پارەکان کە زیاتر بووە 350 نووسیوە ڕاستمان کردوێتەوە. ئەبێ ئێمە بزانین ئەبوو شتۆخان بێ بۆ لای خۆم تەلەفۆنێکم بۆ بکا بڵێ فلانە کارگە کرێکارەکانی 150,000 بزانە لیژنەمانە مرد یان نا. ئەو کاتە لیژنەکەی ئێمە 150کەی پێکرد بە 350 پێش یەکرد بە 8 ڕۆژ دەستەبەریشی بۆ کرد. بەڵام ئێمە 100 مۆزەف ناتوانێ هەموو کارگەکان هەموو شوێنکارێک هەموو ئەمانە بەسەر بکاتەوە. ئەبێ کرێکاریش وشیاری ئەوەی هەبێکە پەیوەندی بە منەوە بکە بە نووسنگەکەمەوە بکە بە هێڵی گەرمی 5500 بکات بڵێ ناوی کەسی ناوی خۆشی نێنێ بڵێ من کرێکارێکم لە فلان کارگە موچەکەم 150,000 ئێمە لیژنانێرین جاخۆتا جواب وەرەگرێتەوە خۆمان خەتای تۆ نیە پەیوەندی خۆ دوتە یەک دادوەرەیە خۆ فەقیرە پیرە بێ ناڵێم فەقیرە خانشینە بێ هەتا جواب وەرەگرێت پەیوەندی بە منەوە بکا لیژنە ئەنێرین لیژنە کۆمپانیای زۆر زەبەلا هەیە و خۆشتانەزانن ڕەنگە پشتی زۆر بە قوتیشی بێ موچەکانیشمان بەرز کردوێتەوە ژمارەی کرێکارەکانیشیمان ڕاست کردوێتەوە بەڵامە بێ من زانیاریم هەبێ بەڕێوەبەراتی کار زانیاری تۆ خۆت وەکو ئینسانێک وەکو دایکێک وەکو وەزیرێک وەکو مرۆڤێک ئەم یاسای کاری کە لە کوردستان هەیە لە سەدا چەندی جێبەجێ کرێ لە هەموو کوردستان طبعا ئەوەی کە یاسای کار بەڕاستی من ئامارێکم لەبەر دەستانیە بەڵام لەوەتی ئێمە هاتوین بۆ زانیاریتان کە هاتوین لە ساڵ 10 کرێکار لە هەرێمی کوردستان دەستەبەر کراوە ئێستا لە ساڵ 6 دەستەبەر کراوە ئێمە ئێستا گەیتوینەتە دۆخێک ناتوانین پارە لە خاوەنکارەکان وەرگری کێشەمان بۆ دروست بووە هەموو مانگێگە بێت خاوەنکار بێت پارەی کرێکارە دەستەبەرەکانی لە 5 ڕۆژابا بە ئێمە لە سلێمانی ئێستا 22,000 شوێنکار چالاکە ینی پارە ئەیە دەستەبەرە سنووقەکەمان سندوقەکەمان تریلیۆنێک و هەر ڕقەمایە مەسەلەن ئەتوانیت چەنە؟ تریلیۆنێک و 161 ملیار و ئەمە ئەتوانی بەکاری بەڵێ من دوو ڕقەمتان پێ بڵێم دوو ڕقەم ئێمە لە شەژمانی یەکەمی 2024 13 ملیار و 355 ملیۆن و 742,989 دینارمان پارەی نهایەتی خزمەت داوەتەوە بە کرێکار ڕامان کێشاوە ئەو کرێکارانەی کە خانەنشینن لە ساڵی 2023 فەرمانبەری خانەنشین 9 موچەی وەرگرتووە کرێکاری خانەنشین 12 موچەی وەرگرتووە پێشتر فەرمانبەری خانەنشین لە ساڵ 21 موچەکەی بڕاوە یەک کرێکاری خانەنشین لێبڕینی بۆ نەکراوە پێش ئەم کابینەیە فەرمانبەری خانەنشین پاشەکەوتی کردووە بۆ کراوە یەک کرێکاری خانەنشین پاشەکەوت لە موچەکەی نەکراوە واتە ئەگەر ئەم پارەیە ڕەسیدیش نەبێ ئێمە داواکاریەکانمان لە وەزارەتی دارایی هەرچیەک بێتوانین ڕایکێشین بەڵام سەکرەکارە دوور بە پێداویستیەکی کارەساتێکی دوور ئەگەر دەستەبەر کرابێ یەکسەر پارەکەی دەستەکەوێتەوە ئەتوانێت دوو حاڵەتیە ئەتوانێت پارەی نهایەتی خزمەت وەرگرێت ئەتوانێت پارەکەی بە مۆڵ بابەتەکە چیە هاوکێشەیەکی ڕاضیاتی هەمووی وەرناگرێتەوە بەپێی ئەو هاوکێشەیە کە لە یاسای خانەنشیە یان خانەنشینە بێت بە پێی ڕێژەی پەکەوتەیەکەی قسەت چییە بۆ ئەو کۆمپانیانی کە ئێستا گویان لە بەڕێستە لە ڕووداوە بەڵام دوو ڕۆژی ئۆفەکە نان بە کرێکار و ئەندازیار و مۆزەف و سەرپەرشتیارەکانیان بەڵێ خۆی بەپێی یاسای کار هەموو ئەو ڕۆژانەی کە پەرلەمان جارێک لە هەفتەیەکان نابێت لە 40 سەعات زیاتر کار بە کرێکارەکانی بکە ئەگەر 1 سەعات زیاتری ئیش پێ بکە ئەبێت پارەی زیایی بێت ئەویش ئەبێ کرێکارەکە ڕازی ئەبێ کرێکارەکە ڕازی بێت
لە کاتی پشووە ئەگەر کرێکارەکە ئێستا هەنێ شوێن هەیە ناتوانانی بڵێ هەموو کرێکارەکانە بێ پشویانە بێ مەسەن کارەبا بۆ نمونە چیمەنتۆ بۆ نمونە ئەو شوێنانە نەوت پێڵێ ئەم کرێکارە ئەبێ بەتیفاق بێت بەڵام پارەی ئەو ڕۆژەی زیایی ئەیاتێ پارەی خۆی وە خۆی وەرەگرێ بە زیاوەرێک یەکێ لە کۆمپانیا گەورەکان ساڵی پار بردبوونی و ئیشی پێکردبوون تەلەفۆنم بۆ کردن چێمە نەمانزانیوە یاساکەوایە ئەم ساڵ بۆ یاسای ئیشی کەواتە لێرەوە چی ئەڵەی بە هەموو ئەوانەی گوێ لە جەنابی وەزیرەگرن و دوو ڕۆژەکە نایەن چی ئەڵەی بەوانەی گرێبەست ناکەن چی ئەڵەی بەوانەی سعاتی زیایی کار هەژمار ناکەن چی ئەڵەی بەوانەی کە بە 150,000 ئیش بە ئەندازیار و کرێکارەکەن طبعاً وەک کاکەوتی زۆر شوێنکاری زۆر باشەیە لە هەرێمی کوردستان پارەی ئەیاتێ مۆڵەتیاتێ دەستەبەری ئەکا بەڵام بەشێکی زۆری خاوەنکارەکان بەداخەوە خاوەنکاری چاوچنۆکن یەکەم پێیان ئەڵێم ئەبێت بڕیاری 172 جێبەجێ بکەن ئێستا هەمووی کەوتۆتە واستا هەموویە چێتە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی کە ئەم یاسایە جێبەجێ نەکا ئەبێت جێبەجێکەن ئەم بڕیارە و ڕێنماییەکانی چییە ئەو بڕیارە ئەبێت لە 175 کرێکارەکانی کرێکاری خۆماڵی بێت لە 170 ئەم لە 175 ئەبێ گەنجی دانەمەزراو بێت لە یەکێ لە قەزاکانی دەوری سەیمانی کارگەی هەیە زۆربەی کارگەی لێیە زۆربەی کرێکارەکانی یا مامۆسایە فەنبانبەرە لەبەرەوەی پارەی کەمترایەتێ دەستەبەری بۆ ناکە ئەمە یەک دووەم پێیان ئەڵێم ئەم کرێکارانە کورتە براتە ئامۆزاتە ئەبێ دەستەبەری بکەی بۆ ئەوەی کە مستەقبەلێکی هەبێت ئەوەنە چاوی لە کەرتی گشتی نەبێت من دڵنیام کە خەڵک گەنجەکانی ئێمە بزانێ مافەکانی لە کەرتی تایبەت پارێزراوە ناچێت ئەو هەڵپێ ناکا بۆ کەرتی گشتی یە دەچێتە کەرتی تایبەت بۆ خانە نشین بوونی بۆ پێکانی مەفروزە دەستەبەر بکرێت پێویستەکانە سلێمانیە ئەی دهۆگەی هەولێر هەولێری ژۆ ئەوەی کۆمپانیایی باسم کرد ئەو کە ئەوەی لە فەرمانبەرەکەی ئێمەیان نابوو هەتا ئاستی مردن قەزایەکی هەولێرە هەمووی وایە یعنی زۆر زۆر سکاڵا بۆ خۆت دێ بێزگە لە ئیشە فەرمیەکەت بەڵێ بە بەردەوامی بەنامە لە مەسنجەر لە وەتساب تەلەفۆنم بۆکەن تەلەفۆن بۆ نووسینگەکەمەکەن کەیسێک زۆر ئازاری دای زۆر دڵێژانی وڵی جا بەدەیان کەیس هەیە ئازارتەیە ئەوەی کە زۆر بێتاقەتی کردی نەت تەسەورە ناکرد نادادی لە وڵاتەکەتە گەیشتۆتە ئەوێ بەڵێ ئەمە بە تەلەفۆن نەبووە من خۆم ڕۆژێک چوومە مۆڵێک کوڕێک لەوێ ئیشێکروتی من خۆم خەڵکی یەکێک لە قەزاکانی ئیدارەی سربەخۆی گەرمیانم تی لەوێ ڕام کردووە لەبەرەوەی کارگەیەکی لێیە کارگەکە وەک کۆی لە تەماشامانەکە من لیژنەم نرد دەرگان لێ نەکردنەوە دەرگان لێ نەکردنەوە تەلەفۆنمان کرد بۆ سەرۆکی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین مەفرەزەیەکی ئاسایشی نار دوای تەلەفۆنیان بۆ کرد کرێکارەکان وتی هەتاکو مەفرەزەکەی ئێوە هاو لە دەرگای پشتەوە هەمومانیان ئیزننا چەند کرێکارێکی هێشتەوە کوڕ و برازا و ئامۆزاکانی خۆی لەوێ ناوەکانیان نووسی و دەسەبەریان کردن ئێمەیان لێ دەرکرد هەنێمە کارەساتە بۆ خاوەن کارگەیەک تۆ لەسەر ئەم هەرێمە دەوڵەمە نەبیت پارەیەکی زۆریەتە گیرفانە غەدر لە گەنجێکی وڵاتەکەی خۆ دەکەی لە دەرگای پشتەوە ئیزنەی بەڵام کوڕەکەی خۆت کچەکەی خۆت برازاکەت ئامۆزاکەت دەستەبەرەکەیت بەڵام ئەوان ئیزنیت ئەمانە ڕۆژانە هەستەکەی چ بێدادیەکەیە لەلایەن ئەم خاوەنکارانەوە کە نەیاسا نەیە دادگاهی شوێنیان بەستێتەوە بەڵام پێت وانە مەسەڵەن بەشێکی هەر ئەو خەڵکانەشن لە لای حکوومەت بۆ زۆرترین ئیمتیازانێنێ بەردەوام هەر ئەوانن ئەچیتە هەر سەکتەرێکەوە هەر ئەوانن هەر یعنی ئیمتیازەکان بۆ ئەوانە ئەمە هەموو عالم تێگەیشت لە وڵاتە ئەوانەی ئەم وڵاتە بەڕێوە بەرن تێنەگەیشتن کە ئاوا ئەیان چەوسێننەوە ئاوا ناحەقیەیە ئاوا بێمافی هەیە بەڵێ لەبەر هەموو ئەمانە بووە کە ئێمە ساڵی 2020 ڕێنماییەکمان دەرکردووە گشتاندنی پێکراوە بۆ هەموو وەزارەتەکان کە نابێ پاکتاوی دەستەبەر بن بە هیچ شوێنکارێکتان هیچ مۆڵەتێکیان بۆ تازە نەکەنەوە ئەگەر کرێکارەکانی دەستەبەر نەکرد بێ خۆشبەختانە بەشێکی زۆری
وەزارەتەکان جێبەجیان کرد. بە سوپاسەوە وەزارەتی پەروەردە باشترین وەزارەتەکە هەموو مەکتەبە ئەهلیەکانی پەیمانگاکانی باخچەی ساوانی دەستەبەر کردووە. وەزارەتی تەندروستی هەنگاوی زۆر باشی ناوە. وەزارەتی بازرگانی زۆربەی کۆمپانیاکانی کردووە. ئێستا وەزارەتەکانی کە بەڵام وەزارەتی کە هەیە تا ئێستا ئەم ڕێنمایەی حکوومەتی جێبەجێ نەکردووە کە ئەبێت مۆڵەت هیچ شوێنێک تازە هەموو شوێنکارێک مۆڵەتی هەیە. تۆ لە بازار سەرتاشخانەیەک نامەشت بۆ ناردوون پامت بۆ ناردوون ساڵ نییە دووسێ جار ئەم ڕێنماییە یەک بۆ وەزارەتەکان نەنێرمەوە نێنێرم بۆ ئەنجومەنی وەزیران خۆیان تەعمیمی نەکەنەوە فەرمانگەی هەماهەنگی لەگەڵ یەک وەزارەتەکان دانیشتووە پێیانەڵێ ئەبێت مۆڵەت نێن بەی شوێنێک تازەی نەکەنەوە ئەگەر کرێکارەکانی دەستەبەر نەکرێت. بەڵام هێشتا وەزارەتی وایە پابند نییە. دەستخۆش خاتوشنۆ وابزانم قسەیەکت هەیە دوای ئەو ناوبڕەکەی لەسەر قسەی پێشووترم من بەڕاستی وتم کاگەڕەنجەکە تێبینیتان کردبێ وتم خۆی ئەو کەسە قبوڵی نەکردووە نەبی بین بۆ سندیکای کرێکاران نەبی بین بۆ دادگا ئەگەر تێبینیتان کردبێ قسەکەم وابوو چکە خۆی تقبولی ئەو شتەی نەکرد وتی بەدڵنیایەوە من پێم خۆشە ناوم نەهێنی زۆر پاڕاوەتەوە عنی بەڕاستی ڕاستە من بەرزم نەکردێتەوە بە سندیکاش بۆ هیچ چکە خۆی تقبولی ئەگەر تێبینیتان کرد یەکەم جار وامە دووەم ئەو یەکەیسەنا خۆی ڕاستەکەی خۆزیر دڵی خەڵک ناخوێنێتەوە ناخر بەسەکەمەوەی بۆی کاڵێ ئەڵێ بەرزی کرێتەوە نابەرزم نەکرد بەڵام ڕاستی ئەگەر بۆ نادادی بگەڕی ئەگەر بۆ جێبەجێ نەکردنی ڕۆژەکانی پشوو بگەڕی بەخوا جەنابی وەزیر یا هەر کەسێکی تر یا جەنابەت یا سندیکا خۆی بکە بە هەر مەشروعەکە توانێت 1001 نادادی هەیە هەر یەکسەر بە چاو ئەبینرێت لانی کەم ئەگەر بۆ نمونە 4 کۆمپانیا بلاکلیست بکرێت لە ئیمتیازەکانی حکوومەت لەسەر ئەوەی کە یاساکانی حکوومەتی جێبەجێ نەکردووە بڕوان پێ بکە زۆری بە سزا چاکبێ بۆیە لە علمی ئیدارەیە پاداشت و سزا هەیە پاش ئەم ناوبڕە ئەگەڕێمەوە لای میوانەکانی تر ئیتر کاتی ئێوەیە ئەگەر کۆمنتێک تێچێنێکتان هەیە بە تایبەتی ئایا سندیکا لە وەزعەکە ڕازین پاش ئەم ناوبڕە پێم بڵێ ئێستا ئەگەڕێمەوە بنێرانی بەڵێ بەرزان جارێکتر سلااوان لەبێت لە ناوبڕەکەیە زۆرێک لە کرێکار و ڕێکخراوەکان پێمەڵێن ئێمە قسەی جیاوازترمان هەیە و ئەبێ دەرفەتمان بیرێتێ بەڵام سەبارەت بە ئەم بەشەی بەرنمەکە کە ئەم قسانە کراوە بزانم سندیکات چێڵن سپاس وەڵا دەستان خۆش بێ بابەتێکی زۆ گرنگە ئەوەی من ئەمەوێ سەرەتا سەرنجی بخەمە سەرەوەیە کە ئەم بابەتی هەمومانی لێ سەر کۆ کردوەوە کە قسە بکەین و دەست لەسەر گرفتەکان دانین و چارەسەریشمان پێبێ ئەوەیە کە هەموو سێکتەرەکانی کۆمەلگا بە جەنابی وەزیر خۆی و ئەنجومەنی وەزیرانەکەی و هەموو وەزارەتەکانی کە لەو ئەنجومەنی وەزیرانن لە حەڵقەیەکان کە هەمیان ڕەبتیان بەم کارەوەیە لێ هاوردەکردنی کرێکاری بیانی و لە ڕێگا پێدانی کرێکاری ڕسمی و ناڕسمی بۆ ئەم هەرێمی کوردستانە لە غەرامەکردنی کارگەکان و لە زەخەتکردنیان لە پارە بەرزکردنەوەی ڕێژەی کارەبا لە کارگەکان و هەموو ئەو ڕسوماتانی یعنی ئەمەوێ ئیسا ورد بۆ چیەکەمەوە کە بۆچی ئەم سێکتەرانە هەمیان ڕەبتیان بێکەوە مۆڵەت بێ چکە من بە فەتێکی زۆری جووەگرم و دڵنیاشم خەڵک سەرنجێکی زۆری لەسەر سندیکا هەیەەوە بەڵێ ئێمەش خۆمان لە وەزعەکە ڕازی نین بەڕاستی بەڵام ئەوەی کە من ئەمەوێ ئاماژەی بێ بم بە دەر لەوەی کە بێتە قاڵبی ڕوبەڕوو یا مەتحکردنی کەسەکە من بە تەجروبەی کارکردنی خۆم وە هەندێک لەو برادەرانی کۆمەڵ چالاکەوانی کۆمەلگای مەدەنیش کە کارەکەن و هەمومان یەکتری ئەناسین و هەمومان ئەمانەوێت کێشی کرێکاران بگەین نەشوێنی خۆی و چارەسەری بۆ بدۆزینەوە دڵنیام ئەوانی شایەتی ئەم حاڵەتادن کە ئەم کابینەیەنە ئەم وەزارەتە تاپەن جیاوازە قسەکەم جیاوازە ئەم کابینەی حکومەتی هێرێمە ئەم وەزارەتە کاری زۆر باشی کردووە لە سەر بابەتەکانی یاسا و تعدیلاتی مەسلەی مادی سەوەشت و سەونەوە تا پێمەوە لەسەر مەسلەی خانەنشینی و هەموو ئەمانە بەڵام ئایا جەنابی وەزیر یا منی سندیکا یا برادریی ڕێکخراوی کۆمەلگای مەدینی کەسمان دەسەڵاتێکی دادوەر یا دەسەڵاتێکی پۆلیسیمان پێەیە هەموو ئەو کێشانی باسییان کرد وەکو برادر وەکو ئەم برادر وەکو برادرە کاتچینە کارگەکان بتوانین سەحەب دادگاکە هەر ئەو دەقەیە بەرین بۆ
بنکەی پۆلیس و ئیجراتی لەگەڵا بکەین نەخێوانیە لە ڕێگای دادگاکانەوەیە کە ئەمە درێژە کێشەیەوە ئەمە خەڵک بێتاقە دەکا و گرفتی زۆر دروستەکە. یەک ئامارە خوێنمەوە ئەنجا هەندێک قسەی ترت بۆکەم. ئێمە ئەم ساڵ لە هیچ 11 تایەکی 6 کە 4 لیژنی هاوبەشی سندیکای کرێکاران و بەڕێبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی کەسەر بە وەزارەتی کارەکانمان بەم شێوەیە بووە. 2483 شوێن کاربان بە شوێن کردوەوە، ینی 2483 شوێنکاری کرێکارمان بەسەر کردوەوە. لەم 12165 کرێکارمان ناونووس کردووە بۆ ئەوەی بچدە ناو زۆندۆقی خانەنشینیەوە خانەنشینیان بۆ بکرێت. جا بە چ جۆرێک بەو جۆرەی جەنابی وەزیر و ئەو برادەرە و ئەمانە باسییان کرد بەشەر ئەم ناوانە نووسین، بەشەر ئەم ناوانە تۆمارەکەین، بە زەخت ئەم ناوانە تۆمارەکەین، تووشی گرفتە بین لەگەڵ خاوەن کارەکەیە، تووشی گرفتە بین لەگەڵ شەریکەکەیە، لەگەڵ سکۆرێتێکەیە. سکۆرێتی بەڕێزی وا هەیە خۆی ناوی تۆمار نەکراوە، خانەنشینی بۆ نەکراوە، 12 سعاتیشی پێکرێ ڕێگا بە نوێنەرەکانی منە بچێتە ژوور. جارێک کۆمپانیا ئەمنیەکان شەریکەکانی سکیورتی زۆرترین شتیان نردووە کە خۆیان بێمافیان بەرامبەر بەکرێت، خۆیان ئەچەوسێنرێنەوە، خۆیان زێدە کاریان پێکرێ. وایە لای تۆش؟ بەتەکید لەوە خراپترە کاک ڕەنجێمە کەیسی زۆر سیر و سەمەرمان چێ لەم مەجلیسە باوەڕی قەناعەتی بە قسەکانم نەبوو بەیانی بێ بۆ سەندیکا من کەیسەکانی خەمەم بەردەست بەڵامە بێ هەمی پارێزرا بێوەکو چۆنە بەڕێزانەوتیان هەر کرێکارێ ناوی شنۆخان هەندێک کەیسی باس کرد. چی لای تۆ هەیە کە زۆر دڵە ئێشێنە؟ ئەوەی کە لای من هەیە دڵم زۆر ئێشێنێ لە دوێ پێرێەوە پێی ناڕەحەتم تا ئەم دەقەیی هاتوومەتە ئەم بەرنامەیەوە ئەوەیە کە ئەو کرێکارەی 4 ڕۆژ لەمەوە پێش لە پارک هەفتا حوت کەوتە خوارەوە و گیانی لە دەستدا بەهۆی نەبوونی مەرجی سەلابەتیەوە. ئەو کرێکارەیەکێکە لەوانی کە 3 ساڵ بەر لە ئێستا براکەی لە باخچەکان بە گرێبەستی حکومی دانراوە، بە گرێبەستی حکومی لە بەڕێبەراتی باخچەکان 3 ساڵ بەر لە ئێستا لای ئەلوەکۆنەکە تووشی ڕووداوی سیارە بوو لە کاتی ئیشکردنا کە باخی ئاوەیە. براکەی جانی لە دەستدا بە هەمان حادیسەوە بە هەمان کۆکار ئەمیان خستە شوێنەکەی 3 ساڵ دوایەوە و براکەشی جانی لە دەستدا و ئەم عیلەیە تا ئەم دەقەی من لەگەڵ جەناب تا قساکەم سکاڵیان تۆمار نەکردووە. کاتێ خانەوادەیەک خاوەن بەرکەوتێک سکاڵا تۆمار ناکە جەنابی وەزیر لێری و هەموو ئەو برادرانش لێرن بزین چێمان نەتوانین لە باتی و خانەوادەیە سکاڵا تۆمارکەین نییە، کەس بۆی نییە ئیلا حاڵەتێکێک کە داواکاری گشتی خۆی بێتە سەرخەت. ئەگەر خاوەن بەرکەوتە ئێمە چۆن حەلەکرێ سوورەزانی ئۆفەکانی نایەتێ ئیشی زیایی پێکە ئەوە خاتوشنۆڵێ چایشی پێتێکە بە هەنێک کەس طبعاً بە هەمویان نا خەڵکێکێ لە کەرتی تایبەتە هەر پەتی عەدامی بۆ دابنێ سوکاتی قوبوڵ ناکات تێگەی نەک بەرامبەر بە ژیانی نایکە. بەڵام هەندێک کەسیش هەیە لە ناچاریا زۆر شتەکات بەڕاستی ئۆپشنی تری نییە، حەلی تری نییە، یا بێ بڕا لە ئیجە بخەنکێ یا دەرەکرێت خۆت و خۆت ئەمە ئەبینی وەکو سندیکا. چەند کۆنگرەی ڕۆژنامە نووسیتان کرد بڵێن زۆربەی کۆمپانیاکان، زۆربەی شەریکەکان، زۆربەی شەریکاتی سکیوریتی، زۆربەی کۆمپانیاکانی مەشروعی نیشتە جێبوون پشوەکان نایان بە کرێکارەکانیان. خۆت نایبینی؟ کاک ڕەنج جەنابی وەزیر خۆی لە هەولێر و سلێمانی و دهۆک جومعە و شەمە هەمویان بە قانونەکە ئەیەن بە کاریان پێکەن کاریان پێکەن سیرکە با من حاڵەتێکە پێ بڵم. جەنابی وەزیر لێرێ من ساڵی 2022 لە یادداشتێکە بە تەلەفۆن لەگەڵ جەنابی قسەم کرد و لەگەڵ بەڕێز پارێزگاری سلەیمانی و لەگەڵ قایمقامەتی سلەیمانی قسەم کرد باسم کرد کە لە یاساکە پێشێکی ئایار 22 پێشێکی ئایار باسم کرد یاسایەکێ لەسەر قاقەز و لەم هەرێمەیە بەرکارە و چین و توێژ و کۆبەڵگا و هەموو ئەسات بە یاسا ڕابڕێەوە تکایە ئەم یاسایان بۆ بخەنە بواری جێبەجێکردنەوە یاسای پشوویەکی ئایار لە شوێن کارەکانە بە خۆشحاڵیەوە هەمیان هاتنە دەنگ و بەیاننامێکی توندی شتنووسا لەسەر ئەمە و یاداشتەکەی ئێمەیان تەعمیم کرد بۆ هەموو شوێنکارەکان بەداخەوە کاک ڕەنج کاتێ شوێنکارەکە پابن نابێ بەم بابەتەوە ئەوە چیە ئەبێ ئیجراعاتی لەگەڵا بکە ئەوە چیە ئەوە دادگایە ئەو برایانی پۆلیس نەبێت ئەبێ ئیجراعاتی لەگەڵا بکەن ئەبێ ئەم شوێنکارە داخن نەیەکێکە نەدوانە نەسیانە نەدێ نەپەنجەیە هەمووی وایە ڕێژێکی زۆر کەمە بەداخەوە تۆ باسی لە سا هەشتا شتیوات کرد من دڵنیایی بە تۆ دەم لەم کەناڵی بەڕێستەوە باسی یەکەم کە لە سا 95 خاوەنکارەکان پابەن نین نە بە یاسای کار نە بە یاسای خانەنشینی و لەم هەریم کوردستانە
لەسانەوە پێ تۆتە من باسی چارەسەرەکەم بۆ نمونە هەموو ساڵێبین هەر ئەم چیرۆکە بگەڕینەوە هەرم حکایەتە بگەڕینەوە ئەمە بازاری کارە هێڵێت کەرتی تایبەت هێڵێ حەزەکەم زانی کەرتی تایبەت خۆی یەک دنیا معاناتیە بڕۆم معمەلێک بدوێنە بزانە بەدەست زەریبە و بەدەست کارەبا و بەدەست سوتەمەنی و بەدەست هەندێک سەرمایه‌دار هەیە بەدەست بەرتیلیشەوە بزانە چیان بەسەراتەوە خۆوانیش معاناتیانە بەڵام مشکلەکە وەیە تۆڵەکە لە کرێکارەکەکەنەوە وەنیە خۆی کاگڕنج من ئەمێ کۆی قسەکانم لەوەیە بکەمەوە کە حکوومەت بەرپرسیاری هەموو ئەم بابەتێ چارەسەر ئەمێ بۆ حکوومەت بەرپرسیارە ئێستا لە بەڕێوەبەرایەتی باخچەکانوە لە بەڕێوەبەرایەتی شارەوانیەکان کرێکاریان وەرگرتووە بە گرێبەستی حکومی حکوومەت گرێبەست لەگەڵم کرێکارانەیەکە باشە خانەنشینیان ناکا کاک ڕنج ئەم حکوومەت ئەم کرێکارانە دەستەبەر ناکە کاتی ئەم کرێکارە وازێریە کاتیم کرێکارە دەرەکرێ کاتی یعنی حکوومەت خۆیشی لە کەرتی گشتیشە بێمافیەکە جێبەجێەکە نەکەر کەرتی تای نەیکردووە من بە بەڵگە پێتەڵم لەو سنووری چالاکی ئێمە لەو کارێکی ئێمە ئیشتیاکەین ئێستا لە بەڕێوەبەرایەتی ئێستا شتێکی قورسە بۆ نمونە سەعاتی کار و بۆ حکوومەت خۆ حکوومەت بیەوێ هەموو شتێکەتوان ئەوە نشتێکی قورسە بڵێ پشووەکانیان بنێ ئۆفەکانیان بنێ سەعاتی کاری زیادیان پێ حساب بکەن مەیان چەوسێنەوە کە مناڵەکانی پشووە دایکەکە بۆ پشوو نەبێوەکو ئەو وڵی ڕسمی وڵاتەکەی ئەگەر احترامی پەرلەمان ئەگرن ئەمە پەرلەمان کردوێتی بە پشووی فەرمی وەنیە کاکڕنج من ئەڵێم حکوومەت چۆن بۆ ئیجرعاتەکان بۆ ئەو ئەستۆپاچی جەنابی وەزیر باین کرد کە خۆی لە خەمی کرێکار داوای ئەوەی کردووە هەر پرۆژەیەک هەر کارێک هەر مرۆڤێک هەر کەتێکی بچووکیا مامناوەند گەورە داوای توا مۆڵەت بە باو قسەی بتاکەم داوای ئەستۆپاچی لێکن خۆم و ئەساتەکانی تریش ئەتوانن خۆ ئێمە داوامان کردووە وتومانە داوای ئەستۆپاچی لەم خاوەن کارانە بکە بڵێ پابند بووە بە سەلامەتی پیشەیی لە شوێنکارەکە فەرموو براجان من دەستخۆشی لەسەر جەمیوانەکان و وەزیر و کاگنۆزاتوانەکەم بە خێراتنیانەکەم بەنسبەت دەم تەوەرانەوە ئێمە من لەسەر تەوەری کرێکارانی بیناسازی قساکەم وەزیر جەنابی وەزیر لێرەیە یاسایەکەیە ئەو کۆمپانیانەی کە لە هەچ شوێنێکە کارکەن ئەبێ لە سا هەفتا بۆ سا هەشتای کرێکاری مەنتیقەکە بێ ئێستا بۆ نمونە زۆر کۆمپانیامانەیە کرێکاری بیانێنن بەڵام من دەستخۆشی لای کوێستانخانەکەم خۆم 2000 چوومەتە هەولێر لەگەڵ دانیشتوم ئەگەر ئەم شتانە بگاتە بەردەسی ڕاستە ئیشی لەسەرەکە بۆ نمونەمە 12 کرێکارمە نەبوو لە گرین عێراق یاسای کاریانە بوو پارەمان بۆ وەرگرتوونەتەوە مەجموعەیە کرێکارمان نەبوو لە قسخانەی شەید شەوکەت لە سەیسایاق پارەمان بۆ وەرگرتوونەتەوانەیە بەنسبەت کارگەکانەوە ئەم کارگانەی لە دەوروبەری بازیانەوەوانە کردویانە بە معسکەر تاریخ یعنی هەر وەک معسکەر وایە خۆی بە پێی یاسا ئەگەر 700 کرێکار لە شوێنێکە بێت ئەبێ خەسخانەیەکی بچووکی تیا بێ بۆ تەندروستی بەڵام وەرە من تعدای هەموو معمەلەکانەکەم تیایی نییە ئایا 6 لە فافیتیایە دە 12 حەبی پاراستۆلی تیا ئەم شتانەی تیا من خۆم وەک ڕێکخراوی کرێکارانی بیناسازی سەردانم کردە سەردانی مەیدانی تیایی نییە زەمانیان ناکەن اینجا بەنسبەت کرێکارانی ژینگە پارێزەوە بەجارێ 20 کرێکار چی کرێکارە خەنە گەڵابەیەکەوە سوکایەتیان پێەکەن شوێنی حەوانەوەیان نییە من تێکەڵاویانم موچەکانیان بە سێمان جارێنێ لەم ڕۆژانەیە لە پشتی ناوچەی پیشەسازیەوە کۆمەڵە کابینەم بینی وەکو جەهەنەم سوور بوو بۆەوە وتیانەوە هەنێک کرێکاری ژینگە پارێز لەواژین لە ناو ئەوانەیە کاک ڕەنج باوەڕێ بێ من تێکەڵاویانم سەردانیانەکەین من وەک ڕێکخراوی کرێکارانی بیناسازی مەعاناتی کرێکاران من نەیزانم من تەمەناوەکەم کوێستاخانەڵێ لیژنەمانێ و لیژنانەی کە لە سندیکاکانەوە دەرەچێت ئایا سەردانیە و شوێنی کارانەکە بۆ نمونە کۆمپانیایی قەیوانە کۆمپانیا زەبەلاعەکان 700 کرێکاری تیا ئایا خەسخانەیەکی تیایی نییە ئەسا کرێکارەکەوێتە خوارەوانەیە تووشی ڕووداوە بێ هەتای گەینتە قسەخانە تیایی نییە ئەمسانەی تیانە من کاک نەوزاد فەرموو دەستان خۆش دیێرە من ئەمەیە لە قسەیەکی بڵین کاک چالاک و دەست پێ بکەم واقعان ئەو کێشانەی کە ئیمڕۆ لە سەبارەت بە کرێکار و مافی کرێکار و ئانە کە دروستە بێ هەمووی دەگەڕێنەوە بۆ حکوومەتی کوردستان هەر بۆ دەلیلەی کە
هەرچۆن لە ئەوەی کە ئێمە گە سەیری ئەو بکەین بۆ نمونە لە ساڵی 92 ئێمە هینێکمان هەبوو بەڕاستی بە ناوی سندیکا ئەوانە دروست بوو تاکو ئێسم سندیکای هەر لە 92 لە عقڵە بەریەکەی و دوای بۆ بێکێتی و پارتی تا سەیژ ئاڵگۆڕێک و نە هەڵبژاردننی کردووە نە نوێنەرانی خۆ هەڵبژاردن من ڕێزمێ بۆ کاچەلا قەستم شتی شخصی نییە بەڵام وەکەوەی کە بەعام قسە دەکەم و ئەوانەیشی کە بەڕاستی کە داندێن لەوانی کە سەرۆکی سندیکاوە ئەنجام دوایە بەس بە خەباتی سندیکایی مەدەنی واقعی ئەمە چارەسەرین گەورەترین کێشە لە وڵاتی ئێمە ئەوەیە هەر چۆن دەڵی ناوچەی سەوز و زەرد کرێکارانی شیان ئەوە دابش کردو بەسەر بەڕاستی نوێنەرانی خۆیان یاعی من بە دەلیلۆ پێ دەڵێم لە بەڕێوەبەراتی کارەبا ئێمە هینێکمان دروست کرد کە پاسەکانیان بۆ لە قالەوە بۆ کاتە بەڕێوەبەراتی گشتی کارەبا لێوەمان کرد سندیکا دژایەتی حرەکەی ئێمەی کردووە لێوێ نەک ئەوەی بە قازانجی ئەو حرەکە ئیش بکە بۆیە بەڕاستی من ئەوەی کە تۆ ئیشارەت بە قسێدا دقیقەن ئەو وەزعی کە ئێستا لە کوردستانە ڕووەدا بەعام کە دەڵێ ئەندازارێک 150,000 دیناری بۆ ئەوەکە ئەمە ئەومان پێ دەڵێ بەڕاستی ئەم وڵاتە بەرەو ئەوە دەڕوا کە ئەمە چارەسەر تایبەت چی بەسەر چۆنە ئەمە سیستەمێکی ئۆلیگارشی خێڵەکی ئەگەر ئێمە سەیرێکە خاڵ نەوزات بەس ئەوم جواب بەرەوە بۆ نمونە ئەگەر کرێکاری ناوخۆ ئەمە حاڵی بێت ئەبێ ئەجنەبیەکی بێ پشت و پەنا لە وڵاتێکی هێژارەوەتوە چی بەرامبەر بکرێت ئێستا ئیشارەت بۆ دەدەم ئەوەی پێمان دەڵێ خوێندن کەوتۆتە ژێر پرسیارەوە بۆ معنایی کە کەسێک زانکۆ تەواو دەکا مناڵەکەی من مناڵەکەی ئەو هەمیشە بێ ئومێدە و لە ماڵۆدانیشی و بێکارە و بکاریش دەستکەوێ بە 150 وا گەر کچێکیش بێ بچێتە ناو مارکێتێکەوە من برادێکم هەیە دەڵێ کچەکەی هەردووە لە ڕێی برادێکم تەمەن پێگەشتووە نردوێتی بۆی کاری دەستکەوێ 5 جار لە ئیشەکات و دەڕۆڵێ بچڵێ منیان بۆ ئەوە ناوێ کاکە منیان بۆ کار ناوێ منیان بۆ شتی تر ئەوێ یعنی سوکاتی دەکرێت بە ئینسانەکە لەم کۆمەلگایە بۆیە حتا ئەوەی کە ئیشارەت بەوە دەدرێت کە هەڵێ کرێکار بێدەنگ گەوران تۆ ئەگەر لە وڵاتێکە کە بەڕاستی کە کار دەست ناکەوێ سەرنجامەوەیە کە هەموو شتە قوبوڵەکەی و ناچێت بەڕاستی شکات بکە گرێ بەستی بکات دەستە بەرەی کۆمەڵاتی بکە بەو دەلیلی کە کاری دەست ناکەوێت ساڵکەی سێگلایی نابێت نابێت یعنی ئەو مەبەستم ئەزانین چۆنە ئەو هینەی تۆ زۆر دقیق بوو ئەوی کە بەڕاستی کاک ڕەنجەوەی ئەو 150 خوێندن کەوتۆتە ژێر پرسیارەوە ئیمڕۆ لە وڵاتێکە ئەژین ئێمە بەڕاستی وڵاتێکی ئۆلیگارشی و کار بۆەوە دەکا کە کرێکارێکی وشیار ئامادە بەکار کە خوێندکارە کاری دەست ناکەوێ بەڵام دزگەل بەڵتەرچی و شەقەڵە هاوێژ حتا زۆر جار قیادین یعنی ئەم وڵاتە ئەمەی بەرهەم هێناوە بە تەریخی دەسەڵاتی کوردی هەفتەی پێشوو بەرنامەیەکم هەبووە کاک نەوزات سەیریکال ئێمە قسە لەسەر جەوهەری مەسەلەکە بکەین یەکێک لە مشکلەکان چییە؟ مەسەڵەن تۆ خۆت لە تەمەنی تۆ خەڵک نییە تەخەڕوجەکە لە هەندێک بەش ئێمە ئەزانین بەشی هەموو شەرق الأوسەط کاکە ئێمە پسپۆرمان لەم مەجالەیە پێکێنا ئەوە دکتۆر ژیا دکتۆرە ئەوە جەناب دکتۆری کاکە پیشە گۆڕاوە کۆمەلگا گۆڕاوە کۆمەڵی اختصاسەیە پێویست نەماوە بۆ ئەم قوربە سەرەکەی تۆ یەکەیتە بەتاڵ و شەهادەیەکی تێ و ناکارایشە و بێجگەلەوە بەپی یاسای کارەکەی وەزارەتی کاری وڵاتی ئێمە بەڕاستی هەموو کەسێ مافی تەطویر و گەشەپێدانی هەیە کوا تەطویر کوا ناردنە دەرەوە کوا بەرزکردنەوەی توانای تەکنیکی من ئەمێت بەسخوا بە حەقم بیتێت تەواو قسەکان تەواوکەم هەر ئەوەی کە بڵێن کوێسان خان ئیشاردی پێداوەکو وەزیر و کاگەوانە وەکو حەبرالوەرەق باشن بەڵام ئەم وڵاتە بەڕاستی لە قازانجی کۆمپانیاکان ئیشەکرێت یاعی من هاوڕێم ئەوەی کە باسی ئازارت کرد کە زۆر ئازاریان عوسمان زیندانی گرتێکی ڤیدۆیی بڵاو کردەوە بڕوا بکە لەو شوێنەدا نەک حەیوانی تیاناژی یاعی حەیوان قاتێکی چلنهۆمی سەرمایهدارێکی زەبەلاح باشە نتوانێت شوێنێک دابین کا بۆ کرێکاران تەسەور بکە کاک ڕەنجاعی نییە بتبینە گریانت بۆ هات ئەوە نییە ئەو گردە ڤیدۆیە وە دەوایە بەڕاستی سندیکایەکین وەزیر خۆی بڕۆشتایە بۆ ئەو شوێنە بە ئەو گردە ڤیدۆی ئەوە نائینسانێ توخوا با قسەکەم
تکایە بە ئەو ڕاستکردن ئەو گردە ڤیدیۆی هاوڕێ عوسمان کردێتی ئەوە گردە ڤیدیۆی هی سندیکای کرێکاران هاوڕێ عوسمان سەرۆکی سندیکای بیناسازیە لە لەقی سلەیمانی لای ئێمە بۆی بە ئاراستیش کیانە ڕۆیانی کرێکە ئەم کارە ئەو نهاتە قسەکانی تۆ دوایتوانی ملا حەزە بنووسە کاک چالاکە توانین دەجوابیتەوە بەرحاڵ ئەوەی کە من هینی ئەو ئەەکەم لە وڵاتە سەیریکە کاکنێ با لە سەرینەکە من حەزەکەم زانی من نە سانسۆری تۆکەم بڵی بەڵتە چی و نازانم چی ومشتانە بەس ئەمەنە لەم نوع قسانە کراوە من ئەمەیە باسی مافی کرێکار بکەم من بۆ نمونە ئەتوانم یعنی من ئەزانم تۆ بە دوای ئەوەنیت پیاوێکی واقعیشیت یعنی با وێنە گەورەکە هەمووی ئەمە نامانگەێنە گەورە خەڵک زۆر بەم قسانە بوو بە پەرلەمانتار خەڵک زۆر بەم قسانە حیزبی دروست کرد ڕەگەڵ ڕێزمامە بەسم تۆ نییە بەس هەدەفەکە ناپێکە سپیسفیک وێنەکە لە سەرتاوتم لە بری قسەی گشتی ئەمە لەوانەیە مە بەسم قسەکەی تۆ نییە دەغدغی عاتفی خەڵک با پێی خۆش بێ بەس من ئەڵەم کاکە دوو ڕۆژی پشوەکەی بۆ جێبەجێ بکە کرێکاران ئەوی بۆ منیان نردووە ئەوەیە نەیانوتووە پارتی و یەکێتیە ڕوخێنین و حکوومەتی کوردی نازانم نەیانوتووە گۆڕان والێکەین و نەوەی نوێ والێکەین و یەکگرت و وتوانە کاکە بێ زەحمەت دوو ڕۆژە پشوەکەم بەرێ مافەکەم بەرێ بێ زەحمەت نەچەوسێنرێمەوە بێ زەحمەت ئەوەی کە جەنابی وەزیر فەرمووی سەعاتی ئیزافەکەی بۆ حساب بکرێ دەستەبەری کۆمەڵایەتیەکە حساب بکرێ بەپێی قانون مینیمەم و مەکزیمەمی موچە چەنە دابین بکرێت ئەمەیە خەڵک چی کار ڕۆژۆک نوکتەیەەوە دەگای خۆپاڵاوتن داخرایە دوێنێ مەبزەکەم قسەم لەسەرەوە بەسم تۆ قسانە کرێکار ئەمەی لە من عفونکە عفونکە وەکو نوکتەیە من ئەستان یانی حەزەکەم هەر بۆ تەنمیح وتم دوو لە ڕووی تۆ عفونکە بەزەونە من هەر بڕوان بەم سیستەم و دەسەڵاتە نییە و ئەمتی بۆ گەنی کردووە 33 ساڵە بەسە بۆ گەوجاندنی خەڵێکە هەیە لە چاکەڵی زیاتر من دەسەڵاتی خەڵکە لە نوێنەرەکانی خۆیەوە خەڵ خۆی توانێ نوێنەرانی خۆڵژێ نەگەمە 33 ساڵ بەسە بۆ گەوجاندن من ئەفمکە بۆی باسی هەڵبژاردن نکەمانە بەڵام ئەستی مۆزوعەکە لێرا چییە یانی کرێکاران ئەبێ بەڕاستی وشیار بنەوە یانی بۆ نمونە یانی تۆ ئەوەی کە کۆسانخان و ئۆباسیەکە لیژنە و لیژنەکاری و ئەمانە دادی ئەمە نادا دەبێت کرێکاران خۆیان ڕێکخراو بکەن یانی حتا خودی ڕێکخراو بوون ئێستش ئەوەی کە بینین من لە هەولێرش کاکشالاک لێوێ بۆمانە یانی سەرۆکەکەی پارتیە و جێگرەکەی یەکێتیە ئەمە سندیکای هینەکان ئەبێت تەجاوزی ئەمە بکرێت ئەبێت نیشان نەکردووە نانکردووە لە 92ەوە یانی لە 92 هیچ هەڵبژاردنیان نەکردەوە خوا سەپانەوە بەسەر ئینەکە و هەر چۆن هینی پەرلەمانی و ناوچە دابشکردن سندیکا شەراوای بۆیە تخوا یەک عفم کە من داوا دەکەم بەڕاستی ئەوەی کە ئەمێتەوە مەسجەکەم گێنم ئەبێ کرێکاران و ئێستا بۆ نمونە بۆچی کرێکاران حەقی خۆیان نەبێت حتا ئێستا تۆ گوێ لە ناگرێگەر هینی سەربەخۆی خۆ دروستکە حتا لە قانونکارە هاتووە کە تۆ لە 50 ئەوەی قانونکارە کۆنەکەش لە 50 کەس بەرەو خوار ئەتوانن هینی پیشەی سندیکای خوان دروستکەن بۆیە من بەڕاستی من تەکید لەسەر ئەوە دەکەمەوە کە کرێکارە ئێستا بۆ نمونە لە ئەوروپا ئەمان باس لە بازاڕی ئازاد دەکەن باسی چی دەکەن خەو بۆ دەبینم کە بەرەو غەرب بوو بەرەو ئەو نەزمینۆی جیهانیە بڕۆن بەڵام ئەبینین کە لەو ئەوروپایە کە باسی بازاڕازەکەن سندیکای ئازادەیە بۆ نمونە مەسیحیەکان لە ناو کرێکارانە سندیکای ئازادیان هەیە قەومیەکان سندیکای ئازادیان هەیە چەپەکان سندیکای ئازادیان هەیە یانی سندیکا حەقێکی مەشروعە لەناو ئەو ناوەندا ئەگەر پێش سندیکاش دروست بێ باشە کە دیفاع لە خواستەکانی کرێکارەکە کابراایکی ئیسلامیە ئەڵێ من سندیکای ئیسلامیم هەیە بەڵام لێرە هەندێک ڕێکخراوی ناحکومی هەیە وەکەوەی تۆ بەڵام حزبیش نەبن و بەڵام ئەمان هاتوون ماوەیەک 5,000 دینارەکانیان بە زۆر لە ئێمە وەرەگرت لە کارەبا ڕۆژە لە ڕۆژان لەسەر ئێستا بۆ نمونە من تەکی دەکەمەوە لە کاکچالاک مامەستای زانکۆ هاتوون بۆی قسە لەسەر دەرفەتانێ ئێوە کارامێکی حکومین یا کرێکارن ئێمە حکومین و من هەڵسوڕام من ئەزانم مەبەستمە هاوپشتمان بێ هاوپشتمان بێ من هاوپشتی مامۆسایانی ناڕازی بووم من هاوپشتی خۆپشاندان بووم بۆ ئاو من هاوپشتی فڵان کەس بوو لەسەر شەقام بۆ ژیانێکی کرێکار و فەرمانبەر ئەمەیان لە من ناوێ هێشتا جوابی پرسیارەکانم بۆ وەرنەگرتوون ئەگەر کەرتی تایبەت ڕێک نەخێن بەڵێ
باشە بەسەر من ئەمەوێ بە تەفسیل باسی کرێکاری بیناسا چونکە کاگرنج خارمەتیم بە ئەم بە ڕێزانە هاتوون پرسیاری دڵیان بکەن منی جوابی بەمەوە من ئەمەوێ لەسەر کرێکاری بیناسازی قسەیان بۆ بکەم و وەڵامیان بەمەوە چونکە ئەزانم ئەمانە لە هەموو کرێکارێک زیاتر چەساونەتەوە پێیان ئەڵێم کە چیمان بۆ کردوون وەچیان بۆەکەین بەڵام تۆ بێی باسی بەڕێوەبەراتی کارەبا بکەیت و باسی زانکۆ بکەیتونە ئەمە بەلاڕێبردننی بەرنمەکەتە ئەنجا من ئەمەوێت جوابیان بەمەوە باشە دەرفەتە دەدام بە جەنابە دەستم پێکرد دەرفەتە دەدام بەڵام قەوز من هاوڕێم کاونسفا لێرەیە کە بە توولی ئێمە بە توولی من هاوپشت و هاوخەباتی ئەم بیناسازیە بووم کە سربەخۆنەوان هەمیشە لەگەڵیان نابووم و هەمیشە لە ئازارەکانیان نابووم ئێمە بەبەسمە ئەزانی بەرنامەکە بەلاڕێمە بە ئوستازی ئیجازە بە کرێکاری هاتوونەتەیە دیفاع لە خواستی بیناسازیەکەم چۆن مافی ئەوە دەیەبی خۆ بکەی بە خاوەنی کرێکار سندیکاش مافیەوەی خۆی بکە بە خاوەنی کرێکاری و بەیاسەیریکە لە بەرنمەیەک لەسەر سندیکا و شتەکان ئەوە بەخوا دەرفەتە نایم بە یارمەتی و قسەیەکی هینی نەکردووە حەزەکەم زانی لە دنیادا لە ناو مجتەمەعی مەدەنیدا سندیکا چەند دەسەڵاتی تەنفیزی موهیمە لە دنیای دیموکراتیا ئەوەندە سندیکا ڕێکخرا موهیمە خۆ کابرا کفری کردووە ئەڵێ هەڵبژاردن ناکەن ئەڵێ ئەوەنەی نوێنەری پارتی وەکێتی نوێنەری خەڵک وەڵا زۆربەی خەڵک ڕای لەسەریەوە نەخێوانیە وەڵا زۆربەی خەڵک ڕایەوە کە هاوڕێ عوسمان ڤیدیۆیەکی بڵاو کردو نوێنەری چەپەکان و حیزبی شوعیە لە سندیکای کرێکاران هاوڕێ عوسمان خۆشی لە زۆر شتا ڕای لەگەڵەوە خات و دکتۆر ژیا من تۆ وەکو مامۆستایەکی زانکۆیەناوە سەردانی مەیدانیت کردووە لێکۆڵینەوەی تیۆریشە کردووە ئەگەر ئەم مەسەلانە یەکلا نەکرێتەوە نەخرێتەوە سەر سکەکە بازاڕی کاری ئەم وڵاتە بەرەو چۆچە و ئەوەی کە تۆ بینیوتە چییە؟ طبعا دەست خۆش بێ کاگرانج بەڕاستی بەرنمەکە بەرنمەیەکی گرنگە و منیش ئەو قسانەی کە ئەیکام هەمووی لەسەر بنەمای ئەو توێژینەوە زانستیانە بووە و ئەو داتا و زانیاریانش بووە کە دەستم کەوتو ئەگەر چی زۆربەی زۆری توێژینەوەکان زیاتر پەیوەندی بووە بە ڕێگەزی مێوە یعنی زیاتر بۆ کێشانەی کە ئەو بەڕێزە ئاماژەی پێکرد بە کێشەکانی ژنانەوە بۆ لە بواری کارە ئیتر کەرتی حکومی بەیان کەرتی تایبەت بەیان تەنانەت ئەو کەسانەی کە کاری بڵین سربەخۆ ئەکەن بەڵام من ئەمە پێشەوەی قسەکانم دەست پێ بکەم لەبەرەوەی هەدەفی بەرنمەکەی بەڕێزەوەیە کە بگەیتە نەتیجەیەک یعنی هەنێک قسە هەیە ئێمە هەموو جارێک دووبارەیەکەینەوە بەڵام زۆر جار بەرنمەکە کۆتایی پێ و نەتیجە دەست نەکەوتووە من اقتراحێکەکەم ئەگەر بگونجێ ئێمە وەکو بەشی کاری کۆمەڵایەتی ساڵانە لە ساڵی 2010 کۆمەڵێک بڵین دەرچوومان هەیە و ئەم دەرچوانە بەشێکی زۆریان تەخەڕوجیان کردو تەعین نەبوون و ئێستا ئێمە کێشەی بەڕێزی ئاماژە بە هەنێک لەو پسپۆریانە کرد کە ڕەنگە لەم سەردەمەیە گرنگ بێ ئێمە یەکێ لەو بوارانەی کە ئیشی تیاکەین بواری بڵین ئەوەی کە پێوترێ کارگە و کۆمپانیا و ئەو شوێنانەیە کە تا ئێستا هیچ بڵین دەرچوویەکی کاری کۆمەڵاتی ئیشیتیانە کردو لە کاتێکە هەموو ئەم کێشانەی کە بەڕێستان باسیەکەن ئەکرێت لە ڕێگەی ئەوەوە ئەگەر نوێنەری وەزارەتی کاروباری کۆمەڵاتی بێ لەم شوێنانەدا بمەزرێ لە ڕێگەی ئەو راپۆرتە ساڵانانە کە پێشکەشیەکە هەموو ئەو کەم و کورتیانەی کە هەیە ئەتوانێت بەرزی بکاتەوە بۆ وەزارەت نەک لە بری ئەوەی کە وەزارەت چاوەڕێی ئەوە بێت کە کەیسەکان پەیوەندی پێوە بکەن یان کێشەکان بچێتە بەردەستیان ئەمان ئەتوان لە ڕێگەی ئەو راپۆرتە ساڵانانەی کە پێشکەشێکن هەرچی کەم و کورتیەک لەو کۆمپانیا هەیە لەو کارگەیە هەیە هەموو ئەو کێشانەی کە بەڕێزیان باسییان کرد کاتێکی زۆر بە کەسەکان ئیشیان پێکا لە مقابلی داهاتێکی کەما لەوەی کە نادات پەروەریتیایە لەوەی کە مافەکانیان ئەخورێ ناتوانن تەنانەت دیفاعیش لە خۆیان بکەن ناتوان کەیسەکانیان بەرنە دادگا لە ترسیەوەی کە کارەکەیان لە دەست نەچێ ئەکرێ هەمووی لە ڕێگەی ئەمانبینی لەو زیارە سەردانە مەیدانیانە تا زۆر برینداری کردی وەکو تۆژەرێک وەکو توێژەرێک من ئەو توێژنەوانی کە کردومە زیاتر پەیوەندی بە ئاسایشی پیشەیەوە هەبووە کامەیەکێکە لەو بابەتانەی کە هەتا ئێستا ئێمە باەخمان پێنیاوە لە هەست بە دڵنیایی ناکەن کرێکارانی ئەمە بەڵێ هەست بە ئارامی و دڵنیایی ناکەن هەموو ئینسانێک بۆی کە بتوانێت تواناکانی بخاتەگەر بۆی کە بتوانێت داهێنان بکە بۆی کە بتوانێت ئیسیفادەی بەرهەمهێنانی زیاب بکە ئینتاجی زیاد کردو نەست بە دڵنیایی ناکەن سەیریکە کۆمەڵێک شت هەیە پێویستە هەبێت
لەو شوێنەیە تا کەسێک هەست بە ئارامی و ئاسایشی دەرونی بکات چکە کە هەستی بە ئارامی و ئاسایش کرد ئەتوانێت ئینتاجی بەرزکاتەوە یەکێ لەو شتانە ئەوەیە ئەگەر تو هەر لە ژینگەکەەوە دەست پێ بکەی ئەوە تا بەڕێستان هەموویتان تەکیتان لەسەرەوە کردەوە کە ژینگەکان سەلامەتی و تەندروستیتیانە یەکێک لە مافی کەسەکان ئەوەیە کە لە هەر شوێنەکە ئیشەکە ئەو شوێنە بەدڵی خۆی بێ هەموو ئەو پێداویستیانەی کە هەیەی لەو شوێنە بوونی هەبێ مەسلەی مەسەلەن ساردی و گەرمی و چوزانم ئەو مەسلەی سەلامەتی و تەندروستی و ژیانی پارێزراو بێ و تەنانەت یاساش کە ژیانی ئەپارێزرە پێویستە تیا هەبێ کە لە زۆربەی زۆری شوێنەکانە بوونینەوە ساعتی یەکێک لەو کێشانەی کە هەیە مەسلەی نادادپەروەریە نادادپەروەری تەنها لەوانە کە سەعاتێکی زۆر ئیشەکە لە مقابلی داهاتێکی کەمانە یەکێک لەو نادادپەروەریانەی کە هەیە ئەوەیە کە هەمیشە کاتێک کە مقارنە ئەکرێ بە پیاە بە چاوێک سیر ئەکرێ کە ئەم سبینێ لەبەروی زەواجەکە ئەم سبینێ مناڵێ بێ ئەم سبینێ ئیجازەی عمومە وەرەگرێ ئەمە گەر مناڵیش بێ ناتوانێت ئیشەکانی خۆی جاوانەیە ئەو ئیجازە و شتانی کە مافەکەت پێداون لە شوێنێ بۆ شوێنێک کە بە تەکید فەرقی هەیە بەڵام ئەگەر لە حاڵەتێکە تو ئەو تێڕوانینە نەگۆڕی بەرامبەر ئەم ژنە زۆرێک لە دەرفەتی کارەکانی لەدەسەیە وای لێت کارەکە ئەیرێ بە پیاەک نایرێ بە ژنێک یەکێ لەو شتانەی کە هەیە مەسەلەن بەکارهێنانی ژنەکانە بۆ هەنێک مەبەستی تر کە وەکو بە ڕێزان ئاماژیان پێکرد زۆر جار ئەو کەسەکە ئەم ژنە وەرەگرێت لەبەر کۆمەڵێک مواسەفات وەرەگرێت کە دوجار بەکارهێنێتەوە بۆ بازارگەرمی و بۆ هەنێک مەسائلی تر کە ئەمەش خۆی لەخۆیان بێڕێزیە کە بەرامبەر بۆ ژنە بێڕێزیە کە بەرامبەر بە کەرامەتی ئەو ژنە یەکێک لەو کێشانەی تر کە هەیە مەسلەی ئەوەیە کە پێداویستیەکان جیاوازە یعنی هەموو ئینسانێک کە ئێوێ ئیش بکە هەمووی یەک هەدەفی نییە ئەم هەدەفانش قابلی گۆڕانە تۆ یەکەم جار کە ئیشەکەی ڕەنە بۆ ئەوە ئیش بکەی کە بتوێت داهاتێکی دەست بکە پێداویستەکانی خۆت جێبەجێ بکەی بەڵام ئەم با بڵین ئەم پێویستیانی تۆ گۆڕانکاری بەسرە ئەم شوێنەی کە ئەو کرێکارانە ئیشی تیاکەن ئێحتیمامی بۆ نەیەوە کە پێداویستی هەموو کەسەکان وەکو یەک ڕەچاو بکە ئێحتیمامی بۆ نەیەوە گۆڕانکاری بکە بە جۆرێک کە ئەم کەسە پاڵنەرێکی بۆ دروست بکە حەس بکە زیاتر لەو شوێنە ئیشواکە ئەو هەموو نادادیە هەیە نەچەند بۆ نمونە سکاڵا بکەن یەکێ لەو کێشانەی کە پەیوەندیدارە بە ژنانەوە ئەوەیە کە زۆر جار هەلی کارکردنی تری دەست ناکەوێت یعنی ڕەنە ئەگەر پیاوەکە لەو شوێنەیە کارەکەی خۆشی لەدەست بە دەرفەتی ئەوەی هەبێت کە خۆی بچێت لە دەرەوە عربانەیەک هەبێ یان شتێک هەبێ بتوانێت ئیشێکی خۆی بکە ڕۆژانە ناوزڕاندن و شتیش ویستم باسی ئەو بکەم یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕوو ژنانە بێتەوە ئەوەیە کە ئەم دەرفەتەی نییە کاگەر ئەم کارەی لەدەستدا بتوانێت بە ئاسانی کارێکی دەستکەوێت ئەمە یەکێکی تر لە حاڵەتەکان ئەوەیە کە زۆر جار توهمەی بۆ دروستەکرێ وای لێ ئەکرێ لەگەڵ ئەوەی کە مافخوراوە ئەسڵان وەکو تاوانبارێک سیرەکرێت و کاتێک کە ئەچێتە دەرەوە کۆمەڵی قسە و قسەڵۆکی لەسەر دروستەکرێت کە ئەبێ بە هۆکارێ بۆ ناوزڕاندن نەسەن بەپێی یەکێک لە مادەکانی یاسای کار هەر ژنێک تۆمەتی بۆ دروست بکرێ هەر ئینسانێک کە لە دادگا خاوەنکارەکە نەیتوانی سپاتی بکە ئەبێ قەرەبووی بکاتەوە و پارەی ئەو فترێشی باتێ و بۆشی نییە دەری ڕاستە بەڵام ئێستا ئێمە باسی ئەومان کرد کە زۆربەی زۆری شتەکان لە یاساکانە بوونی هەیە بەڵام توانای جێبەجێکردنەکەی تاچەنە ئەوە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە ئایا تا چەند ئەتوانرێت ئەو مافەی بۆ بگەڕێنرێتەوە کاک دکتۆر ومێت ئەم پرسیارە زۆر بەلامەوە گرنگە خۆتەزانی کردی گشتی توانای لە خۆگرتنی هێزی کاری نەماوە ئەوەی کە حکوومەتێڵێ کردی تایبەتی ژوابێ بازاڕی کار چی لێدێ لە وڵاتە دەست خۆش کاگرن سپاس بۆم دەرفەتە وەڵی من حەزەکەم تعقیبێکم هەبێ لەسەر قسەکان طبعا بۆ من هەموو ئەو بەڕێزانی کە باسی دۆخەکەیان کرد بەڕاستیی تازەیتیان نەبوو ئەوەیە کە ئیبینین ئەوەی کە خۆشمان من وەک توێژەرێ لە مەجای قانونی عملە کە توێژینەوەم هەیەەوە دیراسی مەدانیم هەیە لە بوارێ یعنی ئەکرێ بڵم زیاد لەوەشمان بینیوە کە هەیە ئەوەی بۆ من جێی سەرسوورمان بوو بەڕاستی قسەکانی جەنابی وەزیر خاتووکوێستان بوو کە جەناب لە سەرەتا ئاماژەت پێدا وتی خاتووکوێستان لەوە گەورەترێکە لێمان نیگەران بێ لەبەرەوە دڵنیام خاتووکوێستان بەم قسانە نیگەران نابێ یعنی بەڕاستی لە قسەکانی خاتووکوێستان ئەوەی کە باس کرا بۆ ئەم دۆخە ناهەمواری کە هەیە من سێ خاڵم ئیستنتاج کرد کە بەڕاستی هیچی نابێ بە پاساو یەکەم خراپی یاساکان یا با بڵێن ئەو یاسانی کە هەیە و ئێستا یاسای بەرکارن لە ئاستی قۆناغەکەیان نییە دووهەم فەشەل یا خراپی ئەدای کابینەکانی پێشوو و سێەم ناهۆشیاری یاخود ترسی کرێکار لەوەی کە خۆی سکاڵا بەرێتە بەردادگای کار یا هەر شتێکی لەو جۆرانی لەم سێ خاڵەیە کۆبوو بەڕاستی منەڵە مەمە هیچی پاساو نییە
بۆم دۆخەنا هەموارە هەیە کاک ڕەنجەگەر یاسای ژمارە 71 ئێستا بەرکارم یاسا لە ساڵ 1970 دەرچووەوە لە هەرێما تا ئێستا بەرکارە من بۆ خۆم توێژینەوەم هەیە و مقارنی ئەو یاسایم کردووە بە یاسای ژمارە 37 ساڵی 2015 کە پێشتر نەبووە باوەڕتان بێ جێگەی باز نییە گۆڕانکاریەکان یعنی حەق نییە هەر شتەکانمان نەزەری بن ئەگەر ئێستا بین دراسەیەکی مەیدانی بکەین لەوانەیە کۆمەڵە تەلاعوب بە ئەرقام کرابێ تەنانەت ئەو پرۆژە یاسایی وەزارەتی کار جێگەی دەستخۆشیە ناڵێن شتی تازیتیانە بەڵام یعنی شتێکی ئەوەندە ئەو تۆیتیانە کە جێگەی باسکردن یعنی گۆڕانکاریشی زۆر جەوهریتیانە لەبەرەوە بەڕاستی پاساو نییە خراپیە یاسای ژمارە 71 جەناب لە سەرەتا ئاماژەت پێدا ئەگەر جێبەجێ بکرێ لەوانەیە لە سەدا 80 من ئەڵم لە سەدا 90 ئەوەی کرێکارەوێ ئەی هێنێتە دی خراپی ئەدای کابینەکانی پێش و پاساو نییە من خادوکێسان وتی کاری ئەمە 3 بەرامبەرە من ئەڵم 4 بەرامبەرە بەڵام لە کابینەکانی پێشوو هەر هیچ نەکراوە یعنی لەوانەیە ئەدای ئەم وەزارەتەش لەو ئاستەیانە کە ئێمە چاوەڕوانمانە کرد وەزیرێکی کار لە لایەنێکی بەرهەڵسکار کە ڕخنەی هەبوو لە کابینەی پێشوو ئێمە چاوەڕێی زیاترمانە کرد خاڵی زۆر گرنگ بەڕاستی کاک ڕەنجەوەی کە باسەکرێ مەسلەی ئەوەی کە کرێگار خۆی بۆ هۆشیار نییە بۆ گرێبەز ناکە بۆ ناچێتە بەردەمی دادگا ئەمە شتێکی ئاساییە چونکە یاسادانەر خۆی ئەمەی لێک داوەتەوە کرێکار لەم عیلاقەیە تەڕەفێکی لاوازە کرێکار نایەوێ و 150,000 کە شیر و داوی بۆ مناڵەکە ئەوەشی لە دەست ئەوەشی لە دەست بچێ بابگەڕینەوە بۆ خودی یاساکە مەسئولیەتی ئەوەڵ و ئەخیر لەسەر دام و دەستگاکانی حکوومەت ئەم یاسایە تەنفیز بکەن و بە تەحدید وەزارەتی کار یعنی ئەگەر بگەڕینەوە بۆ لە مادەکانی 100 بەدواوە لە یاسای کاری ژمارە 71 مەسئولیەتێکی ڕاستەوخۆ خراوەتە سەر وەزارەتی کار بە تەحدید جەنابی وەزیری کار و ئەو لیجانە تەفتیشانەی کە هەیە یعنی من سەیرم لێ دێ ئەڵێ بۆ کرێکار خۆی ناچێ بۆ دادگای کار ئەی بۆ لیژنەکە نانە عەفۆن خاتووکێسان بەس لە زمنی مناقەشەکانە ئەمە باسکرا یعنی لیجانی تەفتیش کە لە یاساکەیە باس کراوە لە مادەی بە تەحدید لە مادەی 100 هەر کاتێ سەرپێچی کرا بۆ نمونە لەو بڕگانی دانراوە لە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی جەنابی وەزیرە توانێ پرۆژەی کاردا بخە چەند پرۆژەی کاردا خراوە یعنی من سەیرم لێ دەخات کوێسان ئەڵێ کارمەندێکی ئێمە یعنی لێدانێکی باشی خواردو ئێمە مانگێ معالەجەمان کردووە یاساکەوان ناڵێ یاساکە ئەڵێ ڕاستەوخۆ تۆ توانی پرۆژەی کارەکە دابخەیوە وەزیر دەسەڵاتی زۆرە بە پێی یاساکەکەواتە توانێت جێبەجێ بکە مادەی 110 بە تەحدید خات و کوێستان وەکو وەزیر ئەتوانێت لەو پرۆژانەی سەرپێچیتە بە تایبەت سەبارەت بە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی بە بێگەڕانەوە بۆ دادگا قوفڵیان لێدا و دای بخە بۆ 3 مانگ دای بخە بۆ 4 مانگ بۆ 6 مانگ 4 شوێندا بخات کە کاک ڕەنج ساڵی پێشوو هەر دوێنێ و پێرێ ئیشی ئەو بینایەمان ڕاگرتووە کە ئەو کرێکارە بەروەتەوە بەس یعنی بێ ئاگایەکی سەیرە ئاستی پێویستانە تۆ خۆ تەڵی 5,000 کەیسم لە بەڵی خۆ خۆشەکەی بێکیشمان داخستووە هەر خۆ تەڵی 5,000 لە ئەسکاڵا یەک دانە و داخستووە کە پێرێک دانەمان باشە مادەمە هەموو دەسەڵاتەوە هەیە بڕوان پێ بکاتوانی زۆر شتڕێک زۆرمان داخسی ئەمە ئەوەی عەفەن لە ئاستی پێویستانە ساڵی پار لە پرۆژەیەکی ئەم شارە کرێن تاوەرەیە کسپار بوو کەوتە خوارە و کرێکارێکی تیامر وەکو حادیسەی کە کاکچالال کاکەسیانی هەر باسیەوەکەن کە خوانە خواستە ئەمرێ ئەی هەزاران کەس هەیە ڕاستە فیزیکیان نەمردووە بەس هەموو ڕۆژێکی مردنێکە معوەق بووە ئەی ئەوانە کاک ڕەنج بە دوواداچوونی ئێمە منم فەرموو کاکی من بەڵێ بە دوواداچوونی نافەرمی ئەمە تەبەن بە دوواداچوونەکانی مە نافەرمیە ئەوە لیژنەی تەفتیشە بێ بە دوواداچوونی فەرمی بکە دەرکەوتکەوە ئەم خاوەنی پرۆژەیە بە سوڵحی کۆمەڵایەتی پارەیدا و قەزیەکە حەل کراوە و دواتر دەرکەوت هەمان کرێنتاوەر لە پرۆژێکی ترا کاری لەسەر کرا کاری پێکراوەتەوە ئەمە لە کاتێکا عێراقی ئینزیمامی کردو بۆ معاهدەی حیمایە و تەمین الآلات ئەو کرێنتاوەرانە ئەو بەرزکەرەوانە کە لە پرۆژەکانی چەند دەسەڵاتێ وەزیرە توانێت جێبەجێی کا لەم قانونەیە ئەگەر بیکات زۆربەی شتەکان چاکە بێت نە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوێت نە مەحکەمەیەوێت
چەند سەلاحەتیە کاگرنج لەوە زیاتر چی کە مادەی 110 بە تەحدید لە یاسای 71 کە ئێستا وترێ زۆر بە کەڵک نایە منەڵم یاسایەکی زۆر باش ڕاستەوخۆ سەلاحیەتیاوە بە وەزیری کار بێگەڕانەوە بۆ دادگای کار مؤسسەی عمل دابخە ئەگەر مەرجەکانی تەندروستی یعنی ئێستا جەنابی وەزیر بەلای مەشروعێکا بڕوات مەشروعێکی سەکەنی کرێکارەکانی خراپ مثلەن بچێتە خۆیان نەبەست بێتەوە لە سەیفتیەوە هەتاوەکو نەبوونی شوێنی چارەسەر هەتا نەبوونی شوێنی خەو هەتا ڕۆژی پشوو جەنابی وەزیر خۆی بکا بە مەشروعێکە ئەبێ پشووی فەرمی بێت سەیرەکە لەوێ کرێکارەکان ئیشی پێکات و موافقەشی وەرنەگرتوون بە زۆرە ملێ ئەیان نێرێتەوە جەنابی وەزیر دەتوانێت مەشروع داخە بەڵێ ئەو قەزەی جەناب داماژەت پێداوتە بەلای کابینەیە کا ڕۆیشتم سوور بوو بۆەوە بەم هاوینە ئەوە نەبوونی مەرجەکانی تەندروستی و سەلامەتیە وەزیری کار بێگەڕانەوە بۆ دادگا توانێت قوفڵێکی لێ بدە یعنی زۆری ئەو سکاڵانە وەزیر خۆی بەبێ کەس ئەتوانێ بیکە بەبێ کەس باش ئەوەی کە وەزیر ئەتوانێت بیکات ئەگەر بیکات لە ساڵ چەندی ئەم مشکلانە حەلەبێکە هەموو ساڵیڵینەوە ناڵین لە سەداسە ئەم دۆخەی هەیە ینی کاکە خۆ لە ساڵ 50 ئەو مشکلانەیە زیاتر من ئەڵێم زیاتر من بۆیە بەڕاستی داوای لێبوردن لە خاتوو کوێستانەکەم وتم قسەکانی بۆ من جێگی یعنی ناکرێ وەزیر بەڕاستی سێری ئەو بکە لیژنەیەکی تەفتیش لێدانی خواردووە وەزیرە بێ دەسەڵاتی خۆی بەکاربێنێ لە ناو یاساکەیە هاتووە ئەگەر لیژنەی تەفتیش ڕێی پێنەدرا ڕاستە و خۆ لیژنەکە بەبێ گەڕانەوە تەنانەت بۆ وەزیری کار ئەتوانێ ئیستیعانە بکا بە هێزی ئەمنی ڕاستە و خۆ هێزی ئەمنی بەرێتە سەر پرۆژەکە و دواتر وەزیری کار پرۆژەکە دابخە و دواتر خاوەنکاری حالەی دادگا بکرێت چونکەوەمان بیر نەچێت زۆربەی قەزیەکانی قانونی عمل قەزەی ئیجرایی جینائین عفوان واتا قەزەی مەدەنینی ئەمە جیاوازیەکەی چییە یعنی زۆر بە کورتی قەزەی مەدەنی نازان بە ڕێزی ئاماژەی بۆ داڵێگەر کرێکارەکە خۆی قسە نەکا کوێ بیکە وانە قەزەی جەزایی لە قانونە هەرجی هەتێ علمی پێی هەبێ کە لە قانونەکە لیژنەی تەفتیش و وەزارەتی کارە ئەتوانێت سکاڵات تۆمار بکە ببوورە دکتۆر گیان ڕاددەگرم ئەگەر نەچمە لای کرێکارەکان وەکو لیژنەکەی جەنابی وەزیرم لێ داتایشی فەرمی هەبوو کاگرانجەگەر دوای ئیجازە بدەیت بەس هەنێکیانەڵەن دڵمان ناوە بینە ڕانی بەڕێز ئێستا ئاگەڕێمەوە بەڵێ بەڕزان جارێکتر سڵاتان لەبێ فەرم بەردەوامی لەگەڵتان مایک بە جەنابتانە بە خێراتی سەر چاوم زۆر سپاس کاگرانج بە خێراتنی هەموو میوانە بە ڕێزەکانەکەم زۆر سپاس بۆ هەمووتان بۆ ماندووبوونتان ئێمە وەکو کرێکار وەکو کەرتی تایبەت وەکو کرێکارەکان ئێمە هەموو حالێکمان لایە بەس ئەگەر بە شەرتێکەوە جەنابی وەزیر خۆی دانیشتووە بتوانێت هاوکاری ئێمە بکە خەڵک کە لە کەرتی گشتی ئیشەکە ناچێتە کەرتی تایبەت لەبەرەوەی کەرتی گشتی امتیازاتی زۆرە بەڵام کەرتی تایبەت هیچ امتیازاتێکی نییە جەنابی وەزیر ئەتوانێت بە قانونەکانی خۆی ئەو امتیازاتانەی کە کەرتی گشتی هەیەی بیا بە کەرتی تایبەتیش هەم لەبەرەوەی زەختی لەسەر حکوومەت کەم کاتەوە لەبەرەوەی خەڵک لە باتی بچێت لە کەرتی گشتیا ئیشکە ئاچێتە کەرتی تایبەت کابرا ئەمانە هەمووی ئەمانە ئەم برادرانی ئەمە هەمووی کرێکارن هەتا سەرەنێنەوە چنە قەبرەکەشەوە نەخانی خۆیان نەبینن نە بەدڵی خۆیان نەژین نە سیارەیەکی باشیان پێەیە نە ئەتوان بچن بۆ سەیرانێ نە ئەتوان سەفەرێ بکەن ئەمانە چین و ئەم چین و توێژە لە سا پەنجای چین و توێژی هەموو میلەتەکەن ئەمانە هەتا ئەمرن ئاواتەکانیان نایەتە دی بۆ لەبەرەوەی هیچ امتیازاتێکیان نییە چەندەها وەستامان هەبووە پێشووتر هەمویان نەزان وای لێ هاتووە پیر بووە خەڵک لە بازار خێری پێکردو یەکێک لەوانە کەمالە درێژ بەناوبانگە وەستا کەمالی بەنا هەمویانی ناسن کە مردووە خەڵک کفن و دفنی بۆ کردووە یعنی ئەمە ڕەوای حەقە خەڵک کفن و دفن بۆ پیاوێ بکە کە نیوەی شارەکەی دروست کردبێ یعنی ئەم شتانە جەنابی وەزیر چۆن دەسەڵاتی نییە جەنابی وەزیر گەورەترین دەسەڵاتیە لە وڵاتەکەیە ئەتوانێت ئەو هەموو قانونەکان ئەو بیگۆڕێ خۆ من ناتوانم بیگۆڕم ئەوە توانێ بیگۆڕێ ئەنجا لەباری کرێکارەکانەوە جەنابی وەزیر جەنابێ ئەتوانی ئەمر دەرکەی بۆ ئاسایشی سلەیمانی هەموو پڕۆژەکان کە پڕە لە کرێکاری بیانی بە دوواداچوون ناکەن ئاسایش بچن بیان گرن و بڵێن وەرن کاکە ئیقامەتان نییە چۆن لە وڵاتی منایژەکەی خەڵک بەبێ ئیقامە ناتوانێت ئیشکا کاگرنج ئەمە دەستخستنە سەر برینەکانە یەکێک لەو نوقتانە کە گەورەترین نوقتەیە
بەپەلا ئەبێ ئاگاداری هەموو ئاسایشەکان بکرێتەوە لیژنە دەرکەن ئاسایشەکان بەس لە هەموو کرێکارانەی هاتۆتەوە وڵاتەوە تەنیا یەک کرێکار لە ڕێگەی وەزارەتی کارەوە هاتووە یەک دانە یەک نەفەر بەڵێ یعنی وەزارەتی کار خۆی کرێکاری نێناوە بۆیە من ناڵم کرێکار وەزارەتی کار هێناوێتی نا ئەو کرێکارانە کە مۆڵەتی ئەوانیش ناتون بەبێ مۆڵەت یەد ئیشەکە بەڵام هینی نییە ئیقامەی نییە ئەگەر پێشی بڵێ ئیقامە دەربێنە دەری نایەنێ ئەگەر ئیقامەکەیان پێ دەربێن مەجبور ئەگەڕێنەوە بۆ وڵاتەکەی خۆیان چکە ئیقامەکە زۆرترەکەوێت بە پارەی ئەوان ئەو کاتە کرێکارەکانی خۆمانەکەوێتە ئیش لەو حاڵەت بەس بە ئەو پیاوە فەرموو بەخێراتی میوانەکانەکەم زۆر جا لێرە و لێرە باسی ناوشیاری کرێکار دەکرێت بەڕاستی کرێکار زۆر وشیارە ئەو باڵەخانە و ئەو بینایانە و ئەو سوورەی ئەو مەڕمەڕانی کە دروست دەکرێت هەمووی بەشان و باڵی کرێکار کراوە پێشنیارێکم بۆ بەڕێز وەزیر هەیە ئەوانی ناو بازار و کۆسەرە و شتانەکە دانێ مەکتەب تەشغیلێک دابنێ مەکتەب تەشغیلە دانێ ئەو کرێکاران لێ کۆ بکاتەوە هەم ظاهرێن دیاردەیەکی جوانی شەبێت هەم زۆر نێکی ناشرینی هەیە ئەو ئاناتوانێت دەستەبەری شام کات لەوانێ بەنسبەت کەرتی تایبەتەوە لەوانێت لە 100 نازان دوای جوابم باتەوە لەوانێت لە 100 خۆی دەستەبەر کردوێت چونکە ناتوانێت لە ساڵێکە تەنها 5-6 مانگ ئیشی هەیە ئەو ئیشەی کە هەیەی ناتوانێت دەستەبەری بکات و پارە بات زۆر سپاس با ئەو وەربگرم جەنابی وەزیریش دەرفەتێکی باشێ ئەو قسەی کردووە جەنابەت فەرموو وەڵام من تێبینیەکم هەیە بۆ جەنابی وەزیر کوێستان خان بەنسبەت کرێکارەوە سەرەکەی کرێکاری ئەم چێ شارێکە کوردستانیە باسی جنوب ناکەم لە سا هەشتای ئەجنەبیە ئێرانیە تورکیە سووریە کرێکاری خۆمان هەمووی بێ ئیشە هیچ ئیشێک نییە جەنابی وەزیر ئەتوانێت تێگەیشتی ئەم دیاردەیە کەم کاتەوە لەبەرەوەی کرێکاری ئێمەش کەوێتە ئیش کرێکاری ئێمە جاری وایە وەکو کرێکارانی بیناسازی جەنابی وەزیر لە ناوەڕەکە وتی ئیشم بۆتان کردووە لە ڕاڵێ بەرامەکە شێبینن ئێستا باگوێی لێ بگرین بۆ ئێوە قسەی تایبەتی ئەمە کەوتم ئادێرە خۆی مە پێمان ناخۆشنێ بۆ کەرتی تایبەت حەزەکەن چی زۆر زیاتریان بۆ بکرێت بۆ ئێوەش بە کەرتی تایبەت حسابن بەڵام کەرتێکی تایبەتی ناڕێکی خۆڕی ئێستا زلامانتیایە مانێک بەخوا دینارێکی بەیانێت تێگەشتی دەباگوێ لە جەنابی وەزیر بگرین وەزیر من حەزەکەم لەسەر بابەتی ئێمەش بڕۆ کە چی دانیشتوین لێرە لەوانەیە لە سا 60 کرێکاری حۆڕی ناوبازار دەستخۆش جەناب فەرموو جەنابی وەزیر من لە قسەیەکی سەرەتا کات چالاکەوە قسە دەست پێ یەکەم کەوتی بابەتی کرێکار تەنها پابند نییە بە وەزارەتی کار منەمەوێ بڵێم هەموو وەزارەتەکان پێکەوە پابندن ئەوانەی کە ئیژەکەن لە بواری بۆ نونە کشت و کاڵ کرێکارەکانی دامەزراندنی کارکردن بۆ دەستەبەری ئەبێ وەزارەتەکەی بەڕێزیان بێت دەستەی گەشت و گوزار دەستەی وەبەرهێنان هەموو ئەمانە دامەزراندن و هەنێک ماف و بە تایبەتی دەستەبەرکردنیان پەیوەندی بەوەوە هەیە کە چۆن ڕێنمایی و یاساکانی ئەمە جێبەجێ بکەن بۆیە ئەمە ئەبێ وازەح بێت قسەیەکی کاگڕەنج ئەڵێ زۆر ڕاستە هەنێک کەس قسە ئەکات بۆ ئەوەی کە دیفاع لە مافی کرێکارەکە بۆی ببێ بە پەرلەمانتار دوای خۆی هیچ هینێکی نییە لەو بوارەیە ئەمە بۆ کەناڵەکانی ڕاگەاندنی ژوایە کەناڵەکانی ڕاگەاندنیان هیچ نایڵنەوە بۆ کرێکار لەوەی کە دیفاعتان لێکەن وە کرێکارەکانی خۆیان دەسەبەر ناکەن کرێکارەکانی خۆیان دەسەبەر ناکەن غەدر لە کرێکارەکەی خۆیەکە لەبەرەوە ئەمە بۆ هەمومان وایە لیژنەم نردووە بۆ ڕوودا و پێشتر ساڵی 2000 شتێکی زۆر چاکە کردوانی تریشی بنێرە بۆ هەمویانم نردووە کەناڵێکم ماوە بە دادگا کەنیان هێشتۆ لیژنەکەمان بنێرن کەناڵێک کە هەمووتان زۆر ڕەنگە سەیری بکەن و خەڵک زۆر سیقەی پێبێمە بە دادگا ئێستا ئەمە بۆ هەمومان وایە کەیەتە سەرەوەی دیفاع بکەین ئەیکەین بەڵام لە عەمەلا چی ئەەکەین ئەوە گرنگە من ئەمێ باسی کرێکاری بیناسازی بکەم کە منکوبترینیانن ئەوانەی کە ڕەنگە کاک مستەفا
ئەو شایەتیە بە لە ساڵی 2012 کە یاسای خانەنشینی هەموار کرا من یەکێ بووم سەرسەختانە ئەو کاتە دیفاعم لەوە کرد کە ئەبێت یا ئەم یاسایە کرێکاری بیناسازی بگرێتەوە وە فراکسیۆنە کەشمان بەڵام بەداخەوەی مەکەمی نەبووین خراە دەنگەوە بە جۆمان نەکرا دوایی کە من هاتووم یەکسەر مدیر عامم بان کردو کاک عارفی کەوتومە ئەبێ ئەم یاسایە هەمواری بکەین یا یاسایەکی کە دابنین هەدەفی سەرەکی من کە پێم وتووە وتومە ئەوەیە ئەم یاسایە بێ خانەنشینی کرێکاری بیناسازی بگرێتەوە بەڵێ یاساکەمان بەو شێوەیە داڕشتووە کە ئەبێ کرێکاری هەموو کرێکارێک کە خاوەنکاری نییە نەک کرێکاری بیناسازی تەکسیەک کەسێکە بە تەنها ئیژەکە بێ ئەمانە هەمووی خۆی لە سا پێنجەکە بە حکوومەت لە سا دوانزەکەی وەکو چۆن بۆ فەرمانبەری خۆی لە سا دوانزەی خانەنشینیە ئەبێ بۆ ئەم کرێکارە کە خاوەنکاری نییە بیە بەڵام یاساکە نەگەیشتە پەرلەمان تا پەسەند بکرێ بەڵام من داواکەم کە پەرلەمانتارەکان سوێندیان خوارد یەکەم شت کە داوایەکەن ئەوە بێ کە یاسای ساڵی 2023 عێراق ئینفاس بکرێت چکە مافی زۆری لە خانەنشینی یاوە بە کرێکار جەنابی وەزیرزانم مەسەلەی پەسەند کرا بەس نەنێردرا بۆ قایع لە مەودەی درێژکردن ئەوە یاسای کار بوو یاسای کار سەرۆکایەتی پەرلەمان بە مەبەستە یا بێ مەبەست نەیناردۆ بۆ قایع دوایش پێم وتن هەر نەیان نارد ئێستا خۆمان وەک ئەنجومەنی نێرین یاسای خانەنشینی نەنێرا بۆ پەرلەمان لەسەر مەسەلەی کۆمپانیای بیناسازی من لە 2019 ئیشم کردووە لەسەر ئەمەی کە لە هەرێمی کوردستانیش چۆن تورکێک کۆمپانیایەکی هەیە بەس دیوار دروستەکە ئێرانیە جێ لێرە ئیشەکە کرێکارەکانی دایمیە بە زێرەوانیە پێیان وتیان چوومە دەستەی وەبەرهێنان پێم وتن کە پێویستە کرێکاری خۆماڵی ئیشی بینا بکە گەچکار بکە دیکۆر بکە بۆ هەمووی کرێکاری سووری ئێرانی تورکی ئەم وڵاتە کرێکاری خۆمان ئیشی دەست ناکەوێ وتی کە لەگەڵ وتی زۆر باشە من قسەیان لەگەڵەکەم جارێکە دانیشتینەوە وتی دوو هینیان هەبووە ئەو خاوەن کۆمپانیانە یەکەم کۆمپانیای نییەکە دامەزرا و کرێکاری بیناسازی هەبێ ئێمە ئیشمان لەسەرەوە کرد چۆن کۆمەڵی خەڵکمان بار کرد کە کۆمپانیای وا بکەن وتیان لە سەرەتایە دوو کۆمپانیا ئەتوانن کۆمپانیای وا دروستکەن چکە لە سەرەتایە زەرەرەکە ئەو کۆمپانیانە تیان قەیوان و کار ئەتوان تەسهیە بە خۆیان بن پارەی زۆریان هەیە کۆمپانیای وا دروست بکەن ئەو کاتە ئەمە ئەبێتە مۆدێلێک زۆر کەسی کە دروستیەکە بەڵام نەکرا خاڵی دووەمیان وتیان کرێکاری ئێمە تەبعا ئەمان ڕاز نییە گوایە ئەو مؤهلاتانەی نییە کە کرێکارێکی سووریا ئێرانیەتی وتمان ئێمە سەنتەری ڕاهێنانی پیشەیمان هەیە لە هەر دەی وەرشەی بیناسازیمان هەیە هەر کرێکا بێن ئەگەر دروستیەکەن کۆمپانیاکان بێن ئێمە کرێکارەکان چی پێویستەکە لە دانانی دیوارە لە هەموو شتەکان لە سنتەرەکانی ئێمە فێریانەکەین بڕوانامەشیانەینێ تایبەت بە کرێکاری بیانی طبعا کرێکاری بیانی بۆ زانیاریتان یەکەم دەستگای ئاسایش سەر بێ من نییە تاکو من توان فەرمانی پێ بکەم من کە ئەچم بۆ لای قایمقامی شوێنێک لە شوێنەکەشی دانانیشم چکە ئەزانم لە ڕووی پرۆتۆکۆلیەوە من ناتوانم لە شوێنی قایمقامەکەش دانیشم نەک فەرمان بەسەر ئاسایشا بکەم سەر بە دەستگای ئاسایشا هێنانی کرێکاری بیانی ئێمە نین وەزارەتی ناوخۆیە بە گەشتیت یا بە سەردانیت دوایی ئیقامەی ئێنێ ئیقامەیان هەیە ئەگەر ئیقامەکەی تازە نەکاتەوە غەرامەیەکەن من 4 ساڵە لە کێشمەکێشمام لەگەڵ وەزارەتی ناوخۆ کە کرێکارە بێ لە ڕێی ئێمەوە بێ ئێمە مۆڵەتی کاری بینێ ئێمە هەموو هینێکی بۆ بکەین بەڵام ئەمە نەکراوە بۆیە بڕیاری 172 دەرچوو بڕیاری 172 ئەم ڕێگەیە لە وەزارەتی ناوخۆ ئەبەسێتەوە یین خاوەنکارەکە ئیجبارەکەین لە 175 کرێکارەکانی ئەبێ کرێکاری خۆماڵی بێ ئەوەی کە ئێوە باسیەکەن لە کابینەیەکایە لە پشتی سیارەیەکایە
ئەوانن کە بەنافەرمی هاتوونە تەئەموڵاتە ئەوانەی کە لە ڕێی ئێمەوەیەت بە مۆڵەتی ئێمەیەت هەموو مافێکی پارێزراوە ساڵ چەند هاتووە ساڵی 2023 یەک کرێکاری پیاو لە ڕێی ئێمەوە هاتووە و مۆڵەتی کاری هەیە هەموو ئەوانەی کە هاتوون بیانین هیچی مۆڵەتی کاری نییە هیچی لە ڕێی ئێمە نهاتووە بە سەدان کەس هاتووە وەزیری ناوخۆ خۆی لەسەر تەلەڤیزیۆن لە 100,000 کەس هاتووە لەمە یەک کەسی لە ڕێی ئێمەوە هاتووە و ئێمە ڕاستە بەرپرسیارین لە بەرامبەر هەموو کرێکارێک بەڵام ئەمانەوێت خەڵک دوژمنی میلەتەکەی خەڵک مەراقەتی ئەو یەکە چی بوو اختصاسەکەی چی بوو بۆچی و یەکدانە تایبەت بە وەزارەتی خوێندنی باڵا من ئەوە کتابە لەبەر دەستمایە لە ساڵی 2021 کتابم کردو بۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەڵێم دوو یاسا زۆر گرنگە یاسای کار یاسای خانەنشینی و دەسەبەری کۆمەڵایەتی پێویستە لە کولیەکانی یاسا گرنگی پێ بدرێ دوایی لە ساڵی 2022 ڕێکەوتناوەیەکمان واژۆ کردو پێکەوە لەگەڵ وەزیری خوێندنی باڵا کۆمەڵێک شتی تایەکە خوێندن بکەن بە پیشەیی هەموو وەرشەکانی ئێمە لە خزمەتی خوێندکارەکانیان بێت بۆ ئەوەی کە بێن بە عەمەلی لای ئێمە فێریان بکەین بەبێ بەرامبەریش دوو هەفتە پێش ئێستا 2022 واژۆمان کردو جارێکە نووسراوم کردووە کە پێویستە وەزارەتی خوێندنی باڵا بێت پێکەوە ئەم ڕێکەوتنامەیە بەرینە بواری جێبەجێکردنەوە ئێمە ڕاهێنانی پیشەییمان هەیە بۆ هەموو پیشە جیاجیاکان بۆ ئەوەی بزانن بۆی توانێت لە کەرتی تایبەت ئیش بکات ئێمە زیاتر لە 6,000 کەس لەم کابینەی ئێمەیە خولی جۆراوجۆری بینیوە هەمووی ڕهینی وەرگرتووە شادەی وەرگرتووە لە ساسیشیان بوونەتە خاوەنی کاری خۆیان ئەمەی کە دکتۆرە باسیەکە دکتۆرە ئێمە ناتوانین خەڵک بدەین لە کەرتی تایبەت وەک مۆزەف تاعینیکەین شتیوانیە من مۆزەفێک بنێرم بەڵام بڕۆ لە کارگەیە کاتاین بە ئەمە ئەوان کەرتی تایبەت نێمە کەرتی گشتین اختصاسەکانی لای ئێوە بۆ سنتەری ئۆتیزمە بێت بۆ داهەنگا ئەبێت بۆ چاکسازی ئەبێ بەڵام بە شێوەی بۆ کارگەیەک نابێت و خاوەن کارگەش ئازاد دەچێت دا ئەمەزرێنێت ئێمە لە یاسای نوێی کار ئەوە نەمان مافاوە بەژن زۆر لە هی کەرتی گشتی زیاترە تەنانەت یەکێک لە وەزیرە بەڕێزەکان پێی وتم وتی بەهۆی ئەم یاسایی ئێوە هیچ خاونکارێک ناوێرێ کاربا بەژن ئەوە نێتان مافاوە بەژن بۆیە ئێمە ئەزانین کە ئەو یاسای کارە هێشتا ناکرێت ژن مناڵی ببێ 72 ڕۆژ هینی بێتێ لە کەرتی گشتی 72 ڕۆژ پێش مناڵ بوونە دوای ئەوە ساڵێک مۆڵەتی هەیە ئێمە ئەو ساڵەمان لە یاسای تازەیەوە بەژن بۆیە هەموو ئەوانە ئەزانین کە لەم یاسایە کەم و کورتیش هەیە لە بەرامبەر ژن لە بەرامبەر نەوجەوانیش یەک دقە یاسا نوێیەکە زۆر گرنگە ئەو مافانەی ژنان کە فەرمووت جگەلەوە چی وتریتە؟ بەڵێ لە کاتی مناڵبوونە ئەوە وەک کەرتی گشتی 72 ڕۆژی هەیە دوای ساڵێکی هەیە هەموو شوێن کارێک ئەبێ بەموچەوە بەڵێ وەک لە کاتێکە ئەگەر نەیتوانی دەوام بکات نابێ دەری ئەویش کۆمەڵێک ئیمتیازی تری هەیە و هەموو خاوەنکارێک ئەگەر بڵێ ڕێژەی مناڵەکانم لە هین نییە بێ هەموو مەسەن کارگەیەک 50 ژنی هەیە 50 مناڵەیە ئەبێ دایانگەی هەبێت کۆمەڵێک مافی زۆرمان ناوە بەژن دکتۆر ئومێد باسی ئەوە کاکە یاساکە هیچ کەم و کورتینی نییە یاساک نەخێر کەم و کورتی هەیە یاسای خانەنشینی و دەسەبەری کۆمەڵایەتی ساڵی 70 کۆمەڵێک کەلێنی زۆر ختیایە یەکێ لەوانە ئەم بەڕێزانن کە تا ئێستا خانەنشین نابن کە تا ئێستا کەوێتە خوارەوە تووشی پێکانە بێت پارە وەرناگرێت بەڵام ئەگەر دەستەبەر بکرێ کە پێکانی توش بوو بە پێی پێکانەکەی موچە وەرەگرێ زۆرترین کرێکاری بیناسازیە هیچی دەستەبەر نایگرێتەوە چۆن کەلێن نیە گەورەترین کەلێنە ئالەتی خۆ دەستەبەرکردن ئەمە گرنگە بۆ ئەمان ئەبێ خۆی لە ساحەفەکە باکە بۆی نادرێت بەڵێ ئێمە لە یاسا تازەکەیە لە سا 5 خۆی ئەیە لە سا 12 ئەبێ حکوومەت بیە ئێستا لە یاسای ساڵی 2023 عێراق
هەر کەسێک خاوەنکاری نەبێت دەستەبەرەکرێ حکوومەت ملزەم کراوە لە ساڵ 12ەکەی بۆ بە ئێمە ژەوەمان کردووە. یەکێ لە کێشەکانی تری ئەم یاسایە ئەوەیە کەسێک وازێنێ لە کارەکەی پێویستی بە پارەی کۆتایی خزمەتەکەی هەیە، نەخۆشێکی هەیە، خۆی تووشی نەخۆشیەکی درێژخایەن بووە، پێویستی بە نەشتەرگەری هەیە، ناتوانین پارەکەی بینەوە تا ساڵێک. تا ساڵێکی کە ئەمرێ ئەم کرێکارە لە هەسا تازەکە چارەسەرمان کردووە. هەردوای ئەوەی کەوازی هێنا ئەتوانێت پارەی نیایەتی خزمەتەکەی وەرگێ. نەک ئەمە دوای 4 ساڵ ئەگەر وەری نەگرتووە مەسەن ئەم کەسە لە خارجە پارەکەی ناینەوە تەواو فەوتا بێجگەلەوە برهین وەکالەت ناخوات. تۆ کرێکارێکی ئێستا ناتوانین تا ساڵێک پارەکەت وەرگیتەوە، نەخۆشی درێژخایەنە هەیە، ئەچی بۆ ئەوروپا بۆ چارەسەر. لێرە وەکیلەکە دوای ساڵەکە ناتوانێت پارەکە دوەرگێتەوە، دوای 4 ساڵەکەش پارەکە دەفەوتێ. هەموو ئەم کەلێنە گەورانە ئێمە چارەسەرمان کردووە. کە من باسیەوە کەم کە لە ئێمە پسێ بەرامبەری پێشوو کارمان کردووە، من ناڵم کوێستان کردوێتی، من و ستافەکەم کردومانە. ئەمە ئەرکێشی گەورە بۆ لەسەر شانی ئێمە. شەو ڕۆژکارمان کردووە کە ئەمەمان هێناوەتە بەرهەم. لە سادەی کرێکار دەستەبەر بووە مەکرومانە بە لە ساڵ 6 کە ئێستا ناتوانین ئەسڵ پارەکە وەرگین. لە سلەیمانی 22,000 شوێنکار ئەمە ژێکێکی کێ کە چارەسەرمان کرد لە بیاسایە 22,000 شوێنکار پارە ئەهێنێ بۆ ئێمە بێ لە 5 ڕۆژە هەموو مانگێکیش لێی وەرگین بە 100 مۆزەف. ئەمە ئەکرێت 1000 مۆزەفیش بن ناتوانن. ئێمە کردومانە لە یاسا تازەکە بە 3 مانگ جارێک بێت بۆ ئەوەی کە جەدوەلێکی زەمەنی وادا بنین هەر 22,000 شوێنکارەکە پارەکەی بات و غەرامە نەچێتە سەری. شوێنکاری جێ بۆ لای ئێمە مە ناتوانین پارەکەی لێوەرهین و 5 مانگەیە غەرامەی یەتە سەر غەرامەی تەخیری. تاوانی چی ئەو پارەکەیە نێ بەس من ناتوانم لێی وەرگرم مۆزەفم نییە. لەبەرەوەمانە کەلێنی گەورە گەورە نەبێت نییە بەڵێ ئۆنلاین. ئەمە لە من لە 2019 داواکەم کە ئەبێ داتابەی سێکە بێت هەموو بەڕێوەبەرایەتیەکانی کار، بەڕێوەبەرایەتیەکانی دەستەبەر، بەڕێوەبەرایەتیەکانی ڕانانی پیشەی بێکەوە بە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی بە وەزارەتەوە ببەستێتەوە و بگەینە ئەو قۆناغی پارە بە ئۆنلاین وەرگرین. چکە پارە بەدەست 1000 مۆزەفیش هەبێت تۆ ناتوانین 22,000 شوێنکار بێ پارەی لێوەرگی. ئاسیاسیال بە تەنها 2000 کرێکاری هەیە ئەبێ هەموو مانگێت تۆ بێ ئەمە هەمووی چێگەکرێتەوە پارەکەی چەنە ئەبێ خۆی چەند با کرێکارەکە چەند بە ئەم شێوە دەستیە و بەم شێوە پارەوەرگرتنە ممکن نییە بە شێوە چارەسەر خات و کوێستان کەمترین و زۆرترین موچە چی بەسەردێ؟ زۆرترین نا کەمترین موچەی کەمترین موچە 350,000 ئەبێ کرێکاری ناکارامە. بەڵێ بێ هەموو خاوەنکارێک پێوەی پابەند بێت بەنیازن بگۆڕێەوەش. بەڵێ سالی ژنەمان پێکێناوە خۆی بەپێی یاساکە هەر 2 ساڵ جارێک وەزارەت لیژنە پێگەیەنێ بۆ بەرزکردنەوەی ئەو ڕێژەیە مەکە هاتوین 275 بوو دوای 2 ساڵ دوایەوەی لیژنە کۆبووانە کردیان بە 300,000 من لێی ناڕازی بووم بەڵام لیژنەکە خەڵکی پسپۆڕ و ئابووری ناس و مامۆسای جامیعەی تایە 2 ساڵی دۆم کردمان بە 350 ئێستا لیژنەکەمان خەریکی ئامادەسازین چکە ئەبێ ئەوان پێشنیارەکەن بۆ وەزیر بەرزێکات و بۆ سەرۆکی حکوومەت تەنها بە ئیمزای خەمڵاندنەکەیان چەنەوەکو بزانین تا ئێستا نازانم نەمپرسیەوە بەڕاستی. خۆت چەندت پێ باشە کەمتر چەند بێت کەمترین؟ بە بڕوای من 500,000 کەمتر خەڵک پێی ناژی ئەگەر خانووی خۆشی هەبێت بەڕاستی. بابەتی ئەوەی کە من شەڕی ئەوە ئەکەی ئەوە تەسبیح بکرێ. بەڵێ من کە باسی پێشوو ئەکەم باسی ئەوە کەم کە هەموو ئەو ساڵانە بەڕێوەبەرایەتەکاری ئێمە پشکنەری کاری نەبووە. ئەی چۆن چۆتە شوێنکارەکان، ئەی چۆن شوێنکاری سزایاوە، ئەی چۆن ئەم خاوەنکاری بەرە ڕووی سزا کردوێتەوە نەیان کردووە. ئێمە 2 ساڵی پێ چووە تاکو بۆ هەموو بەڕێوەبەرایەتیەکان پشکنەری کارمان داناوە. لە هەڵەبجە پارێزگایە هەمومان شانازی پێوەکەین بەڕێوەبەرایەتی کاری لێ نەبووە، لە سۆران لێی نەبووە. ئەمانە هەمووی ئیشی ویستووە، ماندووبوونی ویستووە، کوێستان نەیکردووە، کوێستان و بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی فەرمانبەرەکانی هەموو پێکەوە کردومانە. سپاس یەک دووشتی کەم ماوە بێ زەحمەت تێکەڵی وەڵامی ئەوانی تری بکە جەناب وەزیر. بەڵێ چارەسەری نەخۆش ئەوەیە بێ دەستەبەر بکرێت. ئەوە گرنگە وڵات چیاتەوە کۆمنتە لەسەرەوە چیە؟ بابەتەکە ئەوەیە کە
کرێکاری بیناسازی ئەکەوێتە خوارەوە لەبەرەوەی دەستەبەر ناکرێت هیچ نەبوو نەخۆشیەکەی پارەوەرەگرێ نەبوو ئەوەی کە تووشی پێکانە بێت و تر ناتوانێت هیچ بکات تووشی فریجیە بێت دەستەبەر ناکرێت خانەنشینی بۆ نابڕێتەوە ئەمە یاسای خانەنشینیە ئێمە وامان کردووە جێبەجێ ببێت مادام وایە ئەو دوو وەڵامەی ئەو کاکانە هەڵەگرم بۆ باشە نقطەیەکی گرنگت باس کرد چەند خاڵێکی گرنگت باس کرد بەڵام لە هەرە گرنگترەکان کرێکارە خۆشەویستەکان ئەوەیە کە لە 500 خۆتان پارە ئەیەن بە زەمان لە 12 حکوومەتەیە ئەمە هەنگاوێکی زۆر گەورە و گرنگە بەپێی ئەمە بێت کەواتە هیچ کرێکارێک نامێنە بە سابت بە گرێبەست بە هەمیشەیی بە وەرزی بە مانگانە بە ڕۆژانە کە خانەنشینی نەبێت وایە کوێستان خان ئێستا لە عێراق چۆتە بواری جێبەجێ لێرە نەخێرنە ناڵم یاساکە نەچووە ئەزان بەس تەسبیت کراوە لە یاساکی خۆشمانە ئەگەر چێتە وەقایع من هەر لەبەر خاتری بە دەرەجەی یەک کاعاعرفم تۆم بان کردو توم یاساکەیە هەموارەکەیتەوە یاسایش کە دانەرێن یەکەم ملاحەزەکەیەومە تێکرێکاری بیناسازی بووە لەبەرەوەی لە 2012 نەیان هێشت دەستبیتی کەین بوو بە گرەیەک کە ئەم بەڕێزانە هەموو هاتن شەڕی خۆیانیان کرد بەڵام ئێمە و ئەوان سەرکەوتو نەبووین ینی ئومێدت هەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە یاساکە هەموو ڕێکارەکانی بڕی ئەوە کەوێتە سەر پەرلەمانتارە تازەکان یان یاساکەی ئێمە لە ناو پەرلەمان مناقەشەی بکەن و پەسەندی بکەن یا یەکسەر بە یەک کۆبوونەوەتوانن ئەوەی عێراق ئینفاس بکەن فەرموو برای شیرین سڵاوتان لێبێ کاک ڕەنج من بەڕاستی کۆمەڵێک تێبینی و هەنێ پرسیار و هەنێشتی تازەمان پێ بەڕاستی بۆ دەرفەتی برادەرەکانە بە لە سنوورێکی دیاری کراوە هەوڵە دەم شکەشتم زۆر پێەیە لە سنووری بازیانەوەتم وەکو چالاگوانێکی کرێکاری یا خۆشم کرێکارم سەبارەت بە دەستەبەری کۆمەڵایەتی من لە ماوەی ڕابردووە دەستەبەرم بۆ کرابوو کاتێک کە چوومە دەستەبەری کۆمەڵاتی بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵاتی بە دوواداچوونم بۆ کرد بۆم دەرکەوت کە بەنیوەی موچەکەم دەستەبەر کراوم ئەمە منی تووشی شۆ کرد 3 ساڵە من بەڕێزت نەتزانی بوو پێشتن من نەبزانی بوو بە هیچ شێوازێک دواتر کە بە دوواداچوونم بۆ کرد سەیرەکەم من موچەکەم بۆ نمونە 700,000 بە 350,000 دەستەبەرم بۆ کراوە بە ناوی چیەوە وەڵا ئەم موچەیە ئیسمیە ئەمەش مخەسەساتە کە لە کاتێکا لە کاتی تایبەتە بەپی یاسا و قانونی کار ئەم شتەبوونی نییە مخەسەسات و ئیسمی ئۆمانەمە تەنها فێڵەکە خاوەن کار بەکاری هەنێ زەرەرت کرد لەما زەرەرم کرد بەڵام توانیم بە حەقی خۆم بە توانای خۆم خەرەبووی وەرگرمەوە لەبەرەوەی من لە دادگا سکاڵان تۆمار کرد لە دادگای کار لای بەڕێز دادوەر سکاڵام تۆمار کرد سوپاس بخوات دوای 2 ساڵ توانیم مافەکەی خۆم بەدەست بێنمەوە و توانیم کۆمپانیا ئیجبار کەم بە دەستی خۆیان حەقم بۆ بێن بۆ بگەڕێنەوە بۆ کۆمپانیا بۆ ئەگەر لی بێ دەنگ بوومە بە دڵنیایەوە چووم نزیکی 1.5 میلیۆنکم ئەخورا لەو بینەیە یعنی ئەمەی کە من یەڵم تەنها کەیسی من نییە کەیسی هەموو بازیانە هەموو کۆمپانیاکانی بازیان ئەمە حاڵیانە جەنابی وەزیر یعنی من ئەوەی کە بزانم لە سنووری بازانە کارەکەم من سنووردارم ناتوانم یعنی بەڕاستی پەرپێشم بۆ سنووری دەرەوەی بازیان بەڵام ئەوەی کە بە دوواداچوونمان کردووە لە بازیانە زۆربەی هەر زۆری کۆمپانیاکان بەنوێی موچەکان دەستەبەرخان ئەفەرمێ هەموو هەرێمە بەڵێ ئەوەی تر کارەساتەکە گەورەتر ئەگەر وا بێت بەڕاستی ئەمە ئەبێت چارەسەر کرێت چکە ئەمە دزیەکی ئاشکرایە لە پێش کرێکار لە حکوومەتی هەرێمە کرێت پێش کرێکار لە حکوومەت بچکە بەشێکی ئەم پارەیە گەڕێتەوە بۆ سنووقی حکوومەتی هەرێم ئەمە زۆر بەلامەوە گرنگ بوو بوونی کرێکارێکی زۆری ڕۆژانە لە ناو کەرتی تایبەتە بە تایبەتی بە پێی یاسای کار ئەو شوێنانی کە کارتیاندا هەمیشەییە ئەبێ هەموو کرێکارەکانیان گرێبەستی هەبێت بە هیچ شێوازێک هیچ شوێنێک کە بە هەمیشەیی کارەکەن بۆی نییە کرێکاری ڕۆژانە لە شوێنەکە ئەو جەنابی وەزیر خۆی باشتر لە من نەزانێ بەڵام کرێکاری ڕۆژانە هەیە لەبەر چی لەبەرەوەی خۆیان دەدزنەوە لە دەستەبەری کۆمەڵایەتی ئەمە من کەیسم لایە دوایی ئەگەر جەنابی وەزیر ویستی ئێستا لە دادگایە 2 ساڵ و نیوە لە دادگایە کرێکارێک داوای مافی خۆی کردو داوای کردو بکرێت بە هەمیشەیی لەبەرەوەی دەستەبەری بۆ بکرێت بە شەرتی ئەو کرێکارە ساڵونیەکی ئیشی کردو لەو کۆمپانیا بۆ معلوماتە یعنی لە مەرحەلەی تێستیش دەرچووە تێستی 3 ساڵی 3 مانگی لەو مەرحەلەش دەرچووە
ساڵونیەکیش دوای ساڵونیەکە داوای کردو بکرێت بە هەمیشەیی و گرێبەستی بۆ بکرێت دەریان کردووە. ئێستا دادوەر لە هەمووی پێکەنیناییتر چییە؟ دادوەر داوای لێکاڵێ شایدم بۆ بێنە. ئەمە شایە دێوێت یعنی بەڕێز جەنابی دادوەر من ڕوو بڕۆکەمە جەنابە یعنی ئەمە شایە تێوێت بە پێی قانون بە پێی یاسای کار 3 مانگ لە دوای 3 مانگ لە تێستکردن ئەو کەسا بێ بکرێت بە کرێکاری هەمیشەیی ئەگەر هیچ گرفتێکی نەبێت. ئەمە بوونی ئەوە ئەنجا یاسای زۆر باسی یاسای کار کرا وتیان یاسای کار بەڕاستی بۆ خزمەتی کرێ من پێ دەڵم بۆ خزمەتی کرێ یەک نمونەت بووین بۆی زۆر لە کاتان نەکوشم پشووی ڕۆژی هەینیمانێ ئێمە لە نەسی یاساکاڵێکی هەموو کرێکارێک مافی هەیە لە هەفتەیەکە پشووی ڕۆژە پشووی هەبێت لە دواییە ئەمە تایارە کێشەی نییە لە دوایە چی ئەگەر هاتوو بەرژەوەندی خاوەنکار وای خواست کە ئەو ڕۆژە بیانێنێتەوە بۆ سەر کار ئەبێ کرێکارەکان بێنەوە سەر کار کەواتە تۆ بەڵام بە موچەی بەڵام ئەگەر ئەو کرێکارە موچەی زیایی نەویست ئەگەر ئەو کرێکارە ویستی ئێستا من دوێنێ کرێکارێک پەیوەندی پێوە کردوم بڵێ چی باشە کاک ڕەنج وتوێتی من خانەوادەکەم بەنیاز بمچن بۆ گەشتێک لەبەر خاتری ئەوەی بەستەوە مافی اختیاری نەوە بە کرێکار مافی اختیاری نەوە لە یاساکان مافی اختیاری نەداوە یعنی من ناتوانم بە اختیاری خۆم بڵم کاکە جا من و پارێزیام نایە من ئیشێکی زەڕورم ئێمە لەگەڵ خێزانەکەم بچم بۆ بەلایەکە جەوێک بگۆڕین هەفتەیەکە من کارەکەم کاری تااقەت پڕوشێنم پێکرێت لەوانێت تۆ بتێ بە هیچ نرخەوە ڕۆژەی خۆ نەفرۆ نایفرۆشم بە دەفتەرێکیش نایفرۆشم من لەگەڵ خێزان و کەسوکارەکەی خۆمات بچم گەشتێ بکەم ئەمە ئەوە جەنابی وەزیر قسەیەکی زۆر جوانی کرد وتی یەک دادوەر هەیە یعنی ئەمە بۆ بەڕێز سەرۆکی دادگا یعنی جێگەی پرسیارە بۆ چی دادگایەک ئەم هەموو وڵاتی ئەم هەموو کۆمپانیایی تایە تەنها یەک دادوەری هەبێت یعنی من دادوەرمە بانگی کردومە وتێتی وەرە سەیری لیستی قایمەی سکاڵاکانم کرد من جێی سکاڵاکەی تۆ لە شوێ بکەمەوە دواتر کتخوا یەک خاڵەمێت چواردە کرێکار لە کۆمپانیا ئەمە زۆر بەم بەسمە بیڵم چواردە کرێکار لە کۆمپانیایەکە دەرکران بە یەک ڕۆژ لەسەر چی لەسەرەوەی ناڕەزایەتیان دەربڕی بوو بەڵام ئێمە هاتینە خزمەت جەنابی وەزیر تۆ وعدە پێداین کە پارێزە باشترین پارێزەرەکانی خۆتمان بۆ دابینکەین بەڵام نەکرا ئێمە خۆمان بە هەوڵ و ماندووبوونی خۆمان پارێزەری خۆبەخشمان دابین کرد و کەیسەکەشمان بردەوە سپاس بخوا ئەو چواردە کرێکارانە محامەکانی ئێمە پارێزەرەکان نەخێر محامی ئێوە نەبوون کاگەین پارێزەرەکانی خۆبەخش من ئەگەر بتێ دوایی ناوی پارێزەرەکانیشانە بەڵام من ناڵم هیچ کەسێک ڕۆڵی سندیکاش هەبووە لە ناو کرێکار ڕۆڵی سندیکاش هەبوو بەڕاستیەوە ناتوانم بەڵام ئەو کەسی چواردە کرێکارە ئێوە تەداخوتانتیان نەکرد بەداخەوە یعنی وایە تەداخوتانتیان کرد کاکە ئەگەر یەک خولەکە فەرمووە گین مێزەکانی ترش قسەیان هەیە بەڵگەی وڵی پێش هەموو شتێ بەڵێنم پێ بدا جەنابی وەزیری سندیکا ئەگەر دەرکرام لەسەر کارەکەم داکۆکیم لێ بکەم بۆ چونکە من کرێکارم هاتووم لە معاملە وڵی من وەکو ڕوودا و داکۆکیم لێ بکەن باشە جەنابی خۆت مەخەرە ناو حاڵەتێکە و جەنابی وەزیر خۆی بخاتە ناو حاڵەتەوە پرسیارەکەی من ئەوەیە جەنابی وەزیر جەنابتان نابێت لە 8 کاتژمێر ڕۆژانە کار بە کرێکار بکرێت کارگە هەیە لە سنووری بازاندان کارگە هەیە ساعت 7 بۆ 4 بە زۆرم لێ کار دەکات ئەمەش وێنەیەک لە عەقدەکەیە کە ئەڵێ 8 کاتژمێر کارکردن جگە لە کاتەکانی پشوو ناخواردن کارەسەرێکی زۆر بەڕێوێ مامۆستا ڕەنج ئەزاین چییە ئێمە جەناب ڕۆژنامەنووسی بەندەش ڕۆژنامەنووسێکی خۆبەخشە ئەمە کارەساتە ئەڵێ چی ئەڵێ بۆ هیچ کارمەندێکی کۆمپانیاکەم بۆی نییە کۆمنتێک پۆستێک لەسەر ژینگەی بازیام کە بۆ کاکە تۆ کارمەندەکەت کڕیوە تۆ کارمەند ئیشی تۆەوەی ئیشت بۆ بکە یعنی ئەمە کۆی لەکردن بەڕاستی ئەمە ینی بەڵێ مامۆستا ینی ئەوە گشتاندن کراوە بەڵێن نامە پێپڕ کراتەوە ئەمە زۆر کارەساتە ئەمە بۆ هێڵی هۆشیاری کرێکاران منادوو بۆ جەنابی وەزیریشم نادووە بەس بە ئەوانیش یەک خاڵی تر مامۆستا کۆتایی پێێنم جەنابی وەزیر نابێت لە 40 کاتژمێر کار زیادە بکرێ جەنابتان چیتان هەیە بۆ داوامی 24 کاتژمێری دان کارگە هەیە لە بازم داوام 24 کاتژمێری بە زۆرم لێ بە کارمەندەکەن یعنی ئەمە چییە ئەمە کارەساتە بەڕاستی من وە خۆشم 3 جار چووم بە دەسەبەری کۆمەڵاتی 6 جار عەفوو وەڵامیان نەداوەتەوە کە زەمانم بۆ کراوە یاخودنا دەست چاو خۆل سپاس ئاخر مێزەکانی تریش قساکەن ها قسەکەت بکە فەرموو بۆ جەنابی وەزیر سەبارەت بە بیمەی بێکاری لە عێراق پێڵێن ڕعای اجتماعی
ئەم هەرێمە تا ئێستا چەند خێزان هەیە ئەم پرسیام لە ڕوو لە تۆکە چەند خێزان هەیە ڕێعای اجتماعی وەرگێ بیمەی بێکاری وەرگێ و چەند ڕێژەی بێکاری هەیە لێرانە حەقی ئەوە هەیە کە ئەو بیمێ بدرێ من ئاگام لێیە وەزارەتێکەیە ئەم بیمەیە بە وەزارەتی کار ئاگای لێ نییە ئەگەر ئاگاشی لێتی ڕێعای اجتماعی ئەدرێ بەشیە لە عێراقا دێت بۆ کوردستان هەرێمی کوردستان چی وەزارەتی بە شتیوانێ بەو من حەز ناکەم ناوی وەزارەتەکە بێنم ئاخروانیە هینەکەت هەڵەیە معلومانەکەت هەڵەیە نا تۆ خۆت وەڵام ئێستا جواب تێمە بەڵێ هەڵەیە زانیاریەکەت وانە فەرموو برای من خاتو کەستانەوە وتی بۆ جەنابەت ئەوەیە کە کۆنتراکتیان پێەکەن ئەم کاتتان باش بەنسبەت ئەو یاسا نوێەوە کە دەرکراوە جێی دەستخۆشیە هەنێ شتی تا جێکراوەتەوە بڵند دەکەیت کە پێشتر نەمان بووە هیچێ لەوانە ئازادی ڕێکخراوبوونە لە سندیکاکانە ئەم ئازادی ڕێکخراوبوونە پێشتر نەبوو لەمە بەدوا ئەبێت لەمە دوال بە پێی ئەو یاسا نوێ ئەگەر هەڵە نەبم شتێکی وای تایە ئازادیمانگرتنی تایە هەموو ئەوانی تیا بڵێ باڵێ بەڵام کێشەیەک هەیە لێرە ئێمە بێ زیاتر باسی ئەو مۆزوعانە بکەین لەوانەیە ئەم قسەی کە منیکەم بە تەنها سندیکای کرێکاران یان بیناسازی نەگرێتەوە سەرجەم سندیکا و ڕێکخراوەکان بگرێتەوە کە خەڵک پێویستە بچێتە ناوی و وەکو ڕێکخراوبوون خۆی ڕێکخراوکە بۆ دەستەبەکردنی مافەکانی هەموو ئەو سندیکایانەی کە ئێمە هەمانە ئێستا مەسەلا حکوومەتێک لەبەرەوەی پەرلەمانەکەی نازانم چەندێک بەسەر چوو بوو هەڵایەکی زۆر دروست بووە نیە عنی هەمووشمان عنی و حەقیشە ڕاستیەکە کە بوترێ بەڵام سندیکاکانمان لە نەوەتەکانەوە هەڵبژاردنیان کردووە ئایا ئەو دەستانەی کە ئەو سندیکانە بن بەڕێوە نوێنەرایەتی خەڵکەکەن نوێنەرایەتی کرێکارەکەن نوێنەرایەتی کارمەندەکەن ئایا ئەوانە نوێنەر ڕاستەقینەیە و خەڵکەن لێرە یەک شدیەتە بگورێت سەرنجەکەت چڕکەرەوە لەبەری دوو کەسی ترماوە قسە بکە قوربانە بم زۆر دێنەکە چاوەڕێیەکەم بەسەر چاو قوربانە بم لەبەرەوەی ئەو کرێکارە یا ئەو کارمەندەی ئێستا وای لێ هاتووە هیچ جۆرە سیقەیەک ناکە ئەڵێەوە نوێنەری من نییە یەکێک لەوانی کە کرێکاری بیناسازیش مەسەلا ناچێت دەستەبەر ناکە خۆی ئەوەیە کە نەچۆتە سندیکە خۆی ڕێکخراو نەکردووە باشە سەبەبەکەی ئەوەیە پێویستە ئێمە سندیکاکان سەر لە نوێ نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک بچنە سندیکاکان بۆ ئەوەی یەک خاڵێکم ماوەتخوا ئەمەش عنی هۆکارەوەکو باسم کرد کە چەند کێشە ڕوو ئەیار ڕۆژانە نایەتە باسکردن ئێستا لەوانەیە کێشە هەبێ کەسمان نەیزانی هەر نەچۆتە ئەوەی کە هین بکرێ اینجا پێویستە لە لایشکەوە من داواکارم لە حکوومەتیش ئاوڕێک لەوە باتەوە کە لەبەر زۆری دەرچوانی بەشی زانکۆییەکان ینی بەکارۆس هەوڵێک با ئاوڕێک باتەوە لە تەکنیکارە چینە مامناوەندەکەی ینی ئەو توێژە لەبەرەوەی زۆربەی وڵاتە پیشەسازی پێشکەوتوەکان بەوە پێشکەوتن کە کادری بامناوەندی گەشە پێبن و وەلا نەخرێ لە شەڵا بۆ بەرنامەی تایبەت لەسەر ئەو پرسانە لە خزمەتتان هاتمەوە باشە مەمنون برای گەورم سپاس دوا قسە بۆ جەنابەت و کاتێک ئێم بە میوانەکان و ئیتر باز زیاتر هەنێک وەڵامیشم هەیە بۆ ئەو بەڕێزان بەڵێ کاتێ ئێمە من ئێستا پیشانتانەیە و حەزەکەم پیشانیە و خوشکە بەڕێزەشی بی 6 مانجی ڕێک لەسەر جێگا کەوتم کرێکاری بیناسازیم زۆر لە 2002 من خەریکی بووە بەڵێ بەڵێ ئەمە وێنەی 2014ەیە ئێستان ببینە و ئەو کاتەشم ببینە ئەوەش ڕووداوەکەی کە بەسەرما هاتووە و تا ئێستا بێجگە لە خوای گەورە و قوت و توانای خۆم هیچ کەسێک نەبوو هاوکاری بکە نە هیچ ڕێکخراوێک نە هیچ سندیکایەک بڵێن ئەم بەڕێزانە لە 2005 کرێکاری ڕۆژانە بووی؟ بەڵێ لە 2005 شەوە هەوێ سندیکای کرێکارانم هەیە هیچ زمانێک کە نییە هیچ شتێک نەبوو
دەستخۆش ماڵیشم سووتا و خۆشمیتیا سووتام و کەوتمە خوارەوە لە بینایەک و وەڵحاڵ زۆر شتمان بەسەرا هاتوو هیچ کەس لێپرسینەوەی لێگەڵا نەکردوین. ئیتر من نازانم ئەم جوابم لەم خوشکە بەڕێزە ئەوێ من چه زمانێکم هەبێ ئەوە خاتو کەستان وەڵام تێمە بەسەر فەرمو خاتو کەستان. بەڵێ من بۆ ئەو کاکانەی بازیان بەڵێ وایە بەداخەوە بەشێکی زۆر لە شوێنکارەکانی ئێمە خاوەن کارجا کۆمپانیا بێکارگە بێ بەڕاستی بێویژدانن. 100 کرێکاری هەیە ئەڵێ 25م هەیە ئەو 25ش کامانە ئەنووسێ براکەی ئامۆزاکەی خاڵۆزاکەی خزمە نزیکانی ملیۆنێگەیا بە تۆ ئەنووسێ 350,000 هەمووی نانووسن. دوو جار دزی لەم حکوومەتەیەکە جارێک لە ئێمەیەکە ملیۆنێگەیا بە تۆ یە لە دەستەبەر نووسێ 350,000 ماوەتێ ناتوانێت لە 350,000 کەمتر بنووسێت چونکە ئێمە تەسبیتمان کردووە. ئەچێ بۆ زەریبە ئەڵێ ملیۆنی نوێگەیە ملیۆ زەریبە کەمترەیە. ئێمە کە داوامان کردووە ئەم داتابەیسە دروست بکرێت بۆی وەزارەتی ئێمە بە وەزارەتی دارایی باجەکانەوە ببەسرێت بۆی هیچ خاوەنکارێ دوو جار دزی نەکە لە ئێمە شولەوان ئێستایکەن. خاوەنکار هەبووە لە هەولێر هاتۆ تەلام توێتی من هیچ کرێکارێکم ملیۆنێکم تری نییە بەڵام لە دەستەبەر هەمووی سیاسا منوسیۆ بۆم عیلاجکە. باشە کاکە ئەمە هەیە خاوەنکاری چاوچنۆک دوو جار دزیەکە لە تۆیەکە لە حکوومەتیەکە. کرێکاری ڕۆژانە دائنێن ئەمە بەشێکە لە چاوچنۆکیەکەیان کرێکاری ڕۆژانە دانێ کەمتری ئەیاتێ دەستەبەری ناکە. هەمان بابەتی هێنانی کرێکاری بیانی بۆ ئەوەیە بۆ یەکە کەمتر ئیشی پێیەکە ئیشی زیاتر پێیەکە دەستەبەریشی بۆ ناکا و پارێژ نایەت. سووری یەنێ ئێرانی یەنێ عێراقی یەنێت وڵات نەماوە کرێکاری لێوە نەیەنن هیچیشی لە ڕێگای ئێمەوە نایەت بەداخەوە. ئەوەی کە دادگاکان من باسم کرد ئەوە ئەنجومەنی دادوەریە دوو جار چوومەتە ئەنجومەنی دادوەریەم بابەتەم باس کردووە داوام کردووە بە نووسراو کە پێویستە حاکمی کار زیاد بکەن. بۆ بازیان چەندین جاری ژنەم ناردووە ڕاوێژکارەکەی خۆمم ناردووە لەگەڵ قایم هەموو خاوەن کارگەکانیان بان کردووە پێیان وتون 1 2 3 4 جێبەجێیەکەن جێبەجێ ناکەن پێتان داخەین. بۆ چەند شوێنێک لە کارگەکان هاتوون قسەکانیان وەرگرتوون بەڵام ئەوەی هاتوون لە لای من و توانە لەوێ نەیانوێراوە بێڵێن. بە دوواداچوونی ئێوە لە لای خۆتانەوە قسەم لەگەڵ بەڕێوەبەری کار کاک عەبدولمەجید کرد خۆی چوو لیژنەی نرد پێتان وانە بێ کەستان لەگەڵ نەبووە. ئەو کاتە ئێمە سەندیکا هاتوین چوینەتە ئەوەیە کاک عەبدولمەجید لەسەر خەت بووە من بە کاک عەبدولمەجیدم و تومە پێی بڵێ ئەمانە نەژێڕێتەوە کارگەکەی پێداخەم. دەستخۆش وەڵامی ئەو گەنجە ئەخیردانە بەڵێ 48 کاتژمێرەکە 48 کاتژمێرە و ئەمە یاساڕێکی خستووە بۆ ئەوەی کە هەینیتان نایاتێ ئەوە ئارەزوومەندانەیە لە یاساکە وا ئەڵێ بێ خۆی ڕازی بێکە جومعەتەوە ئەگەر هاتەوە کاری پارەی ڕۆژێکی زیایی ئەیاتێ 8 ساعات ئێوە ئەڵێ 9 ساعات حسابم کرد 9 ساعات کارەکەن ئایا لەو بینەیە ساعاتێکی ڕێستان هەیەیانیتانە نانە 1 ساعاتە کاکە 8 ساعاتەکە و لە بینیا ساعاتێک ئەوە خواردن و پشووە یعنی ئەوە هەر لەسەر خاتو کەستا هەر لەسەر 8 ساعاتەکە یان 8 ساعات کار اینجا ساعاتێکی ڕێستی ڕێستیانەتێ یاسای تازە ڕێکیشی خستووە چەند ساعات ئیش چەندێک ڕێست یعنی شەر نێ بۆ زۆنانی نیوەڕۆ بێ یاساکە مەسەن تۆ 7 بۆ 12 لەو بینەیە ڕێستێکە هەیە. ئەبەی ئەم کاکە کە باسی کرد بەڵێ هیچی بۆ ناکرێت لەبەرەوەی کرێکاری بیناسازیە بە پێی ئەم یاسایە کرێکاری بیناسازی دەستەبەر ناکرێت کە دەستەبەر نەکرا حەقەکانی ئەفەوتێ. بۆیە من لە 2012 و شەڕ لەسەرەوە کەم کە کرێکاری بیناسازی ئەبێ دەستەبەر بکرێن. ئەخیر شێت بابەتی پارەی بیمەی بێکاری و بابەتی چاودێری کۆمەڵایەتی نییە ئەمە لە 2015 ئەخیر موچیان وەرگرتووە 8,000 خێزان بوون ئەو کاتە بەهۆی قەیرانی داراییەوە بڕاوە
من لە 2009 لە یەکەم دیداری تایبەتم لەگەڵ کاک مەسرور یەکێ لەو خاڵانەی کە باسم کرد و ئەم بابەتە بووە وتی بەڵێن بێ ئەگەر بارودۆخی هەرێمی کوردستان باش بوو باری خودۆخی دارایی ئێمە ئەم پارەیە ئەین بە خێزانی هەژار بەڵام تۆ بەردەوام بە لە ڕێکارەکانی خۆت ڕێکارە یاساییەکان چییە بیکە ئێستا ئەمە سیستممان هەیە قایمەی هەژارەکانمان نووسیوە یەمووە ریبی کوردستان ڕێنماییمان هەیە ئێستا پارەکە چۆتە بەغا من ئیزنم وەرگرتووە کە بچم بۆ بەغا لەگەڵ سەرۆکی حکوومەت وەزیری دارایی وەزیری کارکۆ ببمەوە سێ بابەتی لەگەڵ باسەکەم یەکێکیان پارەی چاوداری خێزانە کە لە عێراق 2 ملیۆن خێزان وەریەگرێ لە هەرێمی کوردستان یەک خێزانی ژۆری ناگرێ منە چم ئەو شەڕەکەم هیوادارم سەرکەوتووە براو سەرکەوتووە بێت کێچیت بۆەوە سەرەتای مانگی هەشت ئەی دڵنیایی تەندروستی خۆتەزانی لە عێراق ئێستا هەوڵەکێ بکرێ بە ئیجباری مەسەلەی تەمینی صحی ئەوە پەیوەندی بە وەزارەتی تەندروستیەوە هەیە بۆ پێم وایە ڕاستە فەرمووی بەس بۆ کرێکاران ئەوانەی کە هەمیشەین لە کەرتی تایبەت لە هەندێک کۆمپانیا هەندێک کۆمپانیا هەیە تەمینی صحی بۆ کردوون بەڵام ئەمە هیچ پلانێک هەیە کە بگشتێنرە بەڕاستی زانیاریم نییە لەسەر خاتە دکتۆر ژیا طبعا دکتۆر کوێستان خان کەسێکی بەڕێزی بەڵام بەڕاستی یەک تێبینیم هەیە لەسەر قسەکانی جەنابی کە کردی ناشمێ زۆر لەسەری بڕۆم بە کورتی جوابێمەوە سەبارەت بەوەی کە ئەوانەی کە دەرچووی کاری کۆمەڵاتین کە بەڕێز ئاماژە پێکرد کا بێت تەنها لە گەڵ ئۆتیزمیان لەگەڵ ناو چاکسازیەکان ئەشکەن بەڕاستی ئەمە تەوقعاتێکی کۆنەیان تەسەورێکی کۆنە بۆی کە ئەوەی کە کاری کۆمەڵاتی تەواوە کابێت لەو شوێنانە ئیش بکە لە ڕاستیەکێ لەو بوارە تازانێک کە ئیشی تیاکە لەسەر ئاستی جیهانیش بواری کارگە و سندیکای کرێکاران و هەتا دواییە من ئێستاش ئەیڵێمەوە ئەگەر ئەمە لە جیاتی ئەوە بکرێ بە پرۆژەیەک و پێشکەش بە حکوومەت بکرێ بڕوا بکە کێشەی زۆربەی زۆری ئەم بەڕێزانە چاکرێەوە ئەتوانرێ ببنە نوێنەرێکی ڕاستەقینەی هەموو ئەو کرێکارانەی لە هەموو کەرتەکانە ئیشەکەن لە کارگەکانە لە کۆمپانیاکانە ئەوانەی تەنانەت کرێکاری ناڕێک خراویشن بەڵام ئەگەر ئیشی لەسەر بکرێت لەو کێشانەی کۆمەلگای ئێمە ئەوەیە کە بۆ قەت پێش ینی بۆ پێشکەوتنمان ئەوە نەخاوە چونکە قەت هەوڵمان نەیەوە دەست بۆ بابەتێکی تازە بەرین هەر لەو چوارچێوە ئەسوڕێنەوە کە پێش چەندین ساڵ هەبوو هەر لەو بۆ چوونە کۆنانە ئەسوڕێنەوە ئەگەر هەوڵ دەست بێت بۆ چوونەکەم بەڵێ زانیاری بەڵێ بە دڵنیاییەوە کوێستان بە هیچ شێوەیەک حکوومەت ناتوانێت مۆزەف لە کەرتی تایبەت تەعین بکات ئەمە کوێستان نەیاسا نەڕێنمایی نەپەیڕە و ڕێگە بە پشتانە نایە بەڵێ بەڵام ئەکرێت هەموو شتێک قابلی مناقەشەیە ئەکرێ وەکو پرۆژەیەک پێشکەش وەکو تەعین یا ئیجباری بێ بۆ نمونە ئێستا بەپێی بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان خاتە کوێستان مەسەڵەن ئەبێ دەرچووی بەشی خۆراک لە هەندێک لە مارکێتەکانە هەبێ ئەبێ لە کۆمپانیاکان یاساییەکە بێ هەبێ بەڵام نەگموچەی لەسەر حکوومەت من مەبەستم ئەوەیە مەبەستەکەم ئەوەیە کە لە ناو کارگەکانە لە ناو کۆمپانیاکانە لە ناو سندیکاکانە ئیش بکەن بۆ دیفاعکردن لە مافی ئەو کرێکارانە ئەگەر سۆش بڵین دەرچووی کاری کۆمەڵاتی خوا کاگرانجمەجال بە سێریکە با قسەکەم تاوەکە ئەگەر دەرچوویەکی کاری کۆمەڵاتی لە ناو مەکتەبێکە ئیش بکە بۆ چارەسەرکردنی کێشەی تەلەبەکان باشە بۆ ناتوانێت لە ناو کارگەیەک یان لە ناو کۆمپانیایەکە ئیش بکە بۆ دیفاعکردن لە مافی کرێکاران و چارەسەرکردیان من ئەشتوانم پرۆژە وەکو پرۆپۆزەڵە وەکو هەر شتێک چونکە بەڕێزیڵە ئەگەر زانیاری و هەبێ من ئەگەر زانیاریم نەبێ لەسەری قەت ڕێگە نایەم بەخۆم لە بەرنمەیەکە کە چەنەها ملیۆن بینەری هەیە ئەو قسەیە بکەم ئەزانم کە ئەتوانن بیکەن و ئەشزانم هەموو ئەم قسانی بەڕێزیان کە کردیان ئەکرێ دەرچوویەکی کاری کۆمەڵاتی ببێ بە یەکێک لە پارێزەری بڵین مافەکانی ئەوان و ئیشی لەسەر بکە بەڵام ئەگەر هەوڵەکە بڵین بچێتە بواری جێبەجێکردنەوە سەبارەت بەوەی کە کێ تەعینیکە چۆن تەعینیکە ئەوانە میکانیزمی ترە ئەتوانرێت بە پێی بارودۆخی کۆمەلگاکە بۆی بدۆزرێتەوە ئەمە یەکێ لە خاڵەکان یەکێ لە خاڵەکانی تر کە بەڕێزیێڵێ ژنەکان مافیان زۆری راوەتێ و لە ناو یاسا هەموو ئەمانەی کە بەڕێزیشیان باسییان کردوانەیە لە ناو یاساکانە جێی کرابێتەوە بەڵام تا چەند جێبەجێکراوە من لە ناو بڕەکەشا بە بەڕێستم وتم خۆزگە لێرە چەند ژنێکیشی لێ بوو ئەوانەی کە لە کۆمپانیاکانە لە ناو کارگەکانە من لە بری ئەوان بەڵێ بە دڵنیایی و منیش قسەی ئەوانە ئەیگەێنن لێرە ئەو دوو خوشکە دەستیان بەرز نەکردەوە منیش لەسەر ئەساسی ئەوەی کە دانیشتم لەگەڵیانەوە ئاگام لە معاناتیان هەیە بۆی ڕێگە بەخۆمێ سەکەی تۆ ڕاستە
کە مافەکانیان بە تەواوەتی جێ نەکراوەتەوە. یەکێک لە بەسیترین کێشەکانی کە هیان ئەوەی ئەگەر خاوەنکارەکە پیاو بێ لە ژنبوونی ئەم ژنە تێناگەڕەوانەیە هەنێ ئیشی پێ بکاوەکەوەی کە شنۆخان وتی تووشی نەخۆشیێکی درێژخایانی ژنانەی بکەیان تووشی کێشەیەکی تەندروستی بکە. بۆیە من ئەم جارش ئێڵەمەوە بە دڵنیایی و کێشیان هەیە و بە دڵنیایی شەو معاناتیان هێڕەنە لە معاناتی ئەم پیاوە بە ڕێزانەش زۆر زیاتر بێ لەبەرەوەی ئەگەر ئەمان جارێک کێشیان هەبێت وەکو بواری کارەکە ئەوان دوو جار کێشانێ جارێک بۆی بواری کارەکە و جارێکیش بەهۆی ئەوەی من باسی یاسا تازەکەم کردارەتەوە بەتکۆنەکە تێگەیشتیت بەڵام من ئەو مافانەی کە باسم کرد لە یاسا تازەکەیە کە پەسەند نەکرا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کاتۆکو بەڕاستەڵی پەسەند نەکراوە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کاتە کێشەکان هەتا ئەم لە حەزەیە بەردەوامە بەڵام ئەکرێ ئەگەر پەسەند بکرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە بارودۆخەکە بگۆڕ پێش دەست نەکەوین چێڵە جێبەجێ نابێت وەنیە ئینشاءڵڵا جێبەجێ بێت فەرموو. کاگرنج وڵی قسە من زۆر و لەبەرەوەی هەردوو خاتوونەکە کەمینە بوون لێرە زۆربەی کاتەکانی ئێوە ئەمان وڵای من هەستەکەم کۆمنتەکەی پێشمێکی درێژتان بەمە با تەواوی کەم ینی بەڕاستی لەگەڵ بەشی دومی قسەکانی هەرچەنە کوێستانخان باسی ئەوەیە یا وابزان بەسەر یا تێپەڕی کوێستانخان لەسەر ممارەسەکردنی سەلاحیاتەکانی خۆت لەسەر ئەوە کۆمنتت چیە پێشووتر پێی وتی بەسەر هەر بن کەسێکی ترسنۆگ نیم بە نادوو ئەم ناسن ئەزانن ترسنۆگ نیم جێری ئەم هەروەها زۆر جدیشم لە ئیشکردە هەر دەسەڵاتێک یاسا پێی یا بێتم ممارەسەم کردووە ناخات باسی کەس ناکەین باسی پۆستەکەکەین لەگەڵ قسەکانی بەشی دووەمی خاتکوێسا هەمووی هاوڕان ینی ئەوانەی ئەو تعلیماتانی ئەو ڕێنمانی کە دەرچووە لە وەزارەتی کار هەمووی ژێی دەستخۆشیە باوەڕکە ئەوەندە وەرەقەی جوان نووسراوە ئەمەندە شتی جوان نووسراوە یانی بۆ نمونە ڕێنمایی ژمارە هەش کە خاتوکێسان دەری کردووە لە ساڵی 2022 ڕێنمایی تەندروستی سەلامەتی لە 2023 پێشەوە لەگەڵ کاکجالک هەمووی وەکو وەزیری شەکەی خۆی کردووە نەهەتی مەعنی لە خوارێ ئەبێ ئەو ڕێنمایە ببوورە بەشی دووەمی ماوە ئێمە ڕەخنەمان لە تەنفیزە ئەم کێشەی ئەم وڵاتە ئەوەیە یاسای جوان هەیە ڕێنمایی جوان هەیە جەنابی وەزیر ڕێنمایی جوان دەرەکە دوای لی ناپرسێتەوە دوای جێبەجێی ناکە مەسەلەن لە کەیسی کرێکاری بیانی ئەزانی ببوورە ئەلێرە دکتۆریەکەم چۆن ئەزانی کە لێ ناپرسمەوە ئەگەر ناکەم کۆمەڵە داتا هەیە ببوورە کوێستان خان زۆر باسی کرێکاری بیانی کرا ئەو ڕێنمایی خاتی کوێستان دەری کردو تەمان وتی 72 نیە ژمارە هەشتی 2022 کە جەنابە دیمزاد و زۆر ڕێنمایەکی جوانە لای کەمی ئەبێ 75 لە کرێکاری ناوخۆ بێ 25 کرێکاری ئەم ڕێنمایە زۆر جوانە بە زۆکو خۆی جێبەجێ ناکرێت بۆ کەرتی تایبەت بەپی ڕێنمایەکە بۆی نییە ئازادانە خۆی خەڵک بخاتە سەرکار ئەبێ لە ڕێگای مەکاتبی عمل کە سەر بۆ وەزارەتەکەی خاتوو کوێستانە داوای کرێکار بکە لە ڕێنمایەکەدا هاتووە ئەگەر کرێکاری ناوخۆ دەست نەکەوت وەزارەتی کار بە فەرمی جوابی خاوەنکاریدا ئەنجا ئەتوانێت کرێکارێ لە دەرەوە بێنێ ئەمە جێبەجێ ناکرێ خاوەنی کار بەر لەوەی مەکتەبی عمل ئاگادار کاتەوە بە پێی ڕێنمایەکە یەکسەرە چێ بۆ کرێکاری دەرەوە باشە ئەمە جێبەجێ ناکرێ یاساکە ئەڵێ لیژنەی تەفتیژە بێت تەقریرێ بدا بە وەزیری کار وەزیری کارە بێ ئیجراعات بکە کاگرنج سەبارەت بە لیژنەی تەفتیش کە مەهامەکەی پێسپێردراوە منەمەی تا ئێرە وتم با بڵین ڕەئی خۆمە داتایەکی فەرمی هەیە حەزەکەم بیخوێنم ئەمەی تر بەڵگەیە طبعا منظمة عملي نێودەوڵەتی لە عێراق کە کار لە مەجای مافەکانی کرێکارەکە لە دۆکومنتێکا کە فری داونلود هەموو کەس دەتوانێت سێرچی بۆ بکە و بیبینێ الملف الوطني للصحة والسلامة المهنية کە زۆربەی کرێکارانی بیناسازی کێشەی ئەمەیان هەیە ئەو بەڕێزە کە بەڵێ ڕقەمەکان دکتۆر چونکە ڕقەمەکان ئەم دۆکومنتە 2022 دەرچووە ئیمزای بەڕێز ئەحمەد الئەسەدی وەزیری کاروباری کۆمەڵاتی و خاتوو کوێستانی پێوەیە دۆکیومنتەکە باز لە ئەدای وەزارەتی کارەکە لە عێراق و هەرێم بەپێی ئەم داتایە لە 6 بەڕێوەبەرایەتی هەرێم سلێمانی هەولێر دهۆک زاخۆ گەرمیان 35 مفتیش هەیە حکوومەتێ ملیۆنێک و 200,000 موچەخۆری هەیە دەیەهان هزار هێزی سەربازی هەیە لەگەڵ ڕێزمان تەمان مقارنەی ڕقەمەکەینەوەنی ئیشیان بە سووک بگرین بەداوای لێبوورنەوە بەڵام 35 مفتیش بۆ 6 بەڕێوەبەراتی بۆ هەرێمێ زۆرترین تەفتیش کە کراوە ساڵی 2019 بووە بەپی ئەم دۆکیومنتە خاتوکێسان خۆی واژۆی لەسەر کردووە زۆرترین تەفتیش لە هەولێرا هەبووە من تەقسیمی ڕۆژەکانم کردووە ڕۆژی دوانی بەرەکەوێ 2 تەفتیش بۆ ئەم هەموو کۆمپانیا و مەعامل و
کەرتی تایبەت ئایەمە کافیە ئەو هەموو کێشەی خراە ڕوو ئایا معالەجەیەکە لەبەرەوە بەڕاستی ئێمە ڕەخنەمان لە وەزارەتی کار لە تەنفیزکردنەکە ئاژینا ئەزانین ئەو هەوڵانە ئەو ڕێنمانی خاتوکێسان باسی کرد هەموو لە سەرەتای قسەکانی ئاوتی کە عەدەدی لیژنەکان عەدەدی مەحاکم حتا ئەگەر ڕاستە بێ پۆلیسی تایبەتی خۆی خۆی بەوە دەستی قەوسم هەیە شوێنێکی یەکین ئەم ڕێنمایی کە دکتۆر باسیەکە هەی 22,000 ساڵی 22 زۆر جیاوازە لە بڕیاری 1970 دکتۆر جان ئەو ڕێنمایی ساڵی 22 کە دەرکراوە ئەوە هی خۆمانە بۆ ڕێنمایی هێنانی کرێکاری بیانیە بە دوای ئەوەیە لە ساڵی 2024ش ڕێنمایەکی کەی هێنانی کرێکاری بیانیمان دەرکردووە کە ئێستا من ڕام گرتووە ئەمەی هەڵۆشانۆتەوە ڕێنمایی بڕیاری 1970 شتێکی کێ و زۆر جیاوازەلەوە ئەوەی باسیەکات بەڵێ 35 پشکنەرمان هەبوو بەڵام کە لە ساڵی 2022 پێم وایە 30 پشکنەری تازەمان دامەزراندووە ئەو ملیۆن نەخێر من نەهاتوم باسیەوە بکەم چەنم هەوڵاوە بۆ دامەزراندنی فەرمانبەری کە نەهاتوم باسیەوە بکەم کە دایرەی وا هەیە 2200 فەرمانبەری هەیە نیوەی بەس بوون چەوەرەگرێ نیوەکەی کەی هەفتەیەک ڕۆژ دەوامەکە ئەمانە ئەم وردەکاریە ڕەنگە جەنابێ نەیزانی بەڵام لە کایەکەیان باشتر دوو کۆمنت بەم بەوان هەرچەند ناتوانم بە کورتی وەرتان بگرم هەستەکەم تۆ ئەوەنە معلومات هینەکەی پڕە بیت ناتوانین مەسجەکە بگەین یعنی کەمترین سارەکان زۆرتر بۆ جەنابی وەزیر مافی بڵێ مافی هینەکە نەپارێزە بەداخەوە یعنی بۆ ئەوەنە پرسیاری لەو کردووە ئەزان فشار لەسەر بەڵام تۆ هەر تەبیعەتی بەرنامەوە بەرحاڵ شتێک هەیە کە ئیمڕۆ لە بابچینە سەر هینەکە زۆر کات نەکوژین هینەکەی لە ناو هینەکانم زام خات و کوێسان چەند ئاگاداری ئەمەیە ئێستا لە زۆربەی کۆمپانیەکان تێست هەیە تێست چۆنە لە شوێنە ئیشەکان یەت هەژنۆ ڕۆژکیرەکارێکە ڕوتێنێتەوە باشە دواترڵێ ئەڵە دەرنەچوویت یعنی ئیشیشی پێکاو دەریەکەن ئەوە ئیمڕۆ ئەو تێستە لە ناو زۆربەی کۆمپانیاکە خۆم خزمێکی خۆم ئەی ناسرایی بەڵێ ڕوا ئیشی پێکای ڕەتن نێتێتەوە دوای هەفتەیەک دەریەکە ئەڵە تۆ بەکەڵ نایی یعنی هەفتەیەک ئیشی پێکای ڕەتێن تۆ ئەڵە تۆ دەنای لەسەر مۆزوعی هینەکە من پێم خۆشە کوێستانخان تەکیدە لەسەرەوە کاتەوە ئایا چەند کۆمپانیا بە داتا بۆ داتا بۆ خەڵکی کوردستانین کە بە داتا چەندێک عقوبەت دراوە داخراوە یعنی بە داتا سکاڵا ژایە ئەوەنە دو-سێ ساڵە ڕۆمان بە داتا پێمان بڵە چەند ئین کراوە اینجا شتشمای بیر نەچێت ئەو کۆمپانیا زەبەلاحانەی کە ئێستا لە کوردستانە حتمما لە ژێر سێبەری بەرپرس و دەسەڵات و ئەوانان کۆمپانیەکان لە کوردستانە یان مەشروعێکە گرن ئەم مەشروعە گرنەوە ئێن بە کۆمپانیایکی بچووکتر یعنی سەیریکە ئەبێتەوە بە خاوەنی دەستی دوو خاوەنی دەستی دوو ئیمکاناتی زۆر لە بەرتەسان نییە مستەفی زۆر نابێ ئەوش مەجبورە بێت سەلامەی سەناعی تەطبیق نەکا ئەوەی کە ئەیبینین کرێکارانەکەونە خوارەوە شوێنی زبڵدان و شوێن خراپترین شوێن ناخەون ئەو ڕەبتی بەوەیە ئەم کۆمپانیا زەبەلاحانە یان ئێنەوە بە کۆمپانیا ئینەکان یەکێ لەسەر ئەو شتانە بەڕاستی زۆر باسەکرێت لێرە و لەوێ مۆزوعی کرێکاری بیانیە ئازیزانم ئەزانین چۆن کرێکاری بیانی حەقی خۆیەتی لە هەر شوێنی شکات تۆ چۆن ئەوانەی کە من ئەیبینم بەداخەوە کە ئێستا کرێکاری بیناسازین هەر ئێستا بەو تەمەنەوە بگەن هەرێکێ لە وڵاتانەی کە تۆ زێمەدەنێتی تابێ یەکسەر خانەنیشین و شوقە و پارە هەموو شتێکیانەنێ بۆیە ئەمەنە پارە و داهات لە کوردستانە هەیە ئەکرێ کاریا بیمەی بێکاری یعنی ئێوە ئەوێ بەڕاستی خزمەت بکرێن نەک ئەمانە بێن ئێستا سکاڵا ئەوە بکەن کە ئەوین کە تخوایەک تۆ کاتم دەرەچم لە تەلەڤیزۆن داوای لە بردنتان لێکەم بۆی قسەکانم نەبڕن لەبەری ئەچەتەوەڵەکان آخرین ناتوانم مەجای جەنابەت بەمە گەڕابێت کاک ڕەنج من بەڕاستی ناتوانم منیش قسەم هەیە بابەتەکانی ئاخر قسەی زۆری بابەتەکان لێرە زۆر باسیەوە کرد کە کاک ڕەنجش و کێسەخانیکە من بەڕاستی بە تاریخی خۆم بە تاریخ خۆم زۆر دژی پۆپۆلیزمم و پۆپۆلیزم باجێکی گەورەمانە زۆر ئەحزاب و لایەنی سیاسیمان بینی کە سواری شەپۆلی ناڕەزادی خەڵک بوون ئەو پۆپۆلیزانە بوون کە بەڕاستی هەم شەقامیان کوشت و هەم ئێتراز و ناڕەزایی خەڵکیان کوشت کاک ڕەنج زۆر باسی سندیکا کرا کە بەرەیە و کە وا نەکراوە کە هەڵبژاری نەکردووە بەڵێ ڕاستە من لەگەڵ هەموو ئەم بابەتیان کە ئەوان باسیەکەن بەڵام ئەمە تاوانی شخصی من یا سندیکاکی من نییە
پرسیارێک لە جەنابیانەکەم لە کاکنەوزات و لەو بەڕێزەش خۆیان ئەندامی حیزبێکی جیاوازن و بە زۆریش سوارملی کرێکاران بوون کایانەوێ ئاراستی کرێکاران بە شوێنی لێرەش بانگەشەکە لێرەش بانگەشاکەن ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە یعنی ئەمە کاکڕەنج من لەسەر کارەکانی خۆمیکاکە زۆر سپاس نانە کرێکارانی بیناسازی کاڵێ ئێمە سندیکان ناناسین ئێمە لە مانگی ڕابردووە بە شایەتی ئەو هاوڕێ عوسمانی کە بەڕێزیان باسیەکە هاوڕێ عوسمان نوێنەری سندیکای کرێکاران لە قیسلیمانی بووە لەسەرەوە ڕۆژێ سی بۆ 40 ملیۆن دینار پارەی کرێکاری بیناسازی کە لە ڕێی لیژنەی کۆمەڵایەتی و بۆیان ئەجێڕینەوە ئەمە خاڵیەک خاڵی دوو ئێمە 36 داوامان هەیە لە دادگای کار کاگڕنج لە ئەنجامی 100 داوای یاساییمان لە ساڵی ڕابردوو تاکو ئێستا لە دادگای کار 36مان بردوێتەوە ئەمە داتە زۆر سپاس بینەرانیشانەوەیە کە ئەو کرێکارانی خۆشیان باسیەک زۆر سپاس پێم وایە خۆتان سەرنجام خۆتان داوەریەکەن هەمویان بۆ چوونەکانی خۆیانوت و وەکو جەنابی وەزیری ژووتی یاسایەکی باش بەڕێگاوەیە هەمووان کار بکەن بە تایبەت بەرپرسیارەتی گەورە بۆ ئەو پەرلەمانتارانەیە کە سبەی نەدێن وادوت لەبەرەوە خەڵکی باش بنێرنە پەرلەمان جارێکی تری شەیڵەمەوە ئەگەر پارتیت لە ناو پارتیا کێ مسەقەفترینە دەنگ بەبەو گۆڕانیت کێ مسەقەفترینە دەنگ بەبەو ئیسلامیەکان بە هەمان شێوە یەکگرت و کۆمەڵنەوەی نوێ بە هەمان شێوە کەواتە خۆت ئەتوانی خەڵکی جەری و مسەقەف بنێریتە پەرلەمان لەبەرەوە کرێکاران ئێوە ئەتوانن مەسیری خۆتان بگۆڕن هەموو یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەر هەموو حیزبەکان کاتێکی خۆش بە ئومێدی سەرکەوتن بۆ کرێکاران ئێمە بەردەوامە بین بەبێ هیچ ئامانجێکی سیاسی لە خزمەتکردنی کرێکاران خات و کۆستان بە هەموو کەناڵەکانی تەلەڤیزۆنیشەوە دەستخۆشی و لێکم ئەوەی کە کردوتە بەردەوام بە لەسەری هەتاوەکوی گەێنیتە ئەنجام کاتێکی خۆش بۆ وەلایەکتان. لەگەڵ ڕەنج بە سپۆنسەری ئاسیا سێڵ